لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی دەریای فەڕەنسی. ناوی کتێب تونێل، نووسینی ئەرنستۆ ساباتۆ، وەرگێڕانی بۆ کوردی شیرین کاف، ژمارەی سپاردن 2299 ساڵی 2008 وەزارەتی ڕۆشنبیری پێدراوە. لە 200 لاپەڕەی قەبارە مامناوەند پێکاتوە. با دەنگی کۆچەر ئەبوبەکر. کارە هونەریەکان ڕووناک ڕەفیق. ژیاننامەی نووسەر لاپەڕە 5. ساڵی 1911 لە شارۆچکەی ڕۆخاسی سەر بە شاری بۆینس ئایرس لە ئەرژەنتین لەدایک بووە. 11مین منداڵی خێزانەکەیەتی. دایک و باوکی لە ئیتالیاوە کۆچیان کردو بۆ ئەرژەنتین. تا ئامادەکردنی ئەم ژیاننامەیە ئەرنستۆ ساباتۆ لە ژیاندا ماوە. با گرنگترین نووسەری ئەرژەنتینی دادەنرێ کە هێشتا لە ژیانداما بێ. لە زانکۆی لا بلاتای ئەرژەنتین زانستەکان و فەلسفەی خوێندووە. ساڵی 1938 لە هەمان زانکۆ دکتۆرای لە فیزیک و ماتماتیکدا هێناوە. یەکێک لە مامۆستاکانی قوتابی ئەنیشتین بووە. دوای بەدەستهێنانی بەڕوانامەی دکتۆراکەی لە تاقیگەی کووری لە فەڕەنسا، ئینجا لە پەیمانگەی ماساچوستیسی تەکنەلۆژی لە بۆستن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بواری تیشکی ئەتۆمدا کاری کردووە. ساباتۆ پاش ئەوەی تاقیکردنەوەی تێکشکانی گەردیلەی یۆرانیۆمی بینی، زانستی لە بەرچاوکەوت و زانی چه هەڕەشەیەک لە چارەنووسی مرۆڤاتی دەکات و چه دۆزەخێکی لەسەر ئەم زەمینە بۆ بەرپا دەکات، هەروەکو پێشبینیەکانی قەدیز یوحەنا. ئیتر وازی لە زانست هێنا و خۆی بۆ ئەدەب تەرخان کرد. کۆمەڵێک لە کۆڵینەوەی لەبارەی مرۆڤایەتی و قەیرانی سەردەمەکەیەوە بڵاو کردوتەوە. بەتاکو جیهان دەستی پێکردووە ساڵی 1945 و ساڵی 1979 بە بەرگری و ڕەتکردنەوە کۆتایی پێهێناوە. ساڵی 1948 ڕۆمانی تونێلی بڵاو کردوتەوە. دوای 13 ساڵ واتە لە ساڵی 1961 ڕۆمانی پاڵەوانەکان و گۆڕەکانی بڵاو کردوتەوە. دوا ڕۆمانیشی ساڵی 1967 بڵاو کردوتەوە بە ناوی ئەبدون فریشتەی دۆزەخ. لە هەشتاکانەوە بۆ خەڵاتی نۆبڵ پاڵێوراوە. چەندین خەڵاتی ئەدەبی تری وەرگرتووە. لەوانە خەڵاتی ئەدەبی سێرڤانتس ساڵی 1984 کە بە بەرزترین خەڵاتی ئەدەبی ئیسپانیا دادەنرێ. خەڵاتی باشترین ڕۆمانی بیانی لە فەڕەنسای پێبەخشراوە بۆ ڕۆمانی ئەبدون فریشتەی دۆزەخ ساڵی 1974. هەرچەندە ساباتۆ تەنها 3 ڕۆمانی بڵاو کردوتەوە، بەڵام بە یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکانی ئەدەبی ئیسپانی دادەنرێ و ئەو 3 ڕۆمانی بۆ زۆربەی زمانەکانی دنیا تەرجەمە کراون. هەروەها زیاتر لە 30 کتێب لەبارەیان و نووسراوە. ئەرنستۆ ساباتۆ یەکێکە لەو ئەدیبانی بەردەوام بەرگری لە مرۆڤ و بە هەمرۆیەکانی کردووە. هەر بۆیە ساڵی 1984 کرا بە سەرۆکی لژنەی نیشتیمانی بۆ گەڕان بە دوای ئەو هاوڵاتیانی لە سەردەمی حکومی دیکتاتۆریدا شوێن بزر کراون لە نێوان ساڵانی 1976 بۆ 1983. پێشەکی لاپەڕە 7. لە مانگی مایسی ڕابردوودا هەواڵێکم لە سایتی ئەلڤیا داخوێندەوە. باس لەوە دەکات کە دەستگای ماڵی هەردوو ئەمریکیەکە لە ئیسپانیا ئاهەنگێکی ساز کردووە با بۆنەی تێپەڕبوونی 60 ساڵ بەسەر بڵاوکردنەوەی ڕۆمانی تونێلی ڕۆماننووسی ئەرژەنتینی ئەرنستۆ ساباتۆدا. بۆ ئامادەکردنی ڕاپۆرتە هەواڵێک لەو بارەیەوە زانیاری زیاترم لە سایتە عەرەبیەکانەوە کۆ کردەوە. لە ڕاستیدا هیچ زانیاریەکی ئەوتۆم لەبارەی ئەم ڕۆمان نووسەوە نەبوو. تەنیا یەک ڕۆمانیشم لە نەوەدەکاندا خوێندبەوە کە ڕۆمانی ئەبتاڵ و قبورەیە. لەژێر کاریگەری ئەو هەواڵەدا بڕیارمدا ڕۆمانی تونێل بخوێنمەوە کە ساڵی پار لە یەکێک لە پێشانگەکانی کتێبدا کڕیم لەگەڵ 2 ڕۆمانەکەی تریدا. لە ڕاستیدا من لە خوێندنەوەدا بەتەماعم چەند کتێبێکیش بکڕم و هەم بێت کە چیچەوم لەو کتێبانەیە کە هاوڕەکانم دەیکڕن. هەوڵ دەدەم جاری ئەوانی ئەوان کڕیویانە و من دەستم نەکەوتووە ئەوانم بخوێنمەوە. هەر بۆیە ئەم ڕۆمانی ساباتۆم نەخوێندبووەوە، هەرچەندە چەند مانگێک دەبوو کڕی بووم. هەر ئەوەندەی دەستم بە خوێندنەوەی کرد لە یەکەم دێڕەوە ڕایکێشام. هەر ئەوەندە دەڵێم من خوان بابلۆ کاستیلم، ئەو نیگارکێشەی ماریا ئیریبانی کوشت. بەلاپەڕونیوێک فەسڵی یەکەم تەوا بوو. بەپەلە چوومە سەر فەسڵی دووەم و ئابۆ جۆرە دەمبینی درێژترین فەسڵی 4-5 لاپەڕە زیاتر نییە. ئەمەش بۆ خۆی فریودەرە و وا لە خوێنەر دەکات کە بەردەوام بێت بێ ئەوەی هەست بە وەرزی بکە. هەردووی خوێندنەوەی بڕیارمدا تەرجەمەی بکەم لەبەر ئەوەی لەو جۆرە ڕۆمانانەیە کە لەگەڵ میزاج و چێژی ئەدەبی مندا دەگونجێ، لەو ڕۆمانانەیە کە بەخۆشەویستی لە یەکەم نیگاوە دەچێت. ڕۆمانێکی سادەیە بە قوڵی و قوڵە بە سادەیی
فریودەرە بۆ خوێنەری جددی بە ئاسانی کەمەندکێشی دەکا بەڵام بۆ خوێنەری سەتحی خەڵەتێنەرە ئەو خوێنەرە سەتحی کە هەروەکو تەلەبەی تەمەڵ وایە و دەیەوێ ڕۆمانوس وەڵامی هەموو پرسیارەکانی پێ بڵێتەوە بێ ئەوەی خۆی ماندوو بکە بۆیە ڕەنگە کە لە خوێندنەوەی دەبێتەوە بڵێ ئینجاکی ئەوە ڕۆمانە یان زۆر سادەیە هیچ نییە بەڵام زۆر بە هەڵەدا چووە تونێل ڕۆمانێکی ترە لەو ڕۆمانانەی هێڵی سەرەکی تیایدا باسکردنە لە تەنیایی مرۆڤ تەنیایی بەمانە وجودیەکەی نەک هەر بە تەنیا بەمانە فیزیکەکەی تەنیایی مرۆڤەکانی سەردەمی جەنگ و کاولکاری و ئەوانەی لە کارەسات ڕزگاریان دەبێ ئەو تەنیایی مرۆڤە ئەفرێنەرەکان واتە ئەدیب و هونەرمەند و زانا و هەتا دوایی پێوەی دەناڵێنن ئەو تەنیایی بە چاو نابێنرێ زۆر جار بە ئەتوار و سیمای خاوەنەکەی و دیار نییە تەنیاییەک لە تەمەنی مناڵیەوە لەگەڵ ئەو کەسەدا نەشونەما دەکات و لە هەرزەکاریدا تووشی نەئارامی دەکات و تا تەمەن زیاتر هەڵکشێ تەنیاییەکە ساختتر و خەمناکتر دەبێت ئەو تەنیایی هیچ خۆشەویستی و عاشق و پەیوەندیەک نایسرێتەوە ڕەنگە بۆ ماوەیەکی کەم تا زۆر کاڵی بکاتەوە سڕی بکات بەڵام هەر زۆر زوو هەڵدەداتەوە تەنیاییەک زۆر جار کە خودی کەسی تەنیا و ئەوانەی دەور و پشت و نزیکیشی وەران دەکات تەنیاییەک وا لە کەسە تەنیاکە دەکات یان خۆی بە هیچ و بچووک و لاواز ببینێ و لە هەموو دەور و بەرسڵ بکاتەوە لە ژیانێکی قاوق ئاسادا بژی وەکو جۆناسان نوێڵی ڕۆمانی کۆترەکەی پاتریک یان تەنیاییەک لە بابەتی تەنیاییەکەی خوان بابلۆکا ستیلی ئەم ڕۆمانە کەوای لێ کردووە نەتوانێت هیچ جۆرە پردێکی پەیوەندی لە نێوان خۆی مرۆڤەکانی تردا دروست بکە چونکە خۆی لەسەر و هەمویانەوە دەبینێ هەرچی سیفاتی خراپ و ناچیز هەیە دەیخاتە پاڵیان لەبەر ئەوەی نەیتوانیەوە بیان نەسێ بۆ نەیتوانیوە خاڵی بەهێزی ئەم ڕۆمانە لەوەدایە پاڵەوانەکەی تا ڕادەیەکی زۆر سەر بەخۆیە تا ئەو ڕادەی منی خوێنەر هەست بە بوونی ڕۆمان نووس ناکەم ئەوە خوان بابلۆکا ستیلی هونەرمەندی شێوەکاریە ئەم ڕۆمانە دەگێڕێتەوە دەنووسێتەوە ئەوە ئەو هونەرمەندە شێتەیە کە هەموو دنیا ڕووداوەکان و کەسێتیەکان لا ڕوانگە و بەپێی ڕوانینی خۆی ڕاوە دەکات و شی دەکاتەوە عەبدولسەلام عەقیل وەرگێڕی ڕۆمانەکە بۆ عەرەبی لە پێشەکی ڕۆمانەکەدا دەڵێ کە ڕۆمانی نەفق بڵاو بووەوە هەندێک لە خوێندنەگران ڕخنەی ئەوان لێگرت کە جیهانی دەرەوەی ڕۆمانەکە ورد نییە ئەو کەسێتیانی لە دەروی پاڵەوانی ڕۆمانەکە کاستیل دەسوڕێنەوە تەمومژایی و هێمنن ئەرنستۆ ساباتۆ لە وەڵامی ئەوانەدا وتوێتی تونێل بە زمانی شێتێکەوە نووسراوە ئەم جۆرە کەسێتیانەش بۆیە دەهێنرێن بۆ ئەوی بوونیان گریمانەکراو بێ ئەو کەسێتیە بە تەواوی سەرقاڵی خولیای خۆیەتی خوێنەر هەرزوو تێبینی ئەوە دەکات کەسێتیەکانی تری ناو ڕۆمانەکە ئەدگار و کەسێتیان ئاشکرانیە و وەکو تارمایی لە دەوری کاستیل دەسوڕێنەوە ڕەنگە ئەم حاڵەتە بۆ ڕۆمانێکی تر کە بە شێوازێکی تر و بە مەبەستێکی تر نووسرابێ خەوش بێ بەڵام لەم ڕۆمانەدا خەوش نییە چونکە هەموو ڕۆمانەکە مەنەلۆژیکی خوان بابلۆکا ستیلە ئەو ڕووداوانە بەم جۆرە دەبینێ و ڕاوە دەکا کەسێتیەکان واتە ماریا و ئەجەندی و هۆنتەر و میمی و هەتا دوایی بەو شێوەیە دەبینێ و ڕای لەسەریان بۆ جۆرەیە ئەو کەسێتیانی لە فەزای سایکۆلۆژی و دنیاوێ ناکراوەکەی ئەودا هەن هەر ئەوەندەی لیان دەوێت کە پەیوەندی بەخۆیەوە هەیە بەو جۆرەشیان دەبینێ کە لەگەڵ عەقڵە نەخۆشەکەیدا ڕێک دەکەوێت کە لێوان لێوە لە گومان و ترس لە ئەنجامی ئەو گرێ دەرونیانەی هەیەی کە نازانین ڕاستەخۆ لە چێوە وای لە هاتووە تەنیا ئاماژەیەکی زۆر بچووکی تایە کە باسی جەنگ و سەربازگەکان و گرتوخانەکان دەکات حکایەتی ئەو پیانۆژەنەی مشکێکی بەزوندی دەرخوارد دەدەن کە چەند جارێک دێگێڕێتەوە وەکو نمونەیەک لە دڕندەی مرۆڤ هەروەها چەند ئاماژەیەکی تریشی تایە دەری دەخات کاستیل لە سەردەمی جەنگێکدا ژیاوە یان دەژی کە پێدەچێت دووەم جەنگی جیهانی بێت هەرچەندە ئەو جەنگە لە ئەمریکای لاتینەوە دوور بووە یان هەر جەنگێکی تر بەڵام شوێنەوار و کاولکاری لەسەر کۆی مرۆڤایەتی جێهێشتووە کە خۆی لە دەستانی متمانە و بێهودەی و ڕەشبینی و هەستێکی قۆڵ بە تەنیاییدا دەبینێتەوە ساباتۆ هەروەکو هەموو نووسەر مەزنەکان شیعارات و قسەی باق و برێقەدار نانووسێ ئامۆژگاری ناکات و خۆتبەی حەماسی نادا ئەو بەسانایی کاستیلی هونەرمەندی شێوەکاری دەخڵقێنێ کە نمونەی مرۆڤی هاوچەرخە ئەو کاتی شەڕانگێزی مرۆڤ وای لێ دەکات متمانەی بە مرۆڤ و جوانی و خۆشەویستی نەمێنێ و هەموو شتێکی جوان و هەموو بەختەوەریەک وەکو سەرا بۆ ڕاگوزەر تەماشا بکە ساباتۆ لەڕێی ئەم پاڵەوانەوە دەگەڕێ بەشن ئەو بەها باڵایانی داڕماون دەگەڕێ بەشن مانایەکدا بۆ ژیان ساباتۆ لە چاوپێکەوتنێکدا دەڵێ جیاوازی نەوەن ڕۆمان نووس و شێت ئەوەیە کە ڕۆمان نووس تا شێت بوون دەڕوە اینجا دەگەڕێتەوە ڕۆمان نووس دەزانێت ئەو هاتوچوونە ڕێ بۆ ئەقڵ خۆش دەکا ببێتە دیلی تاریکیەکان مێژوش ببێتە دیلی ڕۆمان و نووسەرەکە خۆشی ببێتە دیلی کارەکەی هەر یەکەیان ئەوی دی بخوات و لە توپەتی بکە کە ڕۆمانی تونێل دەخوێنیتەوە هەست بەم حاڵەتە دەکرێت هەر بۆیە ساباتۆ لەبارەی کارەکانی خۆیەوە دەڵێ من بۆ ئەوە نانووسم پارە و خەڵات وەربگرم
لە خۆ بە زلزانیشمەوە نییە کە دەنووسم تا ئەوەی دەینووسم بە چاپکراوی بیبینم. من دەنووسم تا بەرگری لابوونم بکەم، لەبەر ئەوە ڕۆمانەکانم سەرنجڕاکێژ نین، ئامۆژگاری کەس ناکەم بیخوێندنەوە. ڕەنگە دوابەشی ئەم قسەی ساباتۆ تا ڕادێکی زۆر ڕاست بێ، چونکە خوێندنەوەی ئەم ڕۆمانە چەند چێژی خوێندنەوە دەبەخشێ، ئەوەندەش وا لە خوێنەر دەکات بەدەست ترس و ئازار و گومان و دڵەڕاوکیەکانی خوان پابلۆ کاستیلەوە تووشی معانەت بێ. لە هەندێک شوێندا سۆزی بۆی هەبێ و حەقی پێ بدات و لە هەندێک شوێنی تریشدا ڕقی لی هەستێ و هەست بکات لە ناوی بەرێ. بە هەر حاڵ ئەمەیەکێکە لەو ڕۆمانانەی خوێنەری قوڵ نەک خوێنەری سەرنی ناتوانێت لە نیوەیدا جێی بهێڵێ و کە کتێبەکەی داخست بە خەیاڵی خۆی ڕووداوەکان بە جۆرێکی تر دادەڕێژێتەوە تا ئەنجامەکەی لەوە کەمتر کارەساتبارتر بێ، یان ڕەنگە لە خۆی بپرسێ چەند کاستیل لەگەڵماندا یان لە ناخماندا دەژی. شیرین کاف، وەرگێڕی ڕۆمانەکە لە عەرەبیەوە. بەشی یەکەم، لاپەڕە 11. هەر ئەوەندە دەڵێم من خوان پابلۆ کاستیلم. ئەو نیگارکێشەی ماریا ئیریبارنی کوشت. وابزانم هێشتا ئەو دادگایکردنە لە یادەوەری هەموواندا بەرجەستەیە. پێویست بە ڕوونکردنەوەی زیاتر ناکات لەبارەی خۆمەوە. هەرچەندە کەس نازانێ، تەنانەت شەیتانیش کە دەبێ خەڵکی چی وە بیرخۆیان بهێننەوە یان بۆچی. لە ڕاستیدا من هەرگیز باوەڕم بە یادەوەری دەستە جەمعی نییە. ڕەنگە ئەو شێوەیەک بێت لە شێوەکانی بەرگریکردنی ڕەگەزی مرۆڤ لە خودی خۆی. گوزارەی هەر زەمانێک کە تێپەڕیوە باشترین بووە دەلالەتی ئەوە نییە کەوا زۆر کەم شتی خراپ لە ڕابردوودا ڕووی داوە، بەڵکومانەی وایە بۆ خۆشبەختی خەڵکی ئەو شتانیان لەبیر نییە، بەڵکو فڕی دەدەنە نێو تاریکیەکانی لە بیرچوونەوە. بێگومان گوزارێکی واش ناکرێ گشتگیر بکرێ. هەر بۆ نمونە من حەزم بەوەیە شتە خراپەکان بیرخۆم بهێنمەوە. لەبەر ئەوە دەتوانم بڵێم هەر زەمانێک کە تێپەڕی خراپترین بوو، ئەگەر مەسەلەکەش وانە بێ لەبەر ئەوەیە کە ئێستان بەلاوە زۆر خراپە، هەروەکو ڕابردوو گەلێ موسیبەت و ڕوخساری بێ ئابڕۆ و بێبەزەیی و کردەوەی خراپم لەبیرە. بەلای منەوە یادەوری شتێکە هەروەکو تیشکێکی کەس کە ئامۆزەخانێکی پیس بۆ شوورەی ڕووناک دەکاتەوە. چەندین جار هەواڵێک کە لە بەشی تاوانەکانی ڕۆژنامەیەکدا خوێندومەتەوە، ئەوای لێ کردوم بۆ چەندین سەعات لاسوچێکی تاریکی مەرسەمەکەمدا خۆم مات بکەم. بەڵام لە ڕاستیدا ئەوەی لە هەموو شت زیاتر شوورەیە بۆ ڕەگەزی مرۆڤ لەو لاپەڕانەدا دەرناکەوێ. تاوانبارەکانیش تا ڕادەیەک خەڵکانێکن پاکتر و کەمتریش زیان بەخشن. هەروە ئەم بڕیارە نەدەم چونکە خۆم مرۆڤێکم کوشتووە، بەڵکو باوەڕێکی قوڵ و بێگردم پێیەتی. ئەو مرۆڤێکی زیان بەخشە، با لە ناوی بەرین و مەسەلەکە کۆتایی دێ. ئەوە ناو دەنێم کارێکی چاک. بیرکەنەوە ئەو مرۆڤە بۆ کۆمەڵگە چەندە زیان بەخش دەبێ ئەگەر بەردەوام بێ لەسەر بڵاوکردنەوەی ژەهرەکانی. ئەگەر هەر بەوەندە ڕازی بووین لەبەری ئەوەی لە ناوی بەرین پەنا بەرینە بەر پوختان بۆکردن و ناوەزڕاندنی و چەند کارێکی سووکی تری لەو جۆرە تانیەڵین لەوە زیاتر زیان بگەینێ. سەبارەت بە منیش دەبێ ئێستادانی پیانێم کە هەست بە پەشیمانی دەکەم. چونکە و کاتی ئازاد بووم باش سوودم لەو هەلەوەرنەگرت و 6 حوتێکم لەو کەسانە نەکوش کە دەمناسین. جیهان قێزەونە، ئەمە ڕاستیەکە پێویستی بە سەلماندن نییە. لە هەموو حاڵەتەکاندا ئەم ڕووداوە بەسە بۆ ئەوەی ئەمە بسەلمێنرێ. لە یەکێک لە گرتوخانەکاندا پیانۆژنێک گلەیی لە دەستبرسێتی دەکا. ناچاری دەکەن مشکێک بخوات، بەڵام مشکەکە بە زیندوێتی بخوا. حەز ناکەم ئێستا باسیێمە بکەم، بەڵام ئەگەر دواتر بوارم بۆ ڕەخسا باسی مۆزوعی ئەو مشکەتان بۆ دەکەم. بەشی دووەم، لاپەڕە 16. وەکوتم ناوم خوان پابلۆ کاستیلە. دەتوانن بپرسن داخۆ چی وام لێ دەکات چیرۆکی تاوانەکەم بنووسم. نازانم ئاخۆ تبووم چیرۆکی تاوانەکەم دەکێڕمەوە، دەشبێت بە دوای یەکێکدا بگەڕێم بۆم بڵاو بکاتەوە. دەرونی مرۆڤ چاک دەناسم، لەبەر ئەوە پێشوەخت درک بەوە دەکەم کە بە لە خۆباییم لە قەڵام دەدەن. چۆنتان پێخۆشەوە بیر بکەنەوە، هیچ بەلامە گرنگ نییە. لە مێژە بە هیچ جۆرە بەقەت مێر و لە یەک ڕای مرۆڤ و عەدالەتەکەیم بەلاو گرنگ نییە. کەواتە وای دانێن لە خۆ بەزلزانیمەوەیە کە ئەم چیرۆکە بڵاو دەکەمەوە. بەڵام دوجار من بوونەوەرێکم لە گۆشت و ئێسک و نینۆک و قش، وەکو هەر مرۆڤێکی تر وام بە خەیاڵیشدا دێ ستەمە داوە لە من بە تایبەتی لە من بکەن کە سیفاتی تایبەتم هەبێ. هەندێک جار مرۆڤ وا دەزانێ لەسەر و مرۆڤەوەیە، هێندەی پێناچێ درک بەوە دەکات کە هیچ و پوچ و پۆخڵە، هەروەها غەداریشە.
ناتوانم لەبارەی لە خۆبایی بوونەوە هیچ بڵێم، چونکە لەو باوەڕەدام مرۆڤێک نییە خاڵی بێ لەو پاڵ نەرە دیارەی کە مرۆڤ بەرز دەکاتەوە. پێکەنینم بۆ بەڕێزانە دێ خۆیان خاکی نیشان دەدەن، هەروەکو ئەنیشتاین یا ئەوانەی وەکو ئەووان. وەڵامیشم بۆ ئەوە ئاسانە مرۆڤ خاکی بێت، ئەو کاتی بەناوبانگ دەبێت. مەبەستمە بڵێم خۆی خاکی نیشان بدە، تەنانەت ئەو کاتی وە بە تەسەور دەکا کە بە هیچ جۆرێ لە خۆبایی بوونی مرۆڤ بوونی نییە. هەرزوو مەسەلەکەی بۆ ئاشکرا دەبێت لە شێوە شاراوەکەیدا لە خۆبایی بوونی خاکێتی. زۆر جار تووشی ئەم جۆرە کەسانە دەبین، تەنانەت پیاوێکی ڕاستەقینە یا هێمە ئاسەی وەکو مەسیح بەهۆی لە خۆبایی بوونەوە جۆرەها گوزاری لە دەم هاتۆتە دەرێ، یان هیچ نەبێ بەهۆی کبریا ئەو بووە. ئەی لەبارەی لیۆن بلۆیەوە چی بڵین کە هەمیشە بەرگری لە خۆی دەکرد و تۆمەتی کبریایی لەسەر خۆی لا دەدا، با هەنجەتی ئەوەی هەموو تەمەنی خۆی لە خزمەتکردنی کەسانێکدا بەسەر بردووە کە ناگەنە ئاستی ئەژنۆکانی. لە شوێنێکدا لە خۆبایی بوون دەدۆزینەوە کە قەت چاوەڕوانی ئەوەی لێ ناکەین لە پاڵ باشە و لە خۆبردووی و دڵفراوانیدا. کە مناڵ بووم هەستم بە نائومێدی دەکرد، کاتێ هەر ئەوەندەی بیرم لەوە دەکردەوە کە دەبێ ڕۆژە لە ڕۆژان دایکم بمرێ. ڕۆژگار فێرمان دەکات کە مەرگ نەک هەر مەسەلێکی گریمانەکراوە، بەڵکو ئاسودەیشە. نەدەهات بە خەیاڵما دایکم هیچ عیبێکی تیا بێت. ئێستا کۆچی کردووە، پێویستە لەسرم ئەوە بڵێم بەقەت ئەوەندەی مرۆڤێک لە توانایدا هەبێت ئەو باش بوو، بەڵام لە بیرمە لە دوا ڕۆژەکانیدا ئەو کاتی بوومە پیا و سەرەتا چەند ئازارم دەچەشت کاتی لە باشترین کردەوەکانیدا شتێک لە خۆبایی بوون و کبریە ئەم دەبینی. شتێکی زۆر پڕمانە ڕوویدا، ئەو کاتی نەشتەرگەریەکەیان بۆ کرد بۆ بنبڕکردنی ژێرپەنجەکەی بۆ ئەوەی لە کاتی گۆنجاودا بگەم دەبوو 2 ڕۆژ لەسەر یەک لە سەفەرا بم بێ وەستان و خەوتن. کا لە تەنیشت بێخەفەکەی وەستام لەسەر خۆ بە مهرەبانیەوە ئەو ڕوخسارەی کەمەرێک ڕەشدای گەڕاندبوو بە زەردەخەنەیەک گەشایەوە. ورتەورتێکی کرد کا بەزەی لێ دەچۆڕا، بەزەی ئەوەی پێمدا دەهاتەوە کە ماندوو بووم. لە ناخمدا هەستم بە کبریایی لە خۆبایی بوونێکی نادیار کرد، لەبەر ئەوەی وا بەپەلە گەیشت بووم. ئەم نهێنیەتان بۆ دەرکێنم تا بیبینن چۆن من خۆم لە ئەوانی تر بە باشتر نازانم. لەگەڵ ئەوەشدا لە خۆبایی بوون هەندەرم نییە بۆ گێڕانەوەی ئەم چیرۆکە، بەڵام لەوانەیە ئامادە بمدان بەوەدا بنێم کە شتێک لە شانازی و کبریا لە مەسەلەکەدا هەیە. بەڵام ئەم شێتیە چییە بۆ هەوڵدان بۆ ڕاوەکردنی هەر ڕووداوێک لە ڕووداوەکانی ژیان. کە دەستم بە گێڕانەوە کرد ئەوم یەکلای کردبەوە هیچ ڕاوەکردنێک پێشکەش نەکەم، ویستم هەر چیرۆک تاوانەکەم بگێڕمەوە بەس. ئەوەی پێی خۆش نییە باشتر وای نەیخوێنێتەوە، هەرچەندە دەشزانم ئەو ڕوونادا، چونکە ئەوانەی شوێن ڕاوەکردنەکان دەکەون لە هەموو کەس فزوڵترن. لەو باوەڕەشدام هیچ یەکێک لەوانە ئەو فرسەتە لە کیس خۆی نادات کە چیرۆکی ئەو تاوانە تا کۆتایی بخوێنێتەوە. ڕەنگە بتوانم ئەو هۆکارانە لای خۆم بهێڵمەوە کە هانی داوم ئەم چەند لاپەڕەیە لە دانپیانانەکەم بنووسم، بەڵام لەبەر ئەوەی هیچ سوودێک نابینم لەوەدا کە وەکو شاس دەرکەوم ڕاستیەکە دەڵێم، ئەویش بە هەر حاڵ زۆر سادەیە. وام هات بە خەیاڵدا کە ڕەنگە گەلێک کەس بیخوێنێتەوە بەهۆی ئەو ناوبانگەی ئێستا هەمە، هەرچەندە من بەگشتی هیوایەکی زۆرم نە بە مرۆڤایەتی و بە تایبەتیش نە بە خوێندنەوەی ئەم لاپەڕانە هەیە، بەڵام هێشتا هیوایەکی کزم هەیە لەوانەیە کە مرۆڤێک بگاتە ئەوەی تێم بگا، تەنانەت ئەگەر یەک مرۆڤیش بووە. ڕەنگە یەکێک بپرسێ بۆچی هیواکە کزە، لەگەڵ ئەوەدا کە گەلێک کەس دەستنووسەکە دەخوێنێتەوە. ئەو جۆرە پرسیارانە نەزۆکن، لەگەڵ ئەوەشدا چاوەڕوان کراون، لەبەر ئەوەی خەڵکی بەردەوام پرسیاری نەزۆک دەکەن، کاشیکردنەوەکان چەند سەرزارەکیش بن بۆمان ئاشکرا دەکەن کە ئەو پرسیارانە پێویست نین. دەتوانم بە دەنگی بەرز قسە بکەم تا ڕادەی شەکەت بوون لە بەردەم 100,000 ڕووسیدا کە هیچ یەکێکیان لە زمانەکەم تێناگەن. داخۆ ئەوان هیچ بایەخێک بەو دەدەن کە دەمەوێت بڵێم یەک کەس هەبوو کە دەیتوانی تێم بگات، بەڵام بێگومان ئەو کەسە بوو کە کوشتم. بەشی سێهەم لاپەڕە 20. هەموو دەزانن من ماریا ئێریبارنی هۆنتەرم کوشت، بەڵام کەس نازانێ چۆنم ناسی. کەسیش نەڕاستی ئەو پەیوەندیانە دەزانێت کە پێکەوەی بەستە بووین نەچۆنیش بیرۆکەی کوشتنەکەی لەسەرما پێگەیشت. هەوڵ دەدەم هەموو شتێک وەکو خۆی بگێڕمەوە، هەرچەندە بەهۆی ئەوە زۆرم چەشت، بەڵام خۆ من گێل نیم تا خۆم بە بێخەوش لە قەڵم بدەم. ساڵی 1946 لە هۆڵی بەهار تابلۆیەکم نمایشت کرد. ناوم نابوو دایکایەتی وەکو زۆربەی تابلۆکانی پێشوم کە ڕخنەگران بەو زمانە تایبەتی خۆیان کە تەحمل ناکرێ دەڵێن تۆکمە و چاک سازێنراوە. تابلۆکە هەندێک لەو سیفاتانی تیا بوو کە ئەو چەنە بازانە هەمیشە لە تابلۆکانمدا دەیبیننەوە. ئەوەی لە بابەتی شتێک لە قۆڵی فکریتیایە لە لای چەپی بەشی سەروی تابلۆکە لە میانەی پەنجەرێکی بچووکەوە دیمەنێکی بچووک و دوور دەردەکەوت، کەنارێکی لاتەریک و ژنێک تەماشای دەریا دەکات هەروەکو ئەوەی چاوەڕوانی شتێکات. ڕەنگە بانگکردنێکی دووری کەس بوو بێ،
بەڕای من دیمەنەکە تەنیایەکی پڕ دڵەڕاوکەی ڕاهای دەبەخشی. کەس لەو دیمەنە ڕانەما، بینەران ڕاگوزەر سێریان دەکرد هەروەکو ئەوەی لە بەردەم شتێکی پلەدوو یان جوانکاریدا بن. لەوە دەچوو هیچ کەسێک درکی بەوە نەکردبێ کە ئەو دیمەنە مەسەلەیەکی جەوهەری بێت جگە لە یەک کەس نەبێ. ڕۆژی کردنەوەی پێشانگاکە کچێکی نەناسرا و زۆر لە بەردەم تابلۆکەمدا وەستا. هیچ بایەخێکی بەو ژنە پیرە نەدا کە لە پێشەوەی تابلۆکەدا بوو چاودێری کوڕێکی دەکرد یاری دەکرد، بەڵکو لە دیمەنی پەنجەرەکەدا نەقم بۆ کە کچەکەم بینی دڵنیا بووم لە هەموو گیاندا بڕاوە. ئەو خەڵکی نەدەبینی بە بەردەم تابلۆکەمدا ڕەت دەبوون یان دەوەستان، بەڵکو هەرگوێشی لایەن نەبوو. بە درێژەی کاتەکە بە بایەخەوە چاودێریم کرد. ئێنجا لە نێو ئەو ئاپۆڕەیەدا دیار نەما. لەو کاتەدا کە دوودڵ بووم و ترس و ئارەزوێکی چەپێنراو لە ناوما ململانیان بوو کە بانگی بکەم ترس لە چ شتێک، ڕەنگە وەکو ترسی کەسێک کە گرە و لەسەر یەک ژمارە دەکات بە هەموو ئەوەی لە ژیانیدا هەیەتی. بەڵام کە دیار نەما هەستم بە تووڕێی و خەم کرد. ئەو کاتی بینیم لە نێو ئەو ملیۆنهانە ناسراوی خەڵکی بۆینس ئایرێسدا برزر دەبێ و هات بە خەیاڵمدا کە قەت جارێکی تر نایبینمەوە. ئەو شەوە بە ئاستابێکی نەئارام و بەدڵتەنگی و خەفەتەوە گەڕامەوە ماڵێ. ڕۆژانە دەچوونە هۆڵەکە تا ماوەی پێشانگەکە تەواو بوو لە نزیک تابلۆکە دەوەستام تا لەو خەڵکانە ورد بمەوە کە لە بەردەمیا دەوەستان، بەڵام ئەو کچە جارێکی تر دەرنەکەوتەوە. ئەو چەند مانگەی دوای ئەوە بیرم لە هیچ نەکردەوە لەو نەبێ، ئەگەری ئەوەی کە جارێکی دی ببینمەوە تا ڕادێک لە بەرخاتری ئەو نەبێ وێنم نەدەکێشا، هەروەکو ئەوەی دیمەنی ئەو پەنجەرەیە نەشونما بکات و وردە وردە هەموو تابلۆکە و گشتکارەکانم داگیر بکات. بەشی چوارەم، لاپەڕە 23. دوجار ڕۆژێکیان عەسرەکەی بینیم بەسەر شۆستەی بەرامبەرما دەڕۆیشت. زۆر بە گورجی دەڕۆی وەکو ئەو کەسی کە دەبێت بگاتە شوێنێکی تایبەت لە کاتێکی دیاریکراودا. یەکسەر ناسیمەوە، دەمتوانی لە ناوەڕاستی هەر ئاپۆڕێکدا بیناسمەوە، بە جۆرێش پرزە بووم وەسف ناکرێت. زۆرم بیر دەکردبەوە، گەلێ شت هاتبوو بە خەیاڵمدا کە چی کە بینیم وەستام و ڕاما بووم و نەمدەزانی چی بکەم. چەندین جار بیرم لە هەڵوێستی خۆم کردبەوە، بەوردیش پلانم بۆ ئەوەدانا بوو کە ئەگەر پێی بگەم هەڵوێستم چۆن بێ. وابزانم وتم من زۆر شەرمنم، گەلێک بیرم لە ئەگەری بینینی کردبەوە و چۆنی فرسەتێکی وە بقۆزمەوە. بەڵام ئەو ڕێگریە سەختەی کە هەردەم لی هەڵنوتاوم لەو بە یەکگەشتنە بە خەیاڵ دروستکراوانەدا ئەوە بوو چۆن دەست بکەم بە قسەکردن لەگەڵیدا. گەلێک پێو دەناسم هیچ بەلایەنە و قورس نییە قسە و باز لەگەڵ ژنێکی نەناستا دامەزرێنن، دان بەوەدا دەنێم کە جاران بەخیلیم پێدەبردن. هەرچەندە من قەت خوێڕی نەبووم یان لەبەر ئەوەی من قەت وانە بووم، لە دووسێ بۆنەدا بەداخ بووم لەوەی شکستم هێنا لەگەڵ ژنێکدا دەمودوم هەبێ. ئەو بۆنە دەگمەنانەی کە لەوە دەچێت مەحاڵ بێت تەسلیم بەو بیرۆکەیە بین کە دەبێژن بۆ هەمیشە لە ژیانماندا نەبێ. بۆ بەدبەختیشم من بۆ محکوم بووم کە لە ژیانی هەر ژنێک بەدوور بم. لەو دیدارە بە خەیاڵکراوانەدا جۆرەها گریمانم لێکدا بووە. تەبیعەتی خۆم باش دەناسم، دەزانم زروفی کتوپڕ و چاوەڕوان نەکرا وام لێ دەکات لەبەر هەڵەشەی و شەرم و هۆشم لە دەست بدەم. لەبەر ئەوە چەندین بەدیلم ئامادە کردبوو کە لەوە دەچوون لۆژیکی بن یان هیچ نەبێ گریمانەکراو بن. هیچ لۆژیکێکی تیان نییە هاوڕێکی نزیک نامەیەکی سوکایەتی بێ ئیمزا بنێرێ بۆ کچێکی هاوڕێی، بەڵام هەمومان دەزانین ئەگەری ئەوش هەیە. ئەو کچلەوە دەچۆڕە هاتبێت لەسەر چوونە پێشانگا هونەریەکان. ئەگەر لە یەکێک لە پێشانگاکاندا بینیم بە تەنیشتەوە دەوەستم. دەستکردن بە قسە لەبارەی یەکێک لە تابلۆ نمایشکراوەکانەوە مەسەلەیەکی زۆر ئاڵۆز نابێ. پاش ئەوەی ئەو گریمانەیەم بەوردی تاوتوێ کرد پشتگوێم خست، لەبەر ئەوەی من قەت ناچم بۆ پێشانگا شێوەکاریەکان. ڕەنگە ئەمە هەڵوێستێکی زۆر سیر بێت لەلایەن هونەرمەندێکەوە، بەڵام بەڕاستی ئەمەش ڕاوەکردنی خۆی هەیە. دڵنیاشم کە هەموو دنیا حەقم پێدەدا ئەگەر بمەوێ ئەو هۆکارانە ڕوون بکەمەوە کەوام لێ دەکەن، باشە لەوانەیە لەو قسەیەمە زیادەڕۆی بکەم. هەموو دنیا بێگومان زادڕۆی دەکەم. ئەزمون فێری کردوم ئەوەی بەلای منەوە ئاشکرا و ڕوونا لەوانەی لای ئادەمیزادەکانی تر قەت وانە بێ. ئەزمونەتاڵەکانم هانم دەدەن ئێستا 1000 جار دووتڵ بم پێش ئەوەی هەڵوێستەکانم بگونجێنم. خەریکە هەموو جاریش بچمەوە ناوخۆم و قڕوقەپی لێ بکەم. ئەمە بەڕاستی دەبێتە ڕێگر و تا ئەمڕۆژ هەر ڕێگرە لە ئاست ئەوەدا بڕیار بدەم و چیرۆکی تاوانەکەم بگێڕمەوە. ئالم چرکانەدا نازانم ئاخۆم مەسەلەکە ئەوە هەڵدەگرێ هەڵوێستی خۆم بەوردی ڕاوە بکەم لەبارەی پێشانگاکانی نیگارکێشەکانەوە. دەترسم ئەگەر نەیکەم وا بزانن بابەتەکە هیچ نییە جگە لە سەرشێتێکی تەواو، بەڵام لە ڕاستیدا چەندین هۆکاری زۆر قوڵی هەیە. ئەم مەسەلەیە زیاتر لە هۆکارێکی هەیە.
پێشەکی و پێش هەر شتێکی دێ دەڵێم من ڕقم لە کۆکردنەوە و دەستەچێتی یەکێتیەکان و سەندیکاکانە بەتایبەتیش ئەو کۆمەڵە مێرولانەی لەژێر ئاڵای پیشە یان چێژ یان هەر سەرشێتێکی لەو بابەتەدا کۆ دەبنەوە. ئەو گرتبوونەوانە چەند نەریتێکن کە شایانی گاڵتەجارین وەکو دووبارەکردنەوەی دەرکەوتە و زاراوە پێشەیەکان و لاخۆبایبوونی باوەڕی خۆبەزلزانین بەسەر ئەوانی تردا. تێبینی دەکەم کێشەکە ئاڵۆزتر دەبێ، بەڵام من هیچ ڕێگایەک نابینم بۆ ئاسانکردنەوەی. هەر کەسێک ئێستا حەز دەکات واز لە خوێندنەوەی ئەم ڕۆمانە بهێنێ هیچی لەسەر نییە جگەلەوەی وا بکات باش بزانێ ئەو پەڕی دەستخۆشی لێ دەکەم. مەبەستم چی لەو گوزارەیە دووبارەکردنەوەی دەرکەوتەکان. بێگومان ئێوە تێبینی ئەوتان کردووە چەند ناشرینە مرۆڤ لەگەڵ یەکێکدا کۆ بێتەوە بەردەوام چاوداگرێ و دەمی خوارکاتەوە. بەڵام تەسەوری ئەو بکەن نمونەی ئەو کەسانە لەیانەیەکدا ڕێک بخرێت. پێویست بەو زیادە ڕۆیانە ناکات هەر ئەوەندە بەسە تێبینی هەندێک خێزانی گەورە بکەیت کە تاکەکانی لە یەکتری دەچن لە هەندێک ئەدگار و ئاماژە و تۆنی دەنگدا. ڕوویداوە بەنهێنی تەبعاً کەوتومەتە داوی خۆشەویستی ژنێکەوە لە ترسانە ڕام کردووە هەر ئەوەندەی ئەگەری ئەوم داناوە کا خوشکەکانی بناسم. لە بۆنێکی تردا شتێکی تۆقێنەر لێ ڕوودام. ژنێک چەند ئەدگارێکی خۆشم بینی بەڵام هەر ئەوەندەی خوشکەکەی مناسی ئیتر تا ماوەیەکی زۆر تووشی خەم و شەرمەزاری بووم. ئەو ئەدگارانی لەو ژنەدا بەلامەوە جوان بوون لا خوشکەکەیدا درشت و شێوە و دەردەکەوتن. بەو شێوەیە هەروەکو کاریکاتێر وا بوو. تەسەوڕ بکە شێواندنی جوانی خوشکەکە هەستێکی بە شەرمەزاری تیا خوڵقاندم هەروەکو ئەوەی تا ڕادەیەک خەتای من بێ بەهۆی ئەوەی خوشکەکە تیشکێکی گاڵتەجاری نهێنی بخاتە سەر ئەو ژنەی من زۆر پێی سەرسان بووم. ڕەنگە ئەو شتانە بۆیە لە من ڕوودەدا لەبەر ئەوەی نیگارکێشم تێبینیم کردووە خەڵکی هیچ بایەق نادەن بەو شێواویە. پێویست دەبێ ئەمەش بڵێم کە شتێکی تری لەو بابەتەم لێ ڕوودەدا. لەگەڵ ئەو نیگارکێشانەی لاسایی مامۆستا گەورەکان دەکەنەوە وەکو ئەو بەدبەختە داماوانەی لەسەر شێواوی بیکاسۆ وێنە دەکەن. هەروەها مەسەلەی زاراوە پیشەیەکانیش هەیە، ئەویش چەند پێناسەیەکە کە بە دەگمەن تەحملی دەکەم هەر ئەوەندە بەسە لە هەرێک لەم نمونانە ورد بیتەوە. شیکاری دەرونی و فاشیزم و ڕۆژنامەوانی لە لای من هیچ جیاوازیەکیان نییە، بێزم لە هەمویان دێتەوە. با نمونەیەک وەربگرم کە ئێستا دێ بەزەینمدا، ئەوی شیکاری دەرونیە. دکتۆر بارتۆ مرۆڤێکی بەهرەمەندە، بەڕاستی بە هاوڕێی خۆمم دادەنا. بەڵام پاش ئەوەی ئەویش چۆپاڵ ئەو گەجەر و گوجەرەی بەدوامەوەن تووشی هیوابڕانێکی تاڵی کردم. بەڵام با جارێ واز لەمە بهێنین ڕۆژێکیان هەر ئەوەندەی گەشت مەعیادەکەی یەکسەر پێیوتم کە دەبێ بڕوات و داوای لێکردم لەگەڵ یا بڕۆم. لێم پرسی بۆ کوێ؟ وەڵامی دایەوە بۆ ئاهەنگی پێشوازی لێکردنی کۆمەڵەکە. بەگاڵتە پێکردنێکی شاراوە لێم پرسی چ کۆمەڵەیەک؟ زۆر تەنگەتا و دەبم بەو شێوازەی پەنای دەبەنە بەر لا بەکارهێنانی ئامڕازی ناسیندا کە کۆمەڵەکە مەبەستیشان کۆمەڵی شیکاری دەرونیە، پارتەکە مەبەستیان پارتی کۆمۆنیستە، حوتەکە مەبەستیان حوتەم سیمفۆنیای بێتهۆڤنە. بەسەر سوڕماوی سەیری کردم، بەڵام من بەگێلێتیەوە تەحملی نیگاکەیم کردووتم زەلام کۆمەڵی شیکاری دەرونی اینجا بە چاوتیژەکانی تێڕوانیم. ڕوانینێک کە ئەفرۆیدیەکان پێیان وایە کایەکێکە لە پێداویستیەکانی پیشەکەیان، هەروەکو ئەوەی لە خۆی بپرسێ چ جۆرە شیرتیەک خەریکە تووشی ئەم گەوجە دەبێ. بیرم کەوتەوە شتێکم لەبارەی کۆبوونەوە یان کۆنگرەکەەوە خوێندبەوە کە دکتۆرێک سەرۆکاتی دەکات بە ناوی بەرنارد یان برتراند. سەرەڕای قەنەعەتی تەواوم کە براتۆ مەبەستی ئەوە نەبوو لێم پرسی کە ئاخۆ مەبەستی ئەوانە بە قێزێکەوە زەردەخەنێکی کردووتی ئەوانە چەنەبازن. ئینجاوتی کۆمەڵی شیکاری دەرونی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی دانی پیانراوە کۆمەڵەکەی ئێمەیە. اینجا بە دەوری مێزی نووسینەکەیدا سوڕایەوە و یەکێک لە چەکمەجەکانی گەڕا. ئینجا نامەیەکی نیشاندام کە بە زمانی ئینگلیزی نووسرا بوو. هەر بۆ مجامەلە لێم ڕوانی وتم من ئینگلیزی تێناگەم. وەڵامی دایەوە ئەوە نامەیەکە لە شیکاگۆوە کە کۆمەڵەکەمان کۆمەڵی شیکاری دەرونی بە تاقە کۆمەڵە دادەنێ لە ئەرژەنتیندا. خۆموا نیشاندا سەرسام و ڕێزی قوڵم هەیە. اینجا چوینە دەرەوە و بە سیارە چوین بۆ کۆمەڵەکە. لەوێ ژمارێکی زۆر خەڵکی لەبوو، ناوی هەندێکیانم دەزانی وەکو دکتۆر غۆلدنبرغ کە لەم ڕۆژانی دواییدا ناوبانکێکی فراوانی بەدەستهێنا دوای ئەوەی لەگەڵ ئەو ژنەدا کە چارەسەری دەکرد هەردووکیان خرانە نەخۆشخانەی نەخۆشی عەقڵیەکان. کاتی ویستی بڕوات بەوردی تەماشام کرد. هیچ لەوانی تر خراپتر نەهاتە پێشچاوم، بەڵکو هێمن دیار بوو ڕەنگە لەبەر ئەوەی لە نەخۆشخانەی نەخۆشی عەقڵیەکان دەست بەسەر کرابوو. بە جۆرێک ستایشی تابلۆکان میکرد، هەستم کە ڕقی لایەن دەبێتەوە. هەموو شتێک زۆر کەشخە بوو، هەستم بە شەرمەزاری کرد لەو جلو بەرگەشڕەم و سەر ئەژنۆ دەڵبەکانی پانتۆڵەکەم
لەگەڵ ئەوەشدا هەستکردنم بە ناشرینی بۆ ئەوە نەدەگەڕایەوە بەڵکو بۆ شتێکی تر کە نەدەگەیشتمە دەست نیشانکردنی و ئەو هەستم ئەو کاتە گەیشتە لووتکە کە کچێکی زۆر ناسێک لێم نزیک دەبووەوە تا چەند تابلۆیەکم پێشکەش بکە. لەو کاتەدا لەگەڵ بەڕێزێکدا باسی گرفتی هۆمۆسێکسوالی دەکرد. نازانم چییە، شتێک بوو پەیوەندی بە ماسۆشیزمی کومەوە هەبوو. ڕەنگە ئەو هەستکردنم بە ناشرینی لەو جیاوازی توانایەوە هاتبێت کە لە نێوان کەلوپەلە تازە و پاک و عەمەلی و ژن و پیاوە زۆر پاکەکان و ئەو گوزارە پیس و ناچێزانی لە دەمیان دەهاتە دەرێ، ویستم لە سوچێکدا بۆ پەناگەیەک بگەڕێم، بەڵام ئەو مەحاڵ بوو. شوقەکە پڕ بوو لەو خەڵکانی لێک دەچون، بەردەوام باسی شتی لە یەکچیان دەکرد. ڕام کردە سەر شەقامەکە، کەسانی ئاساییم بینین، ڕۆژنامەفرۆش و مناڵ و شۆفێر. لە پڕ بەلامەوە زۆر سیر بوو، ئەو تێکەڵەیە لە خەڵک لە یەک شوقە ئاخنرابن. لەگەڵ ئەوەشدا من لە نێو هەموو ئەو کۆمەڵانەدا بە تایبەتی ڕقم لە کۆمەڵی نیگارکێشەکانە، لەبەر ئەوەی بە تەبیعەتی حاڵ باشتر دەیانناسم. دیارە مرۆڤ دەتوانێت بەڕاستی ڕقی لەو کەسە بێت کە باش دەیناسێ. هۆکارێکی تریشم هەیە بۆ ڕقلێبوونم لە ڕەخنەگرەکان، ئەوانە دەردن و قەت نەمتوانی وەلیان تێ بکەم. ئەگەر من جەڕاحێکی گەورە بوومایە و پیاوێک بەهاتایە کە قەت بە حیاتی نەشتەرێکی بەدەستەوە نەگرتووە و نەپزیشکە و نەقاچی پشیلەیەکی گرتوتەوە بێت لە نەشتەرگەریەکەدا هەڵەکانم بۆ ڕوون بکاتەوە، چی چاوەڕوان دەکەن؟ ئەمە لە هونەری شێوەکاریدا ڕوودەدا، بەڵام سیر لەوەدایە ئەمە سەرنجی خەڵک ڕاناکێشێ. هەرچەندە گاڵتە بە قسەکانی ڕەخنە لێگرێکی نەشتەرگەرێکە دەکەن کە چی دەیان بینی بە ڕێزێکی زۆرەوە گوێ لەو چەنە بازانە دەگرن. ڕەنگە بە تۆزێ ڕێزەوە گوێ لە ڕەخنەگرێک بگری جارێک لە جاران ممارەسەی هونەری نیگارکێشانی کردبێ، تەنانەت ئەگەر هەر تابلۆی ئاسایشی کێشا بێ، بەڵام ئەمەش شتێکی زۆر پوچ دەبێ. معقولە نیگارکێشێکی عادی ئامۆژگاری بدا بە نیگارکێشێکی کارەما؟ بەشی پێنجەم، لاپەڕە سیویە. پەرۆشە بە نەفرەتکراوەکەم بۆ هەنجەت هێنانەوە بۆ هەر کارێک کە دەیکەم لە ڕێگەکەم لایدام. بۆ خەتری شەیتان بۆ دەبێت هۆکارەکانی نەچوونم بۆ پێشانگە شێوەکاریەکان ڕافە بکەم. پێم وایە هەموو مرۆڤ مافی خۆیەتی سەردانی بکات یان سەردانی نەکات، بێ ئەوەی پێویست بکات بە دوور و درێژی بیان و بهێنمەوە یان بیگونجێنم. ئەم خولیایە بەرەو کوێم دەبا، بەڵام ئەوەی ڕوویدا هەرچەندە هێشتا زۆرم پێ لەبارەی پێشانگاکانەوە بڵێم، وەکو زۆر بڵێی هاوکاران و کوێری جەماوەر و دەبەنگی سەرپەرشتیارانی ئامادەکردنی هۆڵ و دابەشکردنی تابلۆکان. بۆ بەختەوەری یان بۆ بەدبەختی مەسەلەکە وەکو یەکە، چیتر ئەوم بەلاو گرنگ نییە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان لێکۆڵینەوەیکی درێژ بنووسم ناونیشانەکەی ئەو شێوازەی کە دەبێت نیگارکێش بەرگری لە خۆی پێ بکات لە بەردەم هاوڕێیانی هونەری نیگارکێشاندا. کەواتە دەبوو ئەو ئەگەرە بە دوور بگرم کەوا لە یەکێک لە پێشانگاکاندا ئەو کچە بدۆزمەوە. هەروەها دەشێ لە یەکێک لە هاوڕێکانی هاوڕێیەکم بێ لەو حاڵەتەدا هەر ئەوەندە بەسە بە یەکترمان بناسێنن. بەخۆشیەوە خۆم فڕێدای باوەشی ئەو گریمانەیەوە، تیشکی بەتوانەی شەرم بە شەوارەی دەخستم بە تەنیا پێشکەشکردنێکی ئاسایی. ئای مەسەلەکە چەند ئاسان بوو، هەروەها چەند جوان بوو. بە شەوارە کەوتنەکەم لێ هێشت یەکسەر پوچی بیرۆکەیەکی وا ببینم لەو چرکەیەدا بیرم لەوە نەکردەوە کە دۆزینەوەی هاوڕێکی ئەو کچە سەختە، هەروەکو دۆزینەوەی هاوڕێک کە نەزانێ ئەو کچە کێیە. ئاشکرایە مەحاڵە هاوڕێکی ئەو کچە بدۆزیتەوە بێ ئەوەی بزانرێ ئەو کچە خۆی کێیە، بەڵام ئەگەر دەمزانی کێیە ئیتر بۆچی پەنابەرمە بەر کەسێکی تر؟ کەواتە هیوایەکی کەس هەیە کە بە یەکتری بناسرین. ئەمەش مەسەلەیەک بوو بەگاڵتە وەرم نەگرت، هەرچەندە ئاشکرایە گرفتی سەرەکی ئەوە بوو چۆن ئەو کچە بدۆزرێتەوە، دواتر گەڕان بە دوای هاوڕێکی هاوبەشدا تا بە یەکترمان بناسێنێ. کەواتە هەر ڕێگەیەک پێچەوانەکە ماوەتەوە، گەڕان بە دوای ئەوەدا کە ئاخۆیەکێک لە هاوڕێکانم هاوڕێی ئەو کچەیە، دەتوانم ئەمە بکەم بەبێ ئەوەی پێویستم بەوە بێ بیدۆزمەوە. هەر ئەوەندە بەسە یەکەیەکە لە ناسیاوەکانم بپرسم لەبارەی کچێکەوە باڵای وایە، قژی وایە، بەڵام ئەمەم وەکو جۆرێ لە بێچاوەڕووی هاتە بەرچاو. وازم لە هێنا، شەرم دایکردم کە تەسەوری خۆم کرد ئەو جۆرە پرسیارانە لە کەسانێکی وەکو مابیلی و لاترینگ دەکەم. وابزانم باشتر وایە جەخت لەسەر ئەو بکەمەوە کە من بەهۆی شێتێتیەوە نەبووە کە وازم لەو گریمانە زۆرانە هێناوە، بەتەنیا لەبەر ئەو هۆکارانەی خستم نەڕوو دەستبەردەریان بووم. ڕەنگەیەکی گوە بیر بکاتەوە کاوێناکردنی ئەو گریمانە دوورە واتەیەکێک لە ناسیاوەکانم هاوڕێ ئەو کچە بێت. بەڕاستی ئەمە مەسەلەیەکی ناماقوڵە، ڕەنگە ئەمە بەلای مرۆڤێکی سەتحیەوە بێت، بەڵام نەک بۆ یەکێک ڕاهات بێت لەسەر تێڕامانی کێشە مرۆڤایەتیەکان. لە کۆمەڵگادا توێژی شاقۆڵی هەیە کە لە کەسانێک پێکهاتوون هەمان زەوق و دیداری سەرپێیان هەیە، لەو نێوانەدا یەکتری ناسین دەگمەن نییە، بە شێوەیەکی تایبەتیش کە هۆکاری دروستبوونی توێژەکە یەکێک بێت لە سیفەتە تایبەتیەکانی کەمایەتیەکان.
جارێکیان یەکێکم لە یەکێک لە گەڕەکەکانی بەرلین بینی، دواتر لاسوچێکی تا ڕادەیەک لە ناسراوی ئیتالیا ڕێکەوتم کرد، دوجاریش لە یەکێک لە کتێبخانەکانی بۆینس ئایرسدا تووشی بووم. دەکرێت ئەو بە گەیشتنە دووبارە بوانە هەر بە ڕێکەوت دانێم، بەڵام ئەمە قسەی قۆڕە. من دەیکەم کە هەر کەسێک لە هەوادارانی مۆسیقا یان زمانی ئەسپرانتۆ ئامادەکارانی ڕۆح دەیزانن کەواتە دەبێت بە شەرمێکی زۆرەوە تەسلیم بە ئەگەری بەیەگەیشتنی ببم لەسەر شەقامێک. تەح لە شەیتان، نازانم چۆن هەندێک لەو پیاوانە ڕێ بە ژنێک دەگرن تا قسەی لە تەکا بکەن یان تەنانەت سەرکێشیەکی لەگەڵدا بکەن. بە یەکجاری وازم لە هەر بیرکردنەوەی هێنا کە من دەست پێش خەر بم. نەزانینم بەرامبەر ئەو شێوازە بازاڕیە و سەروسەکوتم هانیاندام ئەو بڕیارە کۆتاییە خەمۆکانە بدەم. هیچم بۆ نەمایەوە تەنیا ئەوە نەبێت چاوەڕوانی فرسەتێکی خۆش بکەم لەو فرسەتانەی یەک جار ڕێ دەکەوێت لە نێوان ملیۆنان جاردا، ئەویش کە یەکەم جار ئەو قسەم لەگەڵدا بکە. ئەمە وای کرد بەختەوەریم بە وەرەقەیەکی یانسیبدا هەڵواسرێ کە شانسێکی زۆر کەمی هەیە بۆ ئەوەی براوە بێ. وەکو ئەوەی لە یەکەم ڕاکێشاندا دەبێت دەرچێت تا مافی ئەوەت دەستکەوێ لە ڕێکێشانی دووەمدا بەشدار بێت. خەڵاتەکەش نەبێتەوە تا لە ڕاکێشانی دووەمدا براوە نەبی، دەبوو فرسەتێک هەبێت بۆ ئەوەی پێی بکەم. ئەنجا فرسەتێکی تر کە ئەگەرەکەی دوورترە، ئەو دەستکات بە قسەکردن لەگەڵمدا. هەستم بەسەرە گێژە و خەم و نائومێدی کرد. لەگەڵ ئەوەشدا بەردەوام بووم لە خۆ ئامادەکردن بۆ ئەم هەڵوێستا. وام تەسەوەر کرد قسەم لەگەڵدا بکات و ناونیشانێکم لێ بپرسێ یان پرسیاری وێزگی پاسێکم لێ بکە. هەر لەو یەکەم گوزارەیەوە بە درێژەی چەند مانگ لە تێڕامان و خەمۆکی و تۆڕایی و پشتگوێخستن و هیوا زنجیرێکی بێکۆتام لە وێناکردنی جۆرا و جۆر دروست کرد. لە هەندێکیاندا زۆر بڵە و پوچ بووم، لە ڕاستیدا بە هیچ جۆرەوانیم. لە هەندێکیشیاندا زاهید بووم، لە هەندێکی تریشدا خۆم دڵخۆش وێنە دەکرد. ئەوەی ئەو پەڕی سەیر و سەمەرە بوو، هەندێک جار وەڵامی پرسیاری ئەوم دەدایەوە کە وەکو قسێکی ڕق یا بەڕقێکی چەپێنراوە دەیکرد. جارێکیان لەو دیدارانەدا کە بە خەیاڵی تەواو ڕووی دەدا، دیدارێکم شکستی هێنا. لە ئەنجامی ئەو تووڕەیە پوچەی تووشم بوو لەبەر ئەو لۆمەکردنە توندەی ڕوبەڕووم دەکردەوە، لەبەر پرسیارێک کە کردی و بەلای منەوە هەڵەشە یان نزۆک بوو. ئەو دیدارە شکست خواردوانە خەمێکی زۆری لە دەرووندا جێ دەهێشت. بۆ چەندین ڕۆژ لۆمەی گێلێتی خۆم دەکرد کە دەبێت هۆی لە دەستدانی فرسەتی دەگمەن بۆ دەستپێکردنی پەیوەندی لەگەڵیدا. بۆ خۆشبەختی دەگەیشتمە ئەوەی درکم بەوە دەکرد ئەوانە هیچ نەبوون جگە لە خەیاڵ و فرسەتی ڕاستەقینە. بەلایانی کەمەوە هێشتا ماوە، لەبەر ئەوە دەکەوتمەوە ئامادەباشی بە حەماسەتی زۆرترەوە و وێناکردنی دیالۆکی بازاڕی تازە و بەکەڵکتر. گەورەترین سەختی لەوەدا بوو بە گشتی کە پرسیارەکەی ببەستمەوە بە مەسەلەیەکی زۆر گشتیرەوە و دوور لە خەمە ڕۆژانەیەکان، وەکو ماهیەتی گشتی هونەر یان ئەو هەستەی پەنجەرەکەم لێ ئەو جێهێشتووە. هەمیشە دەکرا ئەگەر کات و هێمنی هەبوایە ئەو جۆرە پەیوەندیە بە شێوەیەکی لۆژیکی و بێ زۆر لە خۆکردن ڕووبدا. بۆ نمونە لە بۆنەیەکی کۆمەڵاتیدا کات زۆرە بۆ ئەوەی پەیوەندی لەو جۆرە لە نێوان هەندێک بابەتدا ببەسترێ کە هیچ پەیوەندیان لە نێواندا نییە. بەڵام لە شەقامێکی قەرەباڵخی وەکو بۆینس ئایرسدا کە خەڵکی پۆل ڕادەکەن پاڵبەیەکەوە دەنێن، دەبێت چاو لەو جۆرە دیالۆکە بپۆشرێ، بەڵام ناتوانم چاوی لێ بپۆشم. بێ ئەوەی بکەومە چورتمێکی ترەوە کە ڕزگاربوونم نەبوو لێی. لەبەر ئەوە دیسانەوە دەکەوتمەوە بە خەیاڵێکی چەندین دیالۆگ کە کاریگەری و وریایی زۆرتری تیا بوو. سەرەتا لە گوزارەی سنتەری پۆستە دەکەوێتە کوێوە تا دەگاتە گفتوگۆ لەبارەی هەندێک گرفتی تعبیریەکان و ڕیالیزمەوە. ئەمەش قەت مەسەلێکی ئاسان نەبووە. لە شێوێکی خەولێنزراودا گەیشتمە ئەو ئەنجامەی کە هەوڵدان بۆ دەستپێکردنی وتوێژێکی لەو جۆرە دەستکرد و بێسوودە. باشتر وایە لەپڕ بە پرسیارێکی ئازایانە خاڵی سەرەکی بشکێنم، لەسەر یەک ژمارە گرۆ بکەم، بۆ نمونە بپرسم بۆچی هەر بەتەنیا سەیری پەنجەرەکەت کرد. وا ڕاهاتبووم کە پێداگرتنم لە شەوە خەولێنزراوەکانمە ڕۆشنتر بوو وەک لەوەی کا ڕۆژ دەبووە. بۆ ڕۆژی دوایی کە بەهێمنی بیرم لەو ئەگەرە کردەوە گەیشتمەوە ئەنجامەی کە من قەت جورئەتی وام نییە کتۆپەر پرسیارێکی وا ڕاشکاوانی لێ بکەم. وەکو هەموو جارێکە ڕوودەدا بێ ئومێدی هانیدام هەڵوێستێکی دژوەرگرم، تەسەوەری پرسیارێکی ناڕاستە خۆم کرد. بۆ نمونە لی بپرسم بایەخ بە هونەر دەدەی؟ بەڵام ئەو خاڵی کە دەمەوێت لە ڕێی ئەم پرسیارە پەنجەرەیەوت بی بکەم پێش هەموو شتێک پێویستی بەوەیە کە هاوڕێیەتێکی لەگەڵدا پەیدا بکەم تا بتوانم پرسیارێکی وای ڕوبەڕوو بکەمەوە. ئێستا هەموو ئەو وێناکردنە جۆرە و جۆرانەی بە خەیاڵمدا دەهاتن لە بیرم نییە، بەڵام ئەوم لێدا هەندێک لەوانە هێندە ئاڵۆز بوون تا ئەو ڕادەی لە ڕووی پراکتیکیەوە بێکەڵک بوون. ڕێکەوتێکی سیر و سەمارە دەبێت پێشەکی کلیلێکی گەلێک ئاڵۆز دروست کرێت تا بگونجێ لەگەڵ قفلێکدا کە کلیل دروستکەرەکە شێوەی قفلەکە نەزانێت
کاتێک لەو وێناکردنە زۆر و زەوەند و ئاڵۆزانە ورد دەبوومەوە ڕێخستنی پرسیار و وەڵامەکانم لێ تێک دەچوو یان تێکەڵم دەکردن هەروەکو ئەو کەسەی چەندین یاری سەر تەختە شەترەنجێکی لەبەر بێت وەکو ئەوەی هەندێک جار ڕووی دەدا گوزارەی وێناکردنێکم دەکردە شوێنی گوزارەی وێناکردنێکی تر کە دەبووە هۆی ئەنجامی پێکەنی ناوی یان ورە ڕوخێنەر وەکو ئەوە ڕێی پێ بگرم تا ناونیشانێکی بدەمێ یان پرسیاری ئەوەی لێ بکەم زۆر بایەخ بە هونەر دەدەی بەڕاستی ئەوە پێکەنی ناوی بوو کاتێ دەگەیشتمە ئەو حاڵەتە چەند ڕۆژێک لەو بارە ڕزگارم دەبوو لا تێکەڵکردنی پێک هاتە وێناکردنەکان. بەشی شەشەم لاپەڕە 38 کاتی بینیم بەسەر شۆستەکەی ئەو بەرمدا دەڕۆیشت هەموو وێناکردنە جۆرا جۆرەکان لەسەر ماکەڵەکە و تێکەڵ بوون هەستم کرد چەندین گوزاری تەواوەتی لەو گوزارانەی فۆرمەڵە کرابوو لێ کۆڵڕابووەوە بە درێژەی ئەو ڕاهێنانە دوور و درێژانە لە هۆشما بە شێواوی هەڵدەقڵا زۆر بایەخ بە هونەر دەدەی بۆ تەماشای پەنجەرەکەت کرد بەڵام گوزارەی کە لەبەر چەپەڵیەکەی وەڵام نابوو بە کەلەڕقیەکی بێهاوتاوە هەڵدەقڵا و لەو چرکەیەدا دایتەپۆشیم وای لێکردم هەست بە شەرم و هیچێتی خۆم بکەم سەرسامی بە کاستیل گوزارەکان بەردەوام بەجیا و بە تێکەڵاوی مەتەڵێکی پڕ ژاوەژا و هەمیشە جوڵاوی دروست دەکرد تا درکم بۆ کرد پێویست بۆ ناکات بەردەوام نیگەران بم بیرم کەوتەوە کە دەبێ ئەو دەست بە قسەکردن بکات لەگەڵما ئیتر لەو چرکەیەوە هەستم کرد هێوریەک دام دەپۆشێ و لەو باوەڕۆژدام وام لێهات گێلانەش بیر بکەمەوە دەی بابی بینین ئێستا چی دەکا لەگەڵ ئەوەشدا هەر هەستم بە دڵەڕاوکێ و هەڵچوونێکی زۆر دەکرد پاڵیان پێوە دەنام شوێن هەنگاوەکانی بکەوم لەسەر شۆستەکەی بەرامبەرم بێ ئەوەی درک بۆ بکەم کە دەبێت لە شەقامەکە بپارمەوە بۆ شۆستەکەی ئەو بەر و لی نزیک ببمەوە تا بۆی ئاسانتر بکەم و فرسەتێکی بدەمێ بۆ پرسیارکردن لەبارەی ناونیشانێکەوە وام گریمانە دەکرد کە دەبێت ئەو دەست بە قسەکردن بکات لەگەڵما ئەگەر وای نەکرد هەر بەڕاستی هیچ شتێک هەیە لەوە گاڵتە جارانەتر وا خەیاڵ بکەمەوە کا لە دوورەوە هاوارم لێ بکات تا لەبارەی ناونیشانێکە و پرسیارم لێ بکە دەبێت چی بکەم تاکەی ئەم وەزعە بەردەوام دەبێت هەستم کرد بەدبەختیم بێ سنوورە چەند سەد مەترێک ڕۆشتین شێلگیرانە چاودێری ڕۆشتنەکەیم کرد زۆر خەمبار بووم بەڵام پێویست بوو تا کۆتایی بڕۆم نەم دەتوانی بیاڵم ئەو فرسەتە لە کیس خۆم بدەم دوای ئەو چاوەڕوانی دوور و درێژەی کە چەندین مانگ بەردەوام بوو لەو کاتەدا کە بە هەڵەداوان دەڕۆشتم و بە توندی لە ترم دەدا جۆرە هەستێکی دەگمەندای گرتم ئەقلم لێ بۆ مێرولەیەکی کوێری حۆل لە ناو سیارێکدا کە بە خێراییەکی یەکجار زۆر دەڕۆی لە سوچی شەقامی سان مارتیندا پێچی کردەوە چەند هەنگاوێک ڕۆیشت اینجا چوە ناو بینای کۆمپانیای تا ئەوە درکم بۆ کرد کە دەبێ بە سووترین کات بڕیار بدەم شوێنی کەوتم هەرچەندە لەو چرکانەدا هەستم دەکرد کارێکی هەڵەشە و ناشرین دەکەم چغەڕوانی ئەسانسۆرەکەی دەکرد کەسی تر لەوێدا نەبوو بەڵام کەسێکی تری لە من جەسوورتر لە ناخمەوە ئەو پرسیارە بێچاو و ڕۆنامەقوڵەی کرد ئەمە بینای کۆمپانیای تاء لافیتەیەکی چەند مەتری هەموو ڕووکاری بیناکەی داپۆشیوە کادەری دەخات هەموو بیناکە کۆمپانیای تاء لەگەڵ ئەوەشدا ئاسایی ئاوڕیدایەوە و بە ئەرێ وەڵامی دایەوە دواتر بیرم لە پرسیارەکەم و هێمنی و ئاسانی وەڵامدانەوەکەی کردەوە گەیشتمە ئەوەی زۆر جار ڕوویداوە مرۆڤ لافیتەیەک نابینێ چەندە گەورەش بێ لەبەر ئەوە پرسیارەکە زۆر پڕۆپوچ نەبوو وەکو لە یەکەم چرکەوتە سەوڕم دەکرد بەڵام هەر ئەوەندەی بینیمی دەموچاوی سوور هەڵگەڕا ئەو سازانیم کە ناسیومی قەت پێشتر هەڵوێستی وان بە خەیاڵدا نەهاتەبوو بەڵام بینیم زۆر لۆژیکیانەیە لەبەر ئەوەی وێنەکەم چەندین جار لا گۆڤار و ڕۆژنامەکاندا بڵاو بووە لە تاو هەڵچوونم ملم ناو پرسیارێکی بێ ئومێدانەی ترم کرد لە پڕێکدا پرسییم بۆ ڕوود سوور هەڵگەڕا ڕووی سوورتر هەڵگەڕا خەریک بۆ وەڵام بداتەوە کە بە هەڵەشەیی لەسەری ڕۆشتم دوای ئەوەی بەتەواوی توانم بەسەر خۆم دانەما وتم دەموچاوت سوور هەڵگەڕا لەبەر ئەوەی زانیت من کێم و لەو باوەڕەدای ئەمە ڕێکەوتێکی ڕووتە بەڵام وان نییە قەت ڕێکەوت نییە بە درێژەی چەندین مانگ بیرم لێ کردویتەوە ئەمڕۆ لەسەر شەقامەکە تۆم دۆزیەوە شوێن هەنگاوەکانت کەوتم شتێکی گرنگم هەیە دەمەوێت بپرسم شتێک پەیوەندی بە پەنجەرەکەەوە هەیە تێدەگەیت کچەکە زەندەقی چوو زمانی تێکەڵ و پێکەڵ بوو بە ورتەوەرتوتی پەنجەرە کام پەنجەرە هەستم کرد قاچەکانم دادەڕمێن تۆ بڵێ هەر لە بیریشی نەما بێ کەواتە هیچ بایەخێکی پێ نەداوە هەر بۆ فزوڵی سەیری کردووە هەستم بە هیچ و پوچێتی خۆم کرد سرم لە گێژەوە چوو کەواتە بە درێژەی ئەم چەند مانگە هەموو ئەوەی خەیاڵم لێ کردوتەوە و کردومە بەم هەڵوێستی ئێستاشمەوە لە ئەو پەڕی هەڵەشەی و پوچیدا بووە
هیچ نەبوون جگە لە بینایەکی خەیاڵی کە وێناکردنەکانم بەرجەستیان کردووە. ئەم وێناکردانم کە لە خۆ بەزلزانیدا لەو هەوڵانە دەچوون کە دەدرێت بۆ سەر لە نوێ چاکردنەوەی دیناسۆرێک سەرەتا لابۆربڕێکی ئێسکی شکاوە دەست پێ دەکرێت بە تەنیا یەکدانە. کچەکە خەریک بوو فرمێسکەکانی بێنە خوارێ وامزانی جیهانی دەوروبەرم دادەڕمێ. توانێ ڕەفتارکردنم نەما بەهێمنی و چالاکی بینیم هەندێشت دەڵێم کە ئێستا شەرم دەکەم بینوسم. پێم وت دیارە بە هەڵەدا چووم ئێوارەیەکی شاد بە پەلە هاتمە دەرێ بێپەروا دەڕۆیشتم نزیکەی 100 مەترم بڕی بوو کە گوێم لە دەنگێک بوو لە دووە بانگی کردم. بەڕێز کچەکە دوام کەوتبوو بێ ئەوەی بوێرێ بێتە بەردەمم لەوێدا وەستا بوو نەی دەتوانی چۆن بیان و بۆ ئەوە بهێنێتەوە کاڕوویدا. با دەنگێکی نزم وتی بەڕێز ببوورە لە دەبەنگیم ببوورە زۆر ترسام. هەر پێش چەند چرکەیەک جیهان بوو بە پشێوەیەک لە شتومەک و خەڵقندەی پوچ هەستم کرد سەر لە نوێڕێک دەخرێتەوە بە بێدەنگی گوێم بۆ ڕادێرێ کە دەستی بە قسە کردەوە و ئەلەرزێ. وتی درکم بەوە نەکرد تۆ لەبارەی دیمەنی تابلۆکۆ دەتپرسی. بێ ئاگایانە قۆڵم گرت و وتم کەواتە لە بیرتە. ماوەیەک بێدەنگ مایە و سەری شۆڕ کردبەوە و لە زەویەکەی دەڕوانی ئینجا لەسەر خۆوتی بەردەوام بیرم دەکەوێتەوە. دوای ئەوە شتێکی سیر ڕوویدا هەروەکو ئەوەی لەوەی وتبووی پەشیمان بوو بێتەوە لە پڕ ئاوەڕیدایە و بە پەلە ڕای کرد. هەرکە لەو کتوپڕیە بە ئاگا هاتم کەوت مەڕاکردن بە شوێنیدا بەڵام هەرزوو درکم بە هیچ و پوچی دیمانەکە کرد. ئاوەڕم بۆ هەموو لایەکدایەوە و هەستم کرد بە ڕۆیشتن بە شێوەیەکی ئاسایی دەڕۆم بەڵام هەنگاوی گورج لەبەر دووهۆ وام کرد. یەکەم بینیم ئەمە پێکەنین هێنا پیاوێکی ناسراوی وەکو من لەسەر شەقام بە شوێن کچێکدا ڕابکە. دووهەمیش لەوەش گرنگتر پێویست ناکات دەمتوانی هەر کاتێک بمەوێ بیبینم لە کاتی چوونە ژوورە و هاتنە دەرەوەی لە ئۆفیسەکە. کەواتە بۆچی وەکوشێت بە دوای داڕابکەم؟ ئەوەی گرنگ بوو بەڕاستی گرنگ بوو دیمەنی پەنجەرەکەی لێدا کە دەڵێ بەردەوام بیرم دەکەوێتەوە. دڵخۆش بووم ئیتر ئامادە بووم کاری مەزن ئەنجام بدەم بەڵام لۆمەی خۆم کرد کەوا لە بەردەم ئەسانسۆرەکە داشڵەژام. اینجا کە وەکوشێت بە دوای داڕام کرد چونکە هەر کاتێ بمویستایە لە ئۆفیسەکە دەمتوانی بیبینم. بەشی حەوتەم لاپەڕە 44 لە ئۆفیسەکە لەپڕ بە دەنگێکی وا بەرز ئەو پرسیارم کرد کە لە هاوارەوە نزیک بوو. دیسانەوە هەستیشم کرد لە قاچ دەکەوم. کێ پێی وتم ئەو کچە لە ئۆفیسە کار دەکا؟ کەس ناچێتە ئۆفیسەکان ئەوانە نەبێت تێدا کار دەکەن؟ بیرۆکەی بزرکردنی بۆ چەند مانگێکی تر یا ڕەنگە بۆ ئەبەت تووشی سەرکێشەی کردم. بێهۆشانە بۆی دەرچووم وەکو ئەو کەسەی هیوای لەدەستدا بێ. هەرزوو خۆم لە بەردەم شوێنی چوونە ژوورەوەی کۆمپانیای تا ئەدابینیەوە بەڵام ئاسەواریم نەدۆزیەوە. ئەخۆ سەرکەوت بێت بیرم لەوە کردەوە لە کارمەندی ئەسانسۆرەکە بپرسم بەڵام چۆن لێ بپرسم؟ ئەگەری ئەوە هەیە گەلێک کچ سەرکەوت بێتن دەبێت چەند وردەکاریەک باس بکەم. کارمەندی ئەسانسۆرەکە چی بە خەیاڵێ دێ؟ ماوەیەک دۆش داما و بەسەر شۆستەکەدا ڕۆشتم. ئینجا پەڕیمەوە بۆ شۆستەکەی ئەو بەر و دەستم کرد بە تەماشاکردنی ڕووکاری بیناکە بێ ئەوەی بزانم بۆ. ئایا هەندەرەکەم هیوایەکی شاراوە بوو کە کچەکە ببینم تەماشا بکات و ئیشارەتم بۆ بکات یان هەر شتێکی تری لەو بابەتە بکە. لە لافیتە گەورەکە زیاترم نەدی کە دەڵێ کۆمپانی تا وام دانا کە لافیتەکە تقریبان 20 مەتری لە ڕووکاری بیناکەدا پۆشیوە. ئەو ئەژمارکردنە هێندەی ترغەمباری کردم. ئێستا کاتی زۆرم بەدەستەوە نییە تا تەسلیم بۆ هەستە ببم. دواتر بەهێمنی تەسلیم بە ئازار دەبم. لەو چرکەیەدا هیچم بۆ نەمایەوە جگە لەوەی بچمە ناو بیناکەوە. بەتین و تاوە خۆم پیا کرد. چاوەڕوانی هاتنە خوارەوەی ئەسانسۆرەکەم کرد. بەڵام تێبینی ئەوم کرد چەندی ئەسانسۆرەکە نزیک دەبەوە ئەوەندە سووربوونەوەکەم بچووک دەبوو و شەرمم زیادی دەکرد و شڵەژانیشم پتر دەبوو. هەر ئەوەندەی دەرگاکەی کرایەوە بڕیارمدا یەک وشە نەڵێم ئەگەر مەسەلەکە ئاوە بێ کەواتە بۆچی سواری ئەسانسۆرەکە بم. سەخت بوو نەچمە ئەسانسۆرەکەوە دوای ئەو هەموو چاوەڕوانیە بە بەرچاوی خەڵکی ترەوە داخۆ ئەو ڕەفتارە چۆن لێک دەدەنەوە. هیچ چارەسەرێکم نەدۆزیەوە جگەلەوەی منیش لەگەڵ ئەوانەدا کە دەچوونە ئەسانسۆرەکەەوە بچم و بڕیارەکەی خۆشم پاراست بوو کە یەک وشە نەڵێم. ئەمە شتێکی ئاسان بوو بەڵکو زۆر ئاتیش بوو. مەرج وایە کەس ناچار نەکرێت لەناو ئەسانسۆردا قسە بکات. ئەگەر مرۆڤ هاوڕێی کارمەندەکە بێت ئاساییە لەبارەی کەشوهەوا پرسیاری لێ بکات یان لەبارەی حاڵی کوڕە نەخۆشەکەیەوە. کەواتە کە من هیچ پەیوەندیەکم لەگەڵ ئەو پیاوەدا نییە پێش ئەم چرکەیەش قەت نەمدیوە لەبەر ئەوە بە سووربوونم لەسەر بێدەنگی هیچ ئاڵۆزیەک ڕوونادا. هەروەها بۆنی چەند کەسێک لەناو ئەسانسۆرەکەدا ئەوەی بۆ ئاسان کردم کە بەبێ سڵکردنەوە ڕەفتار بکەم.
بەهێمنی چوومە ئەسانسۆرەکەوە هەموو شتێک وەکو چاوەڕوانم دەکرد بە باشی تێپەڕی. یەکێکیان لەگەڵ کارمەندەکە قسەی دەکرد لەبارەی ئەو گەرمە بەتینە شێدارەوە. دڵم کرایەوە دروستی وێناکردنەکانم لەلا چەسپا و کەمێ شڵەژام کاوتم قاتی هەشتم. ناکرێت کەس تێبینی ئەوەی کردبێ مەگەر ئاگاداری ئەو مەبەستم بوو بێ کە لەو چرکەیەدا هەوڵم بۆ ئەدا. کە گەیشتمە قاتی هەشتم بینیم کەسێکی تر لەگەڵ مەهاتە دەرەوە. ئەمە تۆزێ بارودۆخەکەی ئالۆز کرد. بە هێواشی دەستم بەڕۆشتن کرد بە درێژەی ڕاڕەوەکەدا. چاوەڕوانم کرد بچێتە یەکێک لە ئۆفیسەکان کە چوو ژوورێ هەناسەیەکم دایەوە. تۆزێ گەڕام تا گەیشتمە ئەو سەری ڕاڕەوەکە. لە یەکێک لە پەنجەرەکانەوە تەماشای دیمەنی بۆینس ئایرسم کرد. ئینجا گەڕامەوە و ئەسانسۆرەکەم هێنایەوە. دوای کەمێک خۆم لەبەر دەرگای بیناکەدا بینیەوە بێ ئەوەی هیچ شتێکی نیگەرانکە ڕوو بدات لەوەی چاوەڕوانم دەکرد. پرسیاری سیر لەلایەن کارمەندی ئەسانسۆرەکەەوە بۆ نمونە جگەرەیەکم خستە دەمەوە. هەر ئەوەندەی دامگیرسان درکم بەوە کرد کا دڵنیاییەکەم شتێکی تەواو پوچ بوو. ڕاستە هیچ شتێکی ناخۆش ڕووی نەدا، بەڵام بەڕاستیش هیچ شتێک بە هیچ جۆرێک ڕووی نەدا. بە گوزارێکی ڕاشکاوانەتر ئەگەر کچەکە لەو ئۆفیسانەدا کارمەند نەبێ ئەوە بزرم کرد. ئەگەر هەر بۆ کارێکی ئاسان چوو بێ دەشێت سەرکەوت بێت و هاتبێتی شەخوارەوە. بێ ئەوەی من پێی بگەم وتم بێگومان ئەگەر لەبەر کارێک چوو بێتە ژوورەوە ئەگەری ئەوەش هەیە کا لە ماوەیەکی وا کووردا کارەکەی تەواو نەکرد بێ. دیسانەوە ئەو ختورێ هانیدام بڕیارمدا لە بەردەم بیناکەدا چاوەڕوانی کەم. بێهودا 1 سەعات مامەوە دەستم کرد بە لێکدانەوەی جۆرەها گریمانە. یەکەم ئەگەر کارەکە ماوەیەکی زۆر بخایانێ لەو حاڵەتەدا دەبێت بەردەوام بم لەسەر چاوەڕوانی کردن. دووەم ئەگەر دوای ئەوەی ڕوویدا شڵەژە بێت و ڕۆشت بێت بۆ پیاسەیەک پێش ئەوەی ئەرکەکەی جێبەجێ بکە دیسان هەر دەبێت چاوەڕوانی بکەم. سێهەم ڕەنگە لەوێ کار بکات لەو حاڵەتەدا دەبێت چاوەڕوان بکەم تا کاتی هاتنە دەرەوەی کەواتە چاوەڕوانکردن لەگەڵ هەر سێ گریمانەکەدا گونجاوە. ئەم لۆجیکەم بەلاو زۆر تۆکمە بوو. دڵنیایی پێبەخشیم و لەگەڵیدا بڕیارمدا بە شێوەیەکی جددی و هێمن لا قاوخانەیەک لە سووتی شەقامەکەدا چاوەڕوان بکەم. لەوێدا دەتوانم چاودێری هاتنە دەرەوەی خەڵکەکە بکەم لە بیناکە. داوای پەرداخێ بیرم کرد. ئەو کاتە سەعات 3:04 بوو. چەند وەخت تێدەپەڕی دوایین گریمانم کە لەوێ کار دەکا بۆم دەسەلمە. لە سەعات 6دا وەم بە باشترزانی لە بەردەم بیناکەدا چاوەڕوانی بکەم چونکە بێگومان گەلێک کەس بە یەکجاری دێنە دەرێ ڕەنگە نەتوانم بیبینم. ئەگەر لە قاوخانەکە بمێنمەوە هەستام. دوای سەعات 6 بە چەند دەقیقەیەک کارمەندەکان ڕۆشتنەوە. لە سەعات 6:09 زۆربیان ڕۆشتە بوون. ئیتر وەردەوەردە ژمارەیان کەم دەبەوە. هەر کە سەعات گەیشتە 4:45 کەس نەمابوو بێتە دەرێ جگە لە کارمەندە گەورەکان. بیرم لەوە کردەوە کە لەوانەیە لە کارمەندە گەورەکان بێت. مەحاڵە یان سکرتێرە یەکێک لە کارمەندە گەورەکان بێت. ئەمەیان دەشێ ئەم ختورەیە هیوایەکی کزی دامێ کە سەعات گەیشتە 7 هەموو شتێک کۆتایی هاتبوو. بەشی 8 لاپەڕە 49. کاتێک کە بۆ ماڵ دەگەڕامەوە بێ ئومێدیەکی قوڵ داگیری دەکردم. ویستم بەڕوونی بیر بکەمەوە. سرم منجەڵێک بوو دەکوڵا بەڵام کە عەسابم نە ئارام دەبێ بیرۆکەکان لە زێنمدا هەر وەکو سەماکاری بالێ بە خولانەوە دێن. لەگەڵ ئەوەشدا یان ڕەنگە بە تایبەتی بەهۆی ئەوە بوو بێت ڕاهاتبووم جڵەوی بیرۆکەکانم بە توندی بگرم بە وردیش ڕێکی بخەم. لەو باوەڕەدام ئەگەر ئەمەم نەکردایە دەمێک بوشێت دەبووم. وەکوتم گەڕامەوە ماڵێ و بێ ئومێدێکی قوڵ داگیری کردبووم. سەرەڕای ئەوەش واسم لە ڕێک و پێکردنی بیرۆکەکان نەهێنا بوو. هەستم کرد پێویستم بە بیرکردنەوەیکی ڕوون هەیە. ئەگەر وانە بواە بۆ ئەبەد ئەو تاقە کەسم لە دەست دەدا کا بە دڵنیاییەوە لە تابلۆکانم تێدەگەیشت. ئەو کچە چوو ئۆفیسەکە تا ئەرکێک بەجێبێنێ یان ئەوە تا لەوێ کار دەکات. هیچ گرمانەیەکی تر نەبوو. ئەو گریمانەی دواییش لە هەمویان چانسی زیاترە. ئەگەر مەسەلەکە وا بوو بێ ڕەنگە کاتێ جێهێشتم و ڕای کردەوە هەستی بە شڵەژان کردبێ. دەبەر ئەوە بڕیاری داوە بگەڕێتەوە ماڵێ کەواتە دەبێ بۆ ڕۆژی دوایی لە بەردەم شوێنی چوونە ژوورەوەی بیناکەدا چاوەڕوانی بکەم. دواتر لە گریمانەکەی ترم کۆڵیەوە ئەوەی ئەرکێکی بەجێ هێنا بێ. ڕەنگە ئەوەی بەڕاستی ڕوویدا بێ ئەوە بووە لەو دیتنە بێزار بوو بێ و گەڕابێتەوە ماڵەوە. بڕیاری داوە ئەرکەکەی بخاتە ڕۆژی دوایی. هەروەها لەم حاڵەتەشدا پێویستە لە بەردەم شوێنی چوونە ژوورەوەکەی بیناکەدا چاوەڕوانی بکەم. ئەم دوو گریمانەیەم بەلاوە باشتر بوو بەڵام گریمانەیەکی تریش بە خەڵم دەهات کە بەڕاستی زەندەقی بردم. ئەو کاتی من گەیشتومەتە بیناکە ئەو ئەرکەکەی بەجێ هێنا بێ و ڕۆشت بێت لە کاتی سەرکێشیەکانمدا بەناو ئەسانسۆرەکەدا کە خەریکی سەرکەوتن و دابەزین بووم بێ ئەوەی کەسمان بە ئەوێتی گەیشت بێت بەڵام هەموو ئەوەی ڕوویدا کاتێکی زۆر کەمی پێچوو.
ڕەنگە شتەکان ئابە و جۆرە ڕووی نەدابێ، بەڵام خۆ دەکرێ واش بوو بێ. ڕەنگە ئەرکەکەی هێر گەیاندنی نامەیەک بوو بێ بۆ نمونە ئالەم حاڵەتەدا ئیتر بە پێویستم نەزانی بۆ ڕۆژی دوایی بگەڕێمەوە و چاوەڕوانی بکەم. لەگەڵ ئەوەشدا دوو گریمانەکەی ترم لەبەردڵ بوو، وەکو بێ ئومێدێک دانم پیاگرت. گەیشتمە ماڵەوە و جۆرەها هەستەی دەکردم، هەرچەندە بیرم لەو گوزارەیە دەکردەوە کەوتی بەردەوام بیرم دەکەوێتەوە. دڵم بە پەلەلی دەدا، هەستم دەکرد بوارێکی نادیار بەڵام گەورە و فراوان لە بەردەمدا کراوێ و هەستم دەکرد هێشتا تا ئەو چرکەیە هێزێکی مەزنم تایە و دەردەپەڕێ. لە لایەکی تریشەوە وام بە خەیاڵدا دەهات ماوەیەکی دوور و درێژ تێدەپەڕێ پێش ئەوەی ئەو کچە بدۆزمەوە. دەبوو بیدۆزمەوە، کاتێکم زانی بە دەنگی بەرز هاوار دەکەم، دەبێ وا بکەم، دەبێ بیدۆزمەوە. بەشی نۆیەم لاپەڕە 52. بۆ بەیانی ڕۆژی دواتر هەر لە زووەوە لە بەردەم شوێنی چوونەژوورەوەی ئۆفیسەکانی کۆمپانیایدا ڕاوەستا بووم. هەموو کارمەندەکان چوونە ژوورەوە، بەڵام ئەو کچە دەرنەکەوت. دیار بوو لەوێ کار ناکە، هەرچەندە گریمانێکی لاوەزمە بوو کە ڕەنگە تووشی نەخۆشیەک بوو بێت و بەهۆی ئەوە چەند ڕۆژێک نەهات بێت بە ئۆفیسەکە. هەروەها گریمانێکی تریژ ماوە، واتە گریمانەی ئەرکەکە. ئەوەی وای لێکردم بڕیاری چاوەڕوانیکردنی بدەم بە درێژەی ئەو بەیانیە لە قاوەخانێکی سوچێکی شەقامەکەدا. هەموو هیوایەکم لەدەستدا بوو. دوای ئەوەی سەعات گەیشتە 11:30 کە بینیم لە دەرگای وێستگەی میترۆکە هاتە دەرێ. بەپەلە هەستام و ڕۆشتم بۆ لای و بە شێوەیەکی خراپ دەلەرزیم. هەر ئەوەندەی چاوی پێم کەوت وەکو پەیکەری بەردین لە جێی خۆیدا چەقی. ئاشکرا بوو کە هیچ حسابێکی بۆ ئەم دیتنە نەکردبوو. سێریش لەوەدا بوو بە تەنیا هەستکردنم بەوەی کە ئەقڵم زۆر بەوردی کار دەکات توانایەکی لە ڕادەبەدەری دەدامێ. هەست بە توانا دەکەم، هەست دەکەم کۆڵنەدەرێکی پیاوەنە داگیری کردوم، ئامادەیەکی ڕەهام تایە بۆ هەر کارێک. دڵڕقانە قۆڵیم گرت بێ ئەوەی ورتە لە دەمەوە بێ. بە شەقامی سارمانتیندا پەلیم ڕاکێشا بەرەو باخچەکە، وەکو بێ ئیرادە دەردەکەوت و یەک وشەی لە دەم نەهاتە دەرێ. 200 مەترمان بڕی بوو کە لێی پرسییم بۆ کوێم دەبەی. لە کاتێکدا شێلگێرانە دەڕۆشتم و پەلیم ڕادەکێشا وەڵامم دایەوە بۆ باخچەی سان مارتین. شتی زۆرم هەیە دەبێت لەبارەیەوە قسە بکەین. ورتەورتێکی کرد کە پەیوەندی بە کۆمپانی تا ئەوە هەبوو، بەڵام من هەڕێم دەکرد بێ ئەوەی هیچ ئاگام لەو بێت کە دەیڵێت هەڕام دەکێشا. ئینجاوتم دەبێت لەبارەی زۆر شتەوە قسە بکەین. هیچ بەرگریەکی نەکرد. هەستم دەکرد ئۆڕبارێکی بەخۆڕم و لەقێک لە پێش خۆمەوە ڕادەدەم. گەیشتمە باخچەکە، بۆ کورسێکی دوورە پەرێز گەڕام و بەم پرسیارە دەستم پێ کرد. بۆ ڕات کرد. نیگایەکی تێگرتم، هەروەکو ئەوە بوو کە دوێنێ لە چاوەکانیدا بینیم ئەو کاتی پێیوتم بەردەوام بیرم دەکەوێتەوە. نیگایەکی سیر، جێگیر، لە ڕادە بەدەر. وام هاتە بەرچاو لە ڕابردووە بێت. شتێکی بیر دەخستمەوە، دوو چاو وەکو چاوانی خۆی، بەڵام ناتوانم بیرم بکەوێتەوە لەکوێ دیو من. ئینجاوتی نازانم، دەمەوێت ئێستاش دیسان ڕابکەم. تۆم قۆڵیم گرت و وتم پەیمانم بە دەرەجارێکی دی خۆت نەشاریتەوە، زۆر پێویستم پێتە. بە نیگا پشکنەرەکانی دیسان تێڕوانیم و هیچی نەوت. ئینجا چاوانی گواستەوە سەر درەختێکی دوور. شێوەی هیچ شتێکی بیر نەخستمەوە. ڕوخساری زۆر جوانە، بەڵام شتێک لە دڵڕەقیتیایە. قژی درێژ و کەستانیە. دیمەنی دەرەوەی لەوە ناچێت تەمەنی لە 26 ساڵ تێپەڕی بێ، بەڵام شتێکی تایوان نیشان دەدا کە لەوە بەتەمەنتر بێ. شتێکی ڕەسەن لە کەسێکدا کە زۆر ژیاوە، نەسەر سپی بوونە نە شتێکە لەو بەڵگەمە دیاڕوتانە، شتێکی پەنهان کە سروشتێکی ڕۆحانی هەیە. ڕەنگە نیگاکانی بێ، بەڵام تا چ ڕادێک دەتوانرێ بوترێ کە نیگای خەڵقندێکی ئادەمی شتێکی مادیە. ڕەنگە شێوەی جوودبوونی دەمی، بەڵێ، بەڵام هەر چەندە دەمولێ و ڕەگەزێکی مادین، بەڵام شێوەی جوودبوونی و هەندێک چرچی لە ڕەگەزی ڕۆحانین. لەو چرکێدا نەمتوانی بە تەواوی دەستنیشانی بکەم چی ئەو وێنەی لەبارەی تەمەنیەوە هێنای پێشچاوم. ئێستاش ناتوانم دەستنیشانی بکەم، وابزانم شێوازی قسەکردنەکەی بۆ. بەردەوام دووبارەی دەکەمەوە. من زۆر پێویستم پێتە. وەڵامی نەدایەوە و هەر سەیری درەختە دوورەکەی دەکرد. لێم پرسی بۆ قسە ناکەیت؟ بێ ئەوەی چاوی لەسەر درەختە دوورەکە لابدا وەڵامی دامەوە. من کێم؟ تۆ هونەرمەندێکی گەورەی، نازانم چۆن دەشێت تۆ پێویستت بە من بێ. دڵڕقانە بەسەریا قیژاندم. تێناگەی؟ پێم وتی پێویستم پێدا. ورتەورتێکی کرد و هەر سەیری درەختەکەی دەکرد و وتی بۆ؟
وەڵامم نەدایەوە. یەکسەر قۆڵیم بەردا و لە بیرکردنەوەدا نقم بووم. بەڕاستی تا ئەم چرکێش ڕاشکاوانە بیرم لەو پرسیارە نەکردبووەوە. زیاتر لەو باوەڕەدام تەسلیمی پاڵنەرە غەریزەکانی بووبم. بەلقێکی بچووک دەستم پێکرد بە کێشانی چەند شێوەیەکی ئەندازەیی لەسەر زەویەکە. پاش ماوەیەک کە کورت نەبوو لەبەر خۆمەوتم نازانم، تا ئێستاش نازانم. لە بیرکردنەوەدا نقم بووبووم و لەقەکەش بەدەستمەوە بوو. ئەو شێوە ئەندازەیانی لەسەر زەویەکە دەمکێشان ئاڵۆستر بوون. سرم تو ناوتونێکی تاریکە. هەندێک جار شتێکی وەکو تیشکی هەورە بروسکە ڕاڕەوەکانی ڕووناک دەکاتەوە. قەت نازانم بۆ هەندێ ڕەفتار دەکەم. نا، شتەکە وانە. وام پێوت. هەستم کرد زۆر گێلم. وتم قەت من خۆی وام نەبووە کە بیرم کردەوە هەوڵێکی زۆرمدا. ئایا من ئاقڵ نیم؟ نا، هەرگیز. بیرکردنەوەم هەمیشە وەکو ئامێری ژمێریاری ئیشی کردووە. بۆ نمونە هەر لەم چیرۆکەدا نەبوو چەندین مانگم بەسەر برد بیرم کردەوە و گریمانەکانم تێکەڵ کرد و ڕێکوپێکم دەکردنەوە. ئەوە نەبوو بە شێوەیەک لە شێوەکان دوجار بەهۆی توانالۆجیکیەکانمەوە ماریەم دۆزیەوە. هەستم کرد لە حەقیقەتەوە زۆر نزیکم و ترسام بزری بکەم. هەوڵێکی گەورەمدا هاوارم کرد. وتم مەسەلەکە ئەوە نیە نەتوانم باش بیر بکەمەوە. من ڕێک بە پێچەوانی ئەوەم. هەمیشە باش بیر دەکەمەوە. وێنەی کاپتنێک بکە هەموو چرکەیەک پێگەی خۆی دەستنیشان دەکات و بەورەیەکی لە بنەهاتووە و بەرەو مەبەستەکەی دەڕوا. بەڵام نازانێ بۆ بەرەو ئەو مەبەستە دەچێ. تێدەگەی دۆزێک بەوا قوڕماوی تێڕوانیم. ئەینجا دەستی کردەوە بە سیرکردنی درەختەکە. بەدوای داوتم هەست دەکەم تۆڕە گەزێکی جۆهەری دەبی لەو شتەدا کە دەبی بیکەم، هەرچەندە تا ئێستا هۆی ئەمە نازانم. بەلەقەکەی دەستم کردەوە بە وێنە کێشان. توانایەکی ئەقلی گەورەم خستەگەر تا دوای ماوەیەک بێدەنگی ئەمە شەموت. یەکەم شت کە بە زەینمدا دەگەڕێ پەیوەندی بە دیمەنی پەنجەرەکەەوە هەیە. تو تاقە کەس بووی بایەخت پێدا. لەبەر خۆیەوتی من ڕەخنەگری هونەر نیم. بە تووڕەیەوە هاوارم کرد. باسی و گێلانم بۆ مەکە. ئاوڕیدایەوە و نیشانەکانی سەرسوڕمان بەڕوویەوە دیار بوو. بە دەنگێکی نزم ئەو هۆکارانم بۆ باس کرد کەوام لێ دەکات متمانە بە ڕەخنەگرانی هونەر نەکەم. تیۆری نەشتەرەکە و ئەو شتانە. گوێی لێگرتبووم و بەردەوام تەماشای دووری دەکرد. کە لێبوومەوتی تۆ بۆڵەبۆڵ دەکەی کەچی ڕەخنەگرەکان هەمیشە ستایشت دەکەن. بە بێزاری وتم بەڵام ئەو خراپترە. درکی پێ ناکەی؟ لەبەر ئەوەی وەڕسم دەکات و ئەو هەستم دەداتێک کە من بەڕێ ڕاستان ناڕۆم. بۆ نمونە بیر بکارەوە لەوەی لەو هۆڵەدا ڕوویدا. هیچ یەکێک لەو زۆر بڵیانە ئەو دیمەنە سەرنجڕانە کێشان. یەک کەس بایەخی پێدا، ئەویش تۆیت. هەرچەندە تۆ ڕەخنەگری هونەر نیت، کەسێکی تریش گرنگی پێدا، بەڵام بە شێوەیەکی نەگەتیڤانە. گلەی لێکردم. کەسێکی قێزەون بوو تا ڕادی دڵتێکام هاتن. بەڵام تۆ لە دوورەوە دەیڕوانی و لەسەر خۆوتی ناشێ ڕای منیش وەکو ئەو ڕای تر بێ. پێم وت ڕای کێ؟ وتی ڕای ئەو کەسە. بە نیگەرانەوە سیرم کرد. بەڵام ڕوخساری و دەمەن و قاوەکەی هیچ شتێکیان نەدرکەن. بە پێداگری وتم تۆ وەکو من بیر دەکەیتەوە. وتی بیر لە چی دەکەیتەوە؟ پێم وت نازانم. ناشتوانم وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە. دەتوانم بڵێم من چۆن هەست دەکەم تۆ ژوە هەست دەکەیت. تۆ لەو دیمەنە ڕاما بوویت، هەروەکو ئەوەی من لە شوێنی تۆ بووم و تەماشای بکەم. نازانم بیر لە چی دەکەیتەوە. نازانم خۆشم بیر لە چی دەکەمەوە. بەڵام دەزانم تۆ وەکو من بیر دەکەیتەوە. پێی وتم پێش ئەوەی تابلۆکانت بکێشی وێنە ناکەیت و بیریان لێ ناکەیتەوە؟ پێم وت پێشتر زۆرم بیر لێ دەکردنەوە. چۆن ماڵ بنیاد دادنرێ ئەوە بنیادم دەنا. بەڵام ئەو دیمەنە چیایە؟ هەستم کرد کە دەبێ ئاوا وێنەی بکەم بێ ئەوەی بزانم بۆ. هێشتاش نازانم. لە ڕاستیدا هیچ پەیوەندیەکی بە بەشەکانی تری تابلۆکەوە نییە. وابزانم یەکێک لەو گێلانە سەرنجی ڕاکێشان بۆی. هەست بە کومڕای دەکەم. پێویستم بە یارمەتیە، بەڵام دەزانم تۆش وەکو من هەست دەکەی. پێیوتم بە تەواوی نازانم بیر لە چی دەکەیتەوە. خەریک بۆ ئارامم لێ دەبڕا. بەلالوتەوە وەڵامم دایەوە. پێم نەوتی نازانم بیر لە چی دەکەمەوە. ئەگەر بمتوانیایە بە وشەی ڕوون گزارش لەوە بکەم کە هەستی پێ دەکەم باشتر وا بوو بەڕوونی بیر بکەمەوە، وانە؟ وتی بەڵێ بەڕاستی وایە. ماوەیەک بێدەنگ بووم.
بیرم کردەوە و هەوڵمدا بە ئاشکرا شتەکە ببینم. لەسەری ڕۆشتم وتم دەتوانم بڵێم هەموو کارە هونەریەکانی پێشوم زیاتر ڕووکەش بوون. پێیوتم چ کارێکی هونەری پێشووترت مەبەستە؟ وتم هەموو ئەو کارە هونەریانەی پێش دیمەنی پەنجەرەکە بە وردی بیرم کردەوە. ئینجا وتم نا بەتەواوی وانە، ئەوە نا، زۆر ڕووکەش نا. ئاخۆ بەلامەوە چۆن بوو تا ئەو چرکەیە نەهاتبوو بە خەڵمە بیر لەو گرفتە بکەمەوە. یەکسەر زانیم کە وێنەی ئەو پەنجەرەیەم دەکێشە وەکو ئەو کەسەوا بووم کە بەدەم خەوەوە دەڕوا. بە دواییدا هەروەکو ئەوەی خۆم بتوێنم وتم نا لەبەر ئەوە نا، زۆر ڕووکەش بوون. نازانم هەموو ئەو بەگشتی پەیوەندی بە مرۆڤایەتیەوە هەیە. تێدەگەیت لە بیرمە چەند ڕۆژێک پێش وێنەکردنی ئەو تابلۆیە خوێندبوومەوە کە لە یەکێک لە سەربازگەکاندا زیندانیەک داوای خواردنی کردبوو، ناچاریان کردبوو مشکێکی زیندوو بخوات. هەندێک جار هەست دەکەم هیچ شتێکمانەی نییە. لە نێو ئازارەکاندا لەدایک دەبین، لەسەر هەسارێک بچووک کە ملیۆنان ساڵە بەرەو عەدەم دەڕوا، نەشونما دەکەین، کۆشش دەکەین، نەخۆش دەکەوین، ئازار دەچێژین، دەبینە هۆی ئازار بۆ ئەوانی دی، ژاوەژاو دەکەین، دەمرین، کەسانی تریش دەمرن. لە کاتێکدا خەڵکانی دی لەدایک دەبن تا کۆمیدیانە زۆکەکە سەر لە نوێ دووبارە بێتەوە. ئاخۆ مەسەلەکە بەڕاستی وایە؟ ماوەیەک بیرم نەو بیرۆکەیە کردەوە لەبارەی ئەوە کە ژیان هیچ مانایەکی تێدا نییە. ئایا ژیانمان هیچ نییە جگە لە زنجیرێک لە هاواری نادیار لە بیابانی چەند هەسارێکدا کە خەمساردن؟ پێیوتم دیمەنی ئەو کەنارە دەمترسێنێ. دوای بێدەنگێکی درێژوتم هەرچەندە دەمزانی شتێکی قوڵترە؟ نا، بەڵکو دەمەوێت بڵێم بە شێوەیەکی قوڵتر نمایشی من دەکا. بەڵێ ئەو پەیامێکە هێشتا ئاشکرا نییە، بەڵام بە قوڵی نمایشم دەکا. گوێم لێ بوو دەیوت ڕەنگە گوزارشتێک بوو بێت لە بێئومێدی. بە دڵەڕاوکیەوە سیرم کرد و وتم بەڵێ پێدەچێت گوزارش بێت لە بێئومێدی. نابینی تۆ ژۆکو من هەست دەکەیت؟ دوای چەند چرکەیەک لێی پرسییم بێ دوای گوزارشکردن لە بێئومێدی شایانی پێ هەڵدانە؟ پرسیارەکەی ڕای چڵەکاندم. لێی ورد بوومەوە وتم نانا پێم وانییە. تۆ ڕات چییە؟ ماوەیەکی درێژ بێدەنگ بوو. اینجا ئاوەڕیدایەوە و نیگاکانی لە ڕووم چەقاند و هەروەکو ئەوەی وەڵامی ئەو پرسیارە بداتەوە کە خۆی کردبووی. وتی گوزاری پیا هەڵدان لێرەدا هیچ شوێنێکی نییە، گرنگ حەقیقەتە. لێم پرسی لەو باوەڕەدای ئەو دیمەنە حەقیقی بێت؟ بە جۆرێ لە دڵنیاییەوە وتی بە دڵنیاییەوە ڕاستەقینەیە. بە نیگەرانیەوە لە ڕوخسار و نیگا بێبەزەییەکانی ڕامم. لە خۆم پرسی ئەم دڵڕەقێ بۆچی؟ لەوانەی هەستی بە نیگەرانیەکەم کردبێ و بە پێویستیم بۆ بەشداریکردنی ویژدانی تۆزێک نیگاکانی نیان بوونەوە. لەوە دەچوو پردێکم بۆ ڕاکێشێ. هەستم کرد پردێکی کاتیە، فشەڵە، بەسەر خەرەندێکدا هەڵواسراوە. بە دواییدا بە دەنگێکی جیاواز وتی نازانم لە دیتنم چه سوودێک وەردەگری. من زیان بە هەموو ئەوانە دەگەێنم کە لێم نزیک دەبنەوە. بەشی دێم لە پەڕە 62. ڕێکەوتیم لەسەر ئەوەی بەو نزیکانە یەکتری ببینین. شەرم دایگرتم کە بیرم لەوە کردەوە بە ئاشکرا پێی بڵێم حەز دەکەم سبەینێ بتبینم و هەر ئەلێرەدا لەم شوێنەدا حەز دەکەم بەردەوام بتبینم و نابێت قەت لێم دوورکەویتەوە. هەرچەندە من یادەوەریەکی لە ڕادەبەدەرم هەیە، بەڵام هەرزوو بە شێوەیەکی سەرسوڕهێنەر خەیاڵم دەڕوا. نازانم لەو چرکەیەدا چیم وت، بەڵام لە بیرمە کە لە وەڵامدا وتی دەبێ بڕوات. هەر ئەو شەوە تەلەفۆنم بۆ ماڵەکەیان کرد. ژنێک وەڵامی دامەوە. کاتێک کە پێم وت دەمەوێت قسە لەگەڵ خاتوم ماریا ئێریبارنیدا بکەم بۆ چرکەیەک دوودڵ دیار بوو. پێش ئەوەی بڵێت با بزانم لەوەیە، ئینجا یەکسەر گوێم لە دەنگی ماریا بوو بە تۆنێکی دەستکردانەوە وەڵامی دایەوە. ئەمە دڵتەنگی کردم. پێم وت ماریا دەبێ بتبینم. لەو کاتەوە لە یەک جیابووینەتەوە یەک چرکە تێنە پەڕیوەتیایدا بیرت لێ نەکەمەوە. هیچی ترم نەوت و دەلەرزیم. ماریاش وەڵامی نەدایەوە. بە نیگەرانیەوە وتم بۆ وەڵام نادەیتەوە؟ پێی وتم یەک چرکە بۆستە. پاش ماوەیەکی کەم ئیتر گوێم لە دەنگە ئاشناکەی بۆ وا دیار بوو ئەویش دەلەرزی و وتی نەم دەتوانی قسە بکەم. پێم وت بۆچی؟ وتی لێرە خەڵکێکی زۆر دێنە ژوورێ و دەڕۆنە دەرێ. پێم وت ئەی ئێستا بۆ دەتوانی قسە بکەی؟ وتی لەبەر ئەوەی دەرگاکەم داخست،
کە دەرگاکەدا دەخەم ئیتر دەزانن کە دەبێت بێزارم نەکەن. دووبارە بە تۆنێکی تند وتم: ماریا، دەبێت بتبینم. لە نیوەڕۆ نەمتوانیوە هیچ شتێک بکەم جگە لە بیر لێکردنەوەت. وەڵامی نەدایەوە. لێم پرسی: بۆ وەڵام نادەیتەوە؟ بە دوودڵیەوە وتی: کاستیل. بە تووڕەییەوە بەسەریا هاوارم کرد: بە کاستیل بانگم مەکە. بە شەرمەوە وتی: خوان بابلۆ. لەگەڵ ئەو دوو وشێدا هەستم بە بەختەوەرێکی بێسنوور کرد، بەڵام ماریا دیسانەوە لە قسەکردن وەستایەوە. لێم پرسیەوە: چی ڕوویدا بۆ قسە ناکەی؟ لەبەر خۆی وتی: منیش هەروەها. بە نیگەرانیەوە لێم پرسی: توش هەروەها چی؟ وتی: منیش هیچ شتێکی تر سەرقاڵی نەکردم جگە لە بیرکردنەوە. بە پەرۆشیەوە لێم پرسی: بیر لە چی دەکەیتەوە؟ پێی وتم: بیر لە هەموو شت دەکەمەوە. وتم: هەموو شت؟ چۆن؟ چ شتێک؟ پێی وتم: لە سیر و سەمەرەی هەموو ئەم شتانە، تابلۆکەت، دیدارەکەی دوێنێ، ئەمڕۆژ جوزانم، هەمیشە ناڕوونی سەرنجم ڕادەکێشێ. وەڵامم دایەوە: بەڵێ، پێم وتی من بیرم لە هیچ شتێک نەکردوتەوە جگە لە تۆ، بەڵام تۆ نەتوتوە بیرت لە من کردوتەوە. ماوەیەک تێپەڕی پێش ئەوەی وەڵامم داتەوە. پێی وتم: پێت دەڵێم من بیر لە هەموو شتێک دەکەمەوە. پێی وتم: لەبەر ئەوەی هەموو ئەمە زۆر سەیرە. بەڕاستی سیر بوو. من زۆر سرم سوڕماوە، بێگومان بیرم لێ کردویتەوە. دڵم کەوتە پەلەپەل. دەمویست وردەکاریەکان بزانم. وردەکاریەکان دەمهەژێنن، نەک شتە گشتیەکان. بە پەرۆشێکی زۆرەوە لەم پرسی: بەڵام چۆنی؟ من بیرم لە هەر ئەدگارێک لە ئەدگارەکانت کردوتەوە. ڕوخسارت ئەو کاتەی سیری درەختەکەت دەکرد، لە قژەکەستانیەکەت، لە نیگا بێبەزەیەکانت کە چۆن لە پڕێکدا نیان دەبووە، لە ڕۆشنەکەت. لە پڕ پێی بڕێمەوتی: دەبێ قسەکان کۆتایی پێ بهێنم، وا خەڵک هاتن. بە پەلە پێم وت: سبەی بەیانی پەیوەندیت پێوە دەکەم. بە پەلە وەڵامی دایەوە: باشە. بەشی 11 لە پەڕە 66. شەوم بە نیگەرانیەوە بەسەر برد. نەمتوانی نەوێنە بکێشم، نەفڵچە بەکاربێنم. سەرەڕای ئەو هەموو هەوڵی دام بۆ دەستکردن بەکارێک. لە ماڵ چوومە دەرێ، هەرزوو خۆم لەسەر شەقامی کۆرنیتز بینیەوە. پیاسەم دەکرد. شتێکی یەکجار سیر لێ ڕوودام. بە میهرەبانی و تەماشای هەموو خەڵکم دەکرد. وابزانم پێشتر وتومە بە ئەمانەتێکی ڕەهەوە ئەم چیرۆکە دەگێڕمەوە. و ئێستاش یەکەم بەڵگە پێشکەش دەکەم. دان بە خراپترین خەوشما دەنێم. من هەمیشە لە خەڵکی دەسڵەمێمەوە و بە قێزەوە سەیریان دەکەم، بە تایبەتیش کە پێکەوە کۆ دەبنەوە لە شێوەی جەماوەرێکدا. قەت لە هاویندا تەحەمولی کەنار دەریا ناکەم. میلم بۆ هەندێک لە پیاوان و کەمێک لە ژنان هەبوو، زۆریشم خۆش دەویستن. هەندێکیشان سەرسامم بە بەغیلیان، سۆزیشم هەیە بۆیان، بەڵام مناڵان هەمیشە هەستم بە سۆز و میهرەبانی کردو بەرامبەریان. بە شێوێکی تایبەتی کاتی هەوڵێکی زۆر دەدەم لە بیر خۆمی بەرمەوە کە دوجار ئەمانیش گەورە دەبن وەکو ئەوانی دی، بەڵام هەردەم بەگشتی مرۆڤایەتیم بێزراوە و دێتە بەرچاو. هیچ هەست بە ئیحراجی ناکەم ڕایگەێنم کە بە تەنیا تێبینیکردنی ئەدگارێک هەندێک جاروام لێ دەکات ڕۆژێکی تاو نەتوانم نان بخۆم یا یەک هەفتە وێنە بکێشم. شتێکە ناچێ بە ئەقڵا کە چاوچنۆکی و ئێرەی و خۆبەزلزانین و دڵڕەقی و چڵێسی بەگشتی ئەم کۆمەڵە سیفەتەیە کە سروشتی مرۆڤایەتی پێک دەهێنێ و دەشێت لە یەک ڕوخساردا بیبینی، یان لە شێوازی ڕۆشتنی یەکێکدا، یان لە نیگایەکدا، تەنانەت لە جۆری ژیانێکدا بیبینی. بەلامەوە ئاساییە دوای دیدارێکی وە مرۆڤ ئیشتیهای خواردن یان وێنە کێشان تەنانەت ژیانیش نەکە. ئەمەوێ بەڵام من شانازی بۆ سیفەتەمەوە ناکەم. دەزانم ئەمە بەڵگەی ڕووهەڵماڵراویە و هەروەها دەشزانم کە خودی خۆم زۆر جار چاوچنۆکی و بەغیلی و خۆبەزلزانین و تەماع و دڵڕەقی تیامدا تێکەڵ بووە. بەڵام من وتم ئەم چیرۆکە بە ئەمانەتێکی ڕەهاوە دەگێڕمەوە و هەروەش دەکەم. ئەو شەوە لەوە دەچوو بە سوکسیرکردنم بۆ مرۆڤایەتی بووکە بێتەوە، یان هیچ نەبێ بۆ ماوەیەکی کاتی نەما بێ. چوومە قاوەخانەی مارسووت و پێم وایە دەزانن کە خەڵکی دەچنە ئەوێ تا گوێ لە مۆسیقای تانگۆ بگرن. هەروەها ئیماندارێک بە خودا چۆن گوێ لە سرودی ئازارەکانی قەدیزمەتی دەگرێ ئاوا گوێ لێ دەگرن. بەشی 12 لە پەڕە 68. بۆ سبەی بەیانی کە سەعات بوو بە نزیکیدا تەلەفۆنم بۆ ماڵەکەیان کرد. هەر ئەو ژنەی دوێنێ وەڵامی دامەوە کە پرسیاری خات و ئێری بارنیم لێ کرد. وتی لە بەیانیەوە سەفەری کردو بۆ لادێ.
ئەوەی بیستم سەرسامی کردم. لێم پرسی بۆ لا دێ؟ پێیوتم بەڵێ بەڕێز. تۆ بەڕێز کاستیلیت؟ پێم وت بەڵێ من کاستیلم. پێیوتم لێرە نامەیەکی بۆ جێهێشتووی و داوای لێبوردنی دەکرد لەبەر ئەوەی ئەدرێسەکەتی نەدەزانی. بە هیوای زۆر شت بووم بۆ دیداری ئەو ڕۆژە، چاوەڕوانی گەلێشتی گرنگم لەو دیدارە دەکرد، بەڵام هەموو ئەمە فەوتە کاتی هەواڵی سەفەرەکەیم بیست. زنجیرێک پرسیار هات بە خەیاڵما بۆ بڕیاریدا بچێ بۆ لادێ. دیارە هەر دوای قسەکردنمان بە تەلەفۆن ئەم بڕیاری داوە، ئەگەروانە بووایە ئاگاداری دەکردمەوە کەوا بە تەمای سەفەرە. ڕازیش نەدەبوو لەسەر ئەوەی بۆ سبەینێ تەلەفۆنی بۆ بکەم، بەڵام ئەگەر دوای تەلەفۆنکردنەکەمان بڕیاری ڕۆشتنیدا بێ ئەخۆ دەشێ ئەو بڕیارە لە ئەنجامی ئەو تەلەفۆنکردنەوە هاتبێ. ئەگەر شتەکەوا بوو بێت بۆچی؟ دەیویست جارێکی دیلێم هەڵبێت یان دەترسا لە دیدارەکەی ڕۆژی دواترمان. سەفەرە کتوپڕەکەی بۆ لادێ سەرەتای گومانی لە دەروونمدا بە ئاگا هێنا، هەروەکو خۆی خۆم چەند وردەکاریەکی گوماناویم دۆزیەوە کە پێشتر بایەخم پێنەدا بوو. دوێنێ لە کاتی قسەکردنماندا بە تەلیفۆن چی لە پشت ئەو دەنگۆڕینەوە دەشاردەوە. ئەو کەسانە کێبوون کە دەچوونە ژوورێ و دەهاتنە دەرێ، نیان دەهێش بە دەنگێکی ئاسایی قسە بکە. ئەینجا ئەوەش بەڵگەیە بۆ ئەوەی لە درۆ و دەلەسەدا شارەزایە. ئەی ئەو ژنە بۆ دوو دڵ بوو کە پرسیاری خات و ئێریبارنیم لێ کرد، بەڵام قسەکەی کە دەیوت کە دەرگاکە پێوە دەدەم دەزانن نابێ ئیتر بێزارم بکەن لە یادەوەریمدا تۆمار کراوە، هەروەکو ئەوەی بە مادەیەکی ترشەڵۆک هەڵکۆڵڕابێ. وەی لێکردم بیر لەو گومڕایی و گومانانە بکەمەوە کە دەوری ماریان داوە. کاتێ بەپەلە بەڕێگادا دەڕۆشتم بەرەو ماڵەکەیان بۆ یەکەم جار ئەم بیرۆکانە بمێشکم دەهات. سیر لەوەدا هیچ پرسیاری ئەدرێسەکەمی نەکرد، هەرچەندە من ئەدرێس و ژماری تەلیفۆنی ماڵەکەیان دەزانم. لا شەقامی بۆ ساداز نیشتەجێ بوو کە نزیکە لە سوچی شەقامی سیڤەرەوە کە گەیشت مەقاتی پێنجەم و دەستم نا بە جەڕەسەکەدا هەستم کرد دەروونم تەژیە لە سۆزێکی هەڵچوو. خزمەتکارێک دەرگاکەی کردەوە، لەوە دەچوو پۆلۆنی بێ یان شتێک لەو بابەتە کە خۆمم پێناساند. بردمی بۆ هۆڵێکی بچووک کە پڕ بوو لە کتێب، هەموو دیوارەکانی تا بنمەیچەکەی ڕەفە بوو، لەسەر دوو مێزی بچووکیش کتێبێکی زۆر هەڵچنرابوون، هەروەها لەسەر قەنەفەیەکیش ئەوەی سەرنجی ڕاکێشام گەورەی هەندێک لەو کتێبانە بوو. وەستام و چاوێکم بە کتێبخانەکەدا گێڕا، بەڵام لەپڕ هەستم کرد یەکێک لە دوامەوە بێدەنگ چاودێریم دەکا کە ئاوەڕمدایەوە لە بنی هۆڵەکەدا پیاوێکی باڵابەرزی لاوازی قۆز سەیری لای منەوە دەکات و زاردەخەنە دەیگرێ، بەڵام نیگاکانی ڕێک ئاراستەی من نەکرابوون. هەرچەندە هەردوو چاوی کراوە بوون، یەکسەر زانیم کە کوێرە. درکم بەنهێنی ئەو کتێبە قەبەوە و نائاشنایە کرد. دەستی درێژ کرد و بە دۆستایەتیەوە وتی تۆ بەڕێز کاستیلیت وانیا؟ پێم وت بەڵێ بەڕێز ئێریبارنی. دەستم درێژ کرد تەوقەی لەگەڵ بکەم و بەسەر سوڕماوی بیرم دەکردەوە ئاخۆچ پەیوەندێکی خزمەتی بە ماریاوی دەبەستێ. لە کاتێکدا ئاماژەی بۆ کردم تا دانیشم، زەردەخەنە گرتی و گزارشتێکی گاڵتە جاڕانەی ڕاگوزەر پەڕیە سەر ڕوخساری وتی من ناوم ئێریبارنی نییە، بە بەڕێز بانگم مەکە، من ئەجێندیم مێردی ماریا. بەپەلە و هەروەکو ئەوەی ڕاهاتە بێت چرکە بێدەنگەکان هەڵسانگێنێ یان لێکی بداتەوە وتی ماریا بە ناوی خێزانەکەی خۆیەوە دەناسرێ. منیش وەکو پەیکەرێک وەستا بووم لە کاتێکدا ئەو لەسەری دەڕۆشت و دەیوت ماریا زۆر باسی تابلۆکانی تۆی بۆ کردوم، هەمووی چەند ساڵێکە بینەیم لە دەست داوە، بەڵام هێشتا دەتوانم وێنەی شتەکان بەباشی بکەم. لەوە دەچوو بیاوێت داوای لێبوردن بکات لەو کوێریەی، نەمزانی چی بڵێم، چەند حەزم دەکرد بە تەنیا لەسەر شەقامەکە بم تا بیر لە هەموو شت بکەمەوە. نامەیەکی لە گیرفانی دەرهێنا و پێشکەشی کردمەوەتی ئەوە نامەکەیە. زۆر ئاسان وتی، هەروەکو ئەوەی مەسەلەکە هیچ شتێکی نائاساییتیانە بێ. لێم وەرگرت و خەریک بوو بیخەمە گیرفانمەوە، هەروەکو ببینێ چی دەکەم کەوتی بیخوێنەرەوە و گوێمە دەرێ، مادام لە ماریاوەیە نابێ هیچ شتێکی بەپەلی تیا بێ. کاتی زەرفەکەم دەکردەوە دەلەرزیم و ئەویش جگەرەکەی دادەگیرسان. دوای ئەوەی جگەرێکی دامێ نامەکەم دەرهێنا، تەنیا یەک گوزاری تیا بوو، نووسرا بوو منیش بیر لە تۆ دەکەمەوە ماریا. کوێرەکە کە گوێی لێبوو وەرەقەکە قەت ئەەکەم پرسی وابزانم هیچ شتێکی پەلیتیانە بوو. دوای زۆر لە خۆکردنێکی زۆر وتم بەڵێ وایە هیچ شتێکی بە پەلیتیان نییە. هەستم بە دڕندەیەکی ترسناک کرد کە کوێرەکەم دی پێ دەکەنێ و چاو بە قوڵات چۆکانی تێدەگرێ، هەروەکو خۆی بدوێنێ وتی ماریا وایە
هەوسەپەلەکانی گەلێک کەسی سەرسام کردووە، ڕەفتاری بە پەلە دەکا، بەڵام هیچ لە واقع ناگۆڕێ. چۆن ئەمەت بۆ ڕاوە بکەم؟ بە خەیاڵ ڕۆشتنەوە سەیری زەویەکەی دەکرد، هەروەکو ئەوەی بۆ تەفسیرێکی ڕۆشنتر بگەڕێ. ئەینجا بەردەوام بوو لەسەر قسەکردن و وتی: ماریا هەروەکو ئەو کەسەوەیە کە لە ناوەڕاستی بیابانێکدا وەستا بێ، لە پڕێکا و بە خێراییەکی گەورە جێگەکەی خۆی دەگۆڕێ. تێگەشتی؟ خێرایی بایەخێکی وای نییە، چونکە هەمیشە دیمەنی بیابان بەرامبەرێتی. چەند چرکەیەک بیری کردەوە و دووکەڵی جگەرەکەی ببادا. ئەینجا هەروەکو ئەوەی هەست بە بوونمنەکە درێژی پێدا. نازانم شتەکە بە تەواوی وایە، چونکە من لە بەکارهێنانی خوازە و لێکچواندندا کابرامە نیم. بۆرێکی گونجاوم بۆ نەرخسا لەو هۆڵە نەرفرەتیە هەڵبێم، لەوەش دەچوو ئەو کوێرە هیچ پەلەی نەبێ. بیرم کردەوە ئەمە چ کۆمیدیایەکی قەیزەونە. ئەجەندی بەردەوام بۆ هەر بۆ نمونە زوو لە خەو هەڵسا. پێویتم دەچێ بۆ کێڵگەکە. بێ ئەوەی بەخۆم بزانم چی دەڵێت وتم: بۆ کێڵگەکە؟ وەڵامی دایەوە: بڵێ، بۆ کێڵگەکەمان، کێڵگەکەی باپیرم کە ئێستا هۆنتەری ئامۆزام خاوەنێتی وەبزانم دەیناسی. ئەو ئاشکرا بوونە نوێیە لە یەک کاتدا پڕی کردم لە خەم و کینە. باشە مارێت چی لەو پەیوەندێ دەچنێتەوە لەگەڵ ئەو پیا و خراپەت دەبەنگە بەڕەڵایەدا. هەوڵمدا خۆم هێور بکەم و دڵخۆشی خۆم بەوەدایەوە کە ماریا لەبەر خاتری هۆنتەر نەچوو بۆ کێڵگەکە، بەڵکو لەبەر ئەوەی حەزی لە گۆشەگیری لادەیە. ئەو کێڵگەیەش کە مۆڵکی بنەماڵەکەیە، لەگەڵ ئەوەشدا زۆر خەمبارمامەوە و بەخەفەتەوتم: بەڵێ، لەبارەی و بیستومە. پێش ئەوەی کوێرەکە فریای یەک وشە بکەوێ باڕقەوە وتم: دەبێ بڕۆم. ئەجەندی وتی: چەند پێم ناخۆشە، هیوادارم جارێکی دی بێک بگەین. پێم وت: بەڵێ بەڵێ بێگومان. تا دەرگاکە لەگەڵم هات، تەوقەم لەگەڵ کرد و بە پەلە بووی دەرچووم. کاتێک کە ئەسانسۆرەکە بە هێواشی دەچوە خوارێ، بەرقەوە دەموت: ئەمە چ کۆمیدیایەکی قەزەونە. بەشی 13 لە پەڕە 74. زۆر پێویستم بەو بوو بەڕوونی و هێمنی بیر بکەمەوە. بە شەقامی بۆ سادادا ڕۆشتم بەرەو باخچەی لاریکۆلیتا. سرم دۆزەخێک بوو، جۆرەها خەتوورەی تێدا تێ هەڵکەوتبوو. هەستی خۆشەویستی و ڕق و پرسیێرگەلێک و چەندین کینە و یادەوەری کە بە دوای یەکدا دەردەکەوتن، یەک لە دوای یەک داهاتنە سرم. چی لە پشت بیرۆکەی هێنانمەوە بوو بۆ ماڵەکەی تا نامەیەک وەرگرم کە مێردەکەی تەسلیمم دەکا. ئەی بۆچی لەو ئاگاداری نەکردمەوە کە شووی کردووە؟ ئەی بۆ خاتری شەیتانەکان چی دەکات لە کێڵگەکەی لەگەڵ هۆنتەری نامەرددا؟ ئەی بۆ چاوەڕوانی تەلەفۆنەکەمی نەکرد؟ ئەی ئەو کوێرە چ جۆرە مێرولەیەکە؟ پێم وتن بیرۆکێکی بێزراوم لەبارەی مرۆڤایەتیەوە پەیدا کردووە. دەشبێتدان بەوە دابنێم کە بە هیچ جۆرە تەحملی کوێرەکان ناکەم. هەست بەو قیس هاتنەوەیە دەکەم کە بەرامبەر هەندێک لە خشۆکە ساردە شێدارەکان هەمە. بۆ نمونە مار، ئەگەر ئەوشی بخەینە سەر کە من لە ئامادەی خۆیدا نامەی ژنەکەیم خوێندەوە کە تێیدا وتبووی منیش بیر لە تۆ دەکەمەوە، گران نییە درک بۆ بکەم لەو چرکانەدا هەستم بە چ بێزکردنەوەیەک دەکرد. هەوڵمدا سنوورێک بۆ پشێوی بیرۆکە و هەستەکانم دابنێم، وەکو عادەتی خۆم بەپێی بەرنامەیەک ڕەفتار بکەم. دەبوو لە سەرەتاو دەست پێ بکەم. ئاشکرایە کە سەرەتاکە هیچ نەبێ لە سەرەتا ڕاستەوخۆکە لە تەلەفۆنەکەەوە دەست پێ دەکا. لەو تەلەفۆنکردنەدا شتی زۆر تەمومژاوی هەیە. ئەگەر لەو ماڵەدا شتێکی ئاسایی بێت، ماریا پەیوەندی هەبێت لەگەڵ پیاوەندا وەکو ڕووداوی تەسلیمکردنی نامەکە لەلایەن مێردەکەیەوە، سەلماندی ئیتر بۆ پەنا دەباتە بەر زۆر لە خۆکردن و تۆنێکی ئۆفیسانی بەکاردەهێنێ لا قسەکردندا کاتێ دەرگاکە کرایەوە. مەبەستی چی بوو لەو قسەی کەوتی کە دەرگاکە داخراو بێ دەزانن ئیتر نابێ بێزارم بکەن. ئاشکرای ماریا فێرە دەرگادا بخات و بە تەلەفۆن قسە بکە، بەڵام ئەوەی ناکرێ باوەڕی پێ بکرێ ئەوەیە ماریا کاتی قسە لەگەڵ یەکێک لە هاوڕێکەکانی خێزانەکەی دەکات دەرگاکە دابخا، چونکە ئەو جۆرە قسەکردانە لە چوارچێوەی چەنەبازی دەرناچێ. ئەم شتەوە دەخوازێ وای دانین. ماریا دەرگاکەدا دەخات لە پێناو تەلەفۆنکردنێکدا لە بابەتی تەلەفۆنکردنەکەمان، کەواتە کەسانی تری وەکو من لە ژیانیا هەیە، بەڵام ژمارەیان چەندە؟ ئەوانە کێن؟ یەکەم شت خەیاڵم ڕۆشت بۆ لای هۆنتەر، بەڵام یەکسەر وەلام بۆ بە تەلەفۆن قسەی لەگەڵ بکات. لە کاتێکدا ماریا هەر کاتێ بێوێت دەتوانێت لە کێڵگەکە بیبینێ. ئەی ئەوانە کێن کە قسەیان لەگەڵ دەکا؟ بیرم کردەوە کە ئاخۆ من بەمە لە مەسەلەی تەلەفۆنەکە بوومەوە، بەڵام نا، هێشتا لێ نەبوومەتەوە. هێشتا مەسەلەی وەڵامدانەوەی پرسیارە تایبەتەکەم با هەڵواسراوی ماوەتەوە. بەداخەوە تێبینی ئەوم کرد کاتی پرسیارم لێ کرد کە ئاخۆ بیرم لێ دەکاتەوە، بە پێچووپەنا وەڵامی دامەوە. پێیوتم پێم نەوتی من بیرم لە هەموو شتێک کردوتەوە.
وەڵامدانەوەکەی کە بەرپرسیارێک وەڵامی پرسیارەکە دەداتەوە هیچ خۆبەستنەوەکی تیان نییە، بەڵگەش بۆ ئەوەی ئەو وەڵامە ئاشکرا نەبوو، لەبەر ئەوە بۆ ڕۆژی دوایی یان هەر ئەو شەوە ناچار بۆ بە شێوەیەکی تەواو سنووردار و بەنامەیەک وەڵام بداتەوە. لە دڵی خۆم داوتم با بچینە سەر نامەکە. لە گیرفانم دەرم هێنا و دیسان خوێندمەوە. منیش بیرت لێ دەکەمەوە. ماریا. خەتەکە گرش بوو، یان بەڕای من خەتی مرۆڤێکی هەڵچوو بوو. هەردوو شتەکە وەکو یەک نین. ئەگەر بەڕاستی ڕای یەکەم ڕاست بێ، ئەو مەسەلەکە بەتەنیا گوزارشکردنێک دەبوو لە هەڵچوونێکی ڕاگوزەر و لە ئەنجامیشدا بەڵگەیەک دەبوو بۆ ئەم گرفتەی ڕۆبەڕووی بوومەتەوە. مەسەلەکە هەرچۆنێک بێ ئیمزەی ماریا زۆر کاری لە دەروونم کرد. ئاوا بە سادەیی ماریا ئەو سادەیی وای کرد هەستێکی تەمومژەوی با مڵکدارێتی دامپۆشە و هەروەها ئەو کچە بوو بۆ بەشێک لە ژیانم و بە جۆرێک لە جۆرەکانی منە. نەفرەت لە هەستکردنم بە بەختەوەری چەند کورتخانە، لەبەر ئەوەی ئەو هەستە نادیارە بۆ نمونە لە بەردەم شیکردنەوەیکی سادەدا خۆی ڕاناگرێ. ئەی مێردەکەی بە ماریا بانکی نەدەکرد؟ ئەی هۆنتەر بێگومان ئەویش بە ماریا بانکی دەکرد. ئەگەروانە بوو بێ بە چ شێوەیەکی تر دەیتوانی بانکی بکە. چی دەزانین لەبارەی ئەوانی دیەوە کە ماریا قسەیان لەگەڵدا دەکات کاتێ دەرگاکان داخراون؟ لەو باوەڕەدانیم ژنێک نییە کاتێ قسە دەکات و دەرگاکان داخراون لەگەڵ یەکێکدا قسە بکات کە بە جددی و ڕێزەوە قسەی لەگەڵدا بکە. ئەی خاتو ئێریبارنی ئێستا هۆکاری ئەو دوو دڵیم زانی کە کارەکەرەکە تێکەوت کە بۆ یەکەم جار تەلەفۆنم کرد. ئای لەو گاڵتەجاریە وردبوونەوەی تەواو لە مەسەلەکە بەڵگەیەکی تر پێشکەش دەکا کە ئەو تەلیفۆنانە قەت مەسەلەیەکی کتۆپڕ نەبوون. ئاشکرای کارەکەرەکە سەری دەسوڕما و ناچار دەبوو شەکە ڕاست کاتەوە و جەخت لەسەر وشەی خانم بکاتەوە کاتێ یەکێک لە خاتو ئێریبارنی دەپرسی. بەڵام بێگومان بە حکمی دووبارە بوونەوە ئیتر هەر ئەوەندەی بەس بوو شانێک هەڵتەکێنە و وای بەلاو باشتر بێ خۆی نەخاتە نێو ئەو جۆرە ڕاستکردانەوە. دوو دڵ بوو، بەڵام ئاسایش بوو کە ئەوەی وتم بۆی ڕاست نەکردمەوە. کە بیرم لە نامەکە کردەوە بینیم گەلە شتیتایە کە شیاوی ئەو ئەنجامانەیە. بۆ ڕووداوە دەستم پێکرد کا لە هەمویان نەئاساییترە شێوازی نامە تەسلیمکردنەکەم. هەروەها ئەوەشم بیرکەوتەوە کە کارەکەرەکە بۆی گەڕامەوە. داوای لێبوردن دەکات لەبەر ئەوەی ناونیشانەکەتی نەدەزانی. لە ڕاستیدا ماریا ناونیشانەکەمی لێداوە نەکردم، نەشهات بە خێڵمدا بیدەمێ. ئەگەر من لەجێ ئەو بوومایە یەکەم شت کە دەم کرد ئەو بوو لا دلیلی تەلیفۆنەکاندا بۆی دەگەڕام. ناکرێ هەر لەبەر تەمەڵی وای نەکرد بێ، باوەڕ بەمە ناکرێ. ئەگەر ناچار بین بەم ئەنجامە ماریا دەیویست بچێتە ماڵەکەی تا ڕوبەڕووی مێردەکەی ببینم، بەڵام بۆ لێرە دەگەشت ماڵوێستێکی ئەجگار ئاڵۆس. ڕەنگە هەست بە لەزت بکە کاتی مێردەکەی وەکو دەڵاڵ بەکار بهێنێ، یان لەوانەیە مێردەکەی هەست بە لەزت بکە کاتی ئەو دەورە دەبینێ، یان ڕەنگە هەردووکیان هەستیان بە لەزت کرد بێ. جگە لەم گریمانانەی هۆکارەکەی چەند حاڵەتێکی نەخۆشیە. یەک گریمانی ماقوڵیش هەیە کە ماریا ویستوێتی ئاگادارم بکاتەوەی شووی کردووە تا بە چاوی خۆم ببینم کە لایەق بە من نییە لەسەر ئەم پەیوەندیە بەردەوام بم. دڵنیام زۆر لەوانی ئەم لاپەڕانە دەخوێننەوە لایەنی ئەم دواگریمانەیە دەگرن، وای دادەنێن لە من زیاتر کەسی کە نییە باوەڕی بە گریمانەکانی تر هەبێ. لەو قۆناغی ژیانمدا کە پڕ بوو لە هاوڕێیان هەمیشە گەڵتیان بەو خولیە هەمیشەی من دەکرد لا هەڵبژاردننی ئاڵۆسترین ڕێگەدا. ئێستا من دەپرسم بۆ دەبێت حەقیقەت ساناکراو بێ. ئەزمونەکان فێریان کردوم کە مەسەلەکە قەتوان نییە. ئەوەی هەندێک جار زۆر ئاشکرا دیارە یان لەوە دەچێت لە ئەنجامی هۆکارێکی سادەوە بێت، هەمیشە هۆکاری گەلێک ئاڵۆزی هەیە. ئەو نمونانەی هەموو ڕۆژ و ڕوبەڕووی دەبینەوە، ئەوانەی خێر بە هەژاران دەکەن بە گشتی خۆیان بە سەخیتر و چاکتر دادەنێن لە خەڵکی تر. ڕێ بەخۆم دەدەم بە لە خۆبردوویەوە ئەم تیۆرە ساناکراوە ڕاوە بکەم. هەمان دەزانن کە پارێکی کەم یان پارچەنانێک کێشی سوالکەرێک سوالکەری ڕاستەقینە دەڵێم چارەسەر ناکە، بەڵکو کێشەی دەرونی خێرکەرەکە چارەسەر دەکا کە بەو جۆرە و تەقریبن بێ بەرامبەر ئاسوودەیی ڕۆحی دەکڕێ و بەڵگەی ئەوەش کە بەخشندەیە. ئێنجە حکم بدەن ئەوانە چەندە ڕەزیلن کاتی لە ڕۆژێکدا لە درهەمێک زیاتر نادەن بۆ ئەوەی ئاسوودەی ڕۆحی بۆ خۆیان دابین بکەن و بە لە خۆبایی بوونەوە وەکو خێرخواز خۆیان وێنە بکەن. بۆ نەهێشتنی داماوی مرۆڤ چەند ئازایەتی ئەدەبی و پاکی ڕۆحی دەوێ دوور لەم کاری دووڕووی و ڕیاکاریە. بەڵام با بگەڕێنەوە لای نامەکە. مرۆڤێکی سەدحی دەتوانێت ئەم ئەگەرە هەڵبژێرێ. ماریا ویستوێتی لەوە ئاگادارم بکاتەوە کە شووی کردووە،
تا بە چاوی خۆم بیبینم کە لایەق بە من نییە چیتر لەم پەیوەندیدا بەردەوام بم کە لە بەردەم سادەترین شیکردنەوەدا دادەڕمێ بۆچی پەنابردنە بەر شێوازێکی وا ئالۆز دڵڕەقانە نەی دەتوانی خۆی پێم بڵێت یان بە تەلیفۆن پێم بڵێ نەی دەتوانی بۆم بنووسێ ئەگەر ئازایەتی ئەوەی نەبوو ڕوبەڕووم بێتەوە هێشتا بەڵگەیەکی مۆرکراو هەیە بۆ نامەکە باسی مێردەکەی تیانە بۆ لێم نەپاڕایەوە تا پەیوەندیەکەمان بەرزکەمەوە بۆ ئاستێکی سانگینتر نابەڕێزان مەسەلەکە تەواو پێچەوانی ئەوەیە مەبەستی نامەکە تونند و تۆڵکردن و هاندان و دنەدانی پەیوەندیەکەمانە بەرەو ڕێگەیەکی تسانەتر پێدەچێت هیچی تر نەمەبێت جگە لە هەڵاوێرکردنی ئەو گریمانەی پەیوەندیان بە نەخۆشیە دەرونیەکانەوە هەیە ئایا ماریا هەستی بەلەزت دەکرد لە بەکارهێنانی ئەجێندیدا وەکو دەڵاڵ یان ئەجێندی خۆی بە شوێن ئەو بۆنانەدا دەگەڕا یان قەدەر گەمەی دەکرد کاتێ دوو خەڵقندەی لە یەکجووی پێکەوە کۆ دەکردەوە لەپڕ هەستم بە پەشیمانی کرد بەهۆی ئەوەی خولیان بۆ شیکردنەوەی بێسنووری کردار و ئۆتەکان بردومی بەرەو ڕەهەندە پەڕگیرەکان بیری نیگەکانی ماریام کەوتەوە بۆ درەختی باخچەکە کاتێک گوێی لە بۆچوونەکانم گرتبوو بیری یەکەم شەرم و هەڵهاتنەکەیم کەوتەوە لافەوێک لە میهرەبانی بۆ ماریا دەیپۆشیم وەهاتە بەرچاوم کا خەڵقندەیەکی ناسکە لە نێوەندێکی دڵڕەقانە و قێزەون و داماوە دەژی جارێکی تر ئەو هەستە دەیگرتمەوە ئەو هەستەی چەند جارێک دەیگرتوم هەر لەو چرکەیەوە کا لە پێشانگاکەدا بینیم کە ماریا خەڵقندەیەکە لە خۆم دەچێ بە تەواوەتی وێنەکردنە ناڕەوە و دەرئەنجامە ڕقەکانم بیرچۆوە بیرم لە ڕوخسار و نیگاکانی کردەوە کە شتێکی بیردەخستمەوە نهێنیەکەیم نەدەزانی چۆن بەخەمەوە و بە قۆڵی بیری دەکردەوە هەستم کرد ئەو خۆشەویستی نادیاری بە درێژەی ساڵانی گۆشەگیریم پەروەردەم دەکرد لە ماریەدا چڕ بۆتەوە کەواتە چۆن بیر لە شتیوا دەکەمەوە کە ئەقڵ نەیگرێ هەوڵمدا هەموو گێلێتیەکانم سەبارەت بە دەرئەنجامەکانم لەبارەی تەلیفۆنەکە و نامەکە و کێڵگەکە و هۆنتەر لەبیر بکەم بەڵام نەمتوانی بەشی 14 لاپەڕە 82 ڕۆژانی دواتر هەژێنەر بوون لە گەرمەی هەڵەشەیمدا نەمپرسی کەی ماریا لە کێڵگەکە دەگەڕێتەوە بەڵام کە چوون بۆ ماڵیان پرسیاری کاتی گەڕانەوەکەیم کرد کارەکەرەکە وا وەڵامی دامەوە کە هیچ نازانێ داوای ناونیشانی کێڵگەکەم لێ کرد ئەو شەو نامەیەکی بەپەلەم نووسی و پرسیاری کاتی گەڕانەوەکەیم لێ کرد هەروەها داواشم لێ کرد هەر کە گەیشتەوە بۆینس ئایرس تەلیفۆنم بۆ بکات یان بۆم بنووسێ و چوون بۆ سنتەری پۆستە و نامەکەم بە پۆستی تۆمارکراو نارد لە ترسی نەگەیشتنی وەکوتم چەند ڕۆژێکی ئێجگار هەژێنەرم بەسەر برد ئەو بیرۆکە ڕەشانی دوای ڕۆشتنم بۆ ماڵیان لە شەقامی بۆ ساداز ئازاریان دەدام لەسرمدا 1000 جار دەسوڕایەوە ئەم خەونەشم دیت لە شەودا چوومە خانوویەکی کۆنی لاتەریک بە شێوەیەک لە شێوەکان خانووەکەم دەناسیەوە و هەر لە مناڵیمەوە دڵم بۆ ئەو خانوولی دەدا بەڵام کە چوومە ژوورێ هەندی یادەوەری لەلام ڕوژاند بینیم هەندێک جار لە تاریکیدا ون دەبووم یانوان بە خەیاڵدا دەهات چەند دوژمنێکی خۆحەشاردەر لە دوای خۆیان لێمەداوم یان کەسانێک لە دەور و پشتم دەچرپێن و گاڵتە بە خۆم و سادەیم دەکەن ئەوانە کێ بوون چیان دەویست بەڵام سەرڕای ئەوە کە لەو خانوەدا بووم هەستم دەکرد خەتووکەی خۆشەویستێکی کۆنی مناڵی بە هەموو لەرزین و هەستگەلێکی خۆشەوە کە تەژیە لە هەڵەشەی و ڕووقایم و ترس و خۆشی سەر لە نوێ دەژێتەوە کە خەبەرم بووە زانیم ئەو خانوە هیچ نەبوو جگە لە ماڵی ماریا بەشی 15 لاپەڕە 84 بە درێژەی ئەو ڕۆژانەی پێشگەیشتنی نامەکەی ماریا عەقڵم وەکو لێکۆڵەرەوەیکی گومبووە بوو لە نێو شوێنێکدا بەتەم دەورە درابێ دوای کۆشتێکی گەورە دەگەیشتمە ئەوەی لێرە و لەوێ تارمایی کەسانێک و شتی شاراوە و تارمایی شتی ترسناک و خەرەندی تەمەمژاوی و سەرسوڕهێن چاو بکەم گەشتنی نامەکە بۆ من وەکو خۆر هەڵاتنوە بوو بەڵام خۆرێکی ڕەش خۆری شێوێکی تاریک نازانم ئاخۆت دەکرێت گوزارێکی وەها بەکاربێنم بەڵام سەرڕای ئەوەی من نووسەر نیم و دڵنیاش نیم لە وردی گوزارەکە بەڵام وشەی شەو ناگۆڕم لەبەر ئەوەی بەتەنیا ئەو وشەیە بەدەر لە هەموو شەکانی تر کە زمانە شێواوەکەمان پێک دەهێنێ وشەیەکی گونجاو و پڕ بە پێستی ماریایە ئەمەش ئەو نامەیە کە ماریا بۆی ناردم 3 ڕۆژی سەیرم بەسەر برد دەریا و کەنارەکە و ڕێگاکان یادەوەری زەمەنگەلێکی تریان پێدەبەخشیم ئەو یادەوەریانە بەتەنیا هەر وێنەکان نەبوون بەڵکو چەندین دەنگ و هاواریشی هەڵگرتبوو هەروەها چەندین ماوەی درێژ لە بێدەنگی ڕۆژانێکی تری هەڵگرتبوو بەڕاستی شتێکی سەیرە بەڵام ژیان وا لە نێو بنیادی یادەوەری ئایندەیدا ئالەم ساتە وەختەشدا لێرە لە بەردەم دەریادا دەزانم من خەریکی ئامادەکردنی پارچە پارچە یادەوەریەکەم
کە ڕەنگە ڕۆژی لە ڕۆژان خەم و نائومێدیم بۆ بهێنێ. لێرە دەریا ئەزەلی و ژاوەژاوکەرە، نەفرمێسکەکانم سوودی هەیە، نەساتەکانی چاوەڕوانیم. لەسەر ئەم کەنارە چۆڵە کاتت تەماشای دەریا دەکەم بەکەل لە ڕقیەکەوە کە سوودی هەیە، تۆ بڵێ من پێیم بە یادەوەریەکانم بردبێ و وێنم کردبن، یان تۆ یادەوەری زۆر کەست وێنە کردووە، کەسانی وەکو من و وەکو خۆت. بەڵام ئێستا وێنەکەت ڕێگرانە دەوەستێ، تۆ لە نێوان من و دەریادای، چاوانم بە چاوانت دەکا، تۆ هێ من و کەمێ دڵتەنگی، سیرم دەکەی هەر وەکو ئەوەی هانام بۆ بهێنی. ماریا، چەندە تێدەگەیشتم ئای لە جوانی ئەو هەستانی ئەو نامەیە لە دەرومدا ژیانیانەوە، تەنانەت قسە لەگەڵکردنم بەڕاناوی تاک خێرا ئەو هەستی لەلا چەسپاندم کە ماریا هی منە، من بەتەنیا، کە دەڵێ تۆ لە نێوان من و دەریادایی، هیچ کەسێکی تر جگە لە خۆم لەوێدا نەبوو. ئێمە هەردووکمان بووین بە تەواوی هەروەکو لە یەکەم چرکە و پێیم پێبرد و درکم پێکرد کە وەستا و لادیمەنی پەنجەرەکە ڕامە. چۆن دەتوانێت بە سیفەتی تاک قسەم لەگەڵدانەکە لە کاتێکدا ئێمە هەر لە ئەزەلەوە لە 1000 ساڵ لەم و بەرەوە هەر یەکەمان ئەویدی دەناسێ، ئێمە هەر لەو کاتەوەی لە بەردەم تابلۆکەم داوەستا و لەو دیمەنە بچووکە ڕامە ئەو کۆمەڵی دەوری نەدەبینی و نەدەبیستن، هەروەکو ئەوەی بێپەردە و توێش بکەین. لەو کاتەوە زانیم کێ و چۆن دەبێ و چۆنی من پێویستم پێیەتی و ئەویش چۆن پێویستی بەمنا. ئاخ ماریا، کەچی لەگەڵ ئەوەشدا هەر کوشتمیت، من ئەو کەسە بووم کە کوشتمیت، من ئەوە بووم کە وەکو ئەوە بوو لە پشت دیوارێکێک شوشەیەوە ڕوخسارە بێدەنگەنی گەرانەکەت ببینم و نەتوانم دەستی تێوە بدەم. چەندە بەنگم، چەندە گومڕام و چەندە دڵڕقم، بە ئەم لافاوی سۆزە بەس بێ، وتم بە کورتی ئەم چیرۆکە دەگەڕمەوە و هەرواش دەکەم. بەشی 16 لە پڕهشتا حوت. خۆشەویستێکی تونند و تیژ ماریام خۆشویست، لەگەڵ ئەوەشدا کەسمان وشەی خۆشەویستی نەهات بەدەمیان لە بەردەمی ئەوی ترماندا. بە نیگەرانی و چاڕوانی گەڕانەوەیم کرد لە کێڵگەکەوە تا خۆشەویستی خۆمی بۆ بدرکێنم، بەڵام ماریا نەهاتەوە. لە کاتێکدا ڕۆژەکان تێدەپەڕین من شێتگیرتر دەبووم. نامەیەکی ترم بۆ نووسی، تیایدا بە سادەیی دەڵێم ماریا خۆشم دەوێ، خۆشم دەوێ، خۆشم دەوێ. دوجار دوای 2 ڕۆژ نامەیەکیم بەدەست گەیشت، تەنیا ئەم وشانەی تیا بوو. دەترسم ئازارت پێ بکەێنم. یەکسەر وەڵامم دایەوە، وتم بەلامەوە گرنگ نییە، چیم لێ دەکەی؟ ئەگەر نەتوانم خۆشم بوێ دەمرم. هەر چرکێک کە تێدەپەڕێ بێ ئەوەی بتبینم ئەشکەنجەیە کە کۆتایی نییە. چەند ڕۆژێکی سەخت تێپەڕین، هیچ وەڵامێکم لێوەی وەرنەگرت. نائومێدانە بووم نووسی و وتم تۆ پێ بەو خۆشەویستیەدا دەنێیت؟ بۆ ڕۆژی دواتر لە تەلیفۆنەکەەوە گوێم لە دەنگی بۆ، دەنگەکە دوور و لەرزۆک بۆ. لە وشەی ماریا بەولاوە کە بەردەوام دەموتەوە نەمتوانی هیچ وشەیەکی تر بڵێم، نەمتوانی هیچی تر بکەم لەبەر ئەوەی قورگم لەوە بێدەسەڵاتتر بوو هیچ وشەیەکی تر بڵێ. ماریاوتی سبەی دەگەڕێمەوە بۆ بۆینس ئایرس، هەرکە گەیشتم یەکسەر تەلیفۆنت بۆ دەکەم. بۆ سبەینی عەسرەکەی لە ماڵەکەی خۆیەوە تەلیفۆنی بۆ کردم، پێم وت دەمەوێت هەر ئێستا بتبینم. وەڵامی دامەوە بەڵێ ئەمڕۆ یەکدی دەبینین. پێم وت لە باخچەی سان مارتین چاوەڕوانت دەکەم. لەوە دەچوو ماریا کەمێ دوودڵ بێ. ئینجا وەڵامی دایەوە باخچەی لاری کۆلیتام بەلاوە باشتر بوو، سەعات 8 لەوێ دەبم. چۆن چاوەڕوانی ئەم چرکەیم دەکرد، چۆن بەو شەقامنەدا سەودا سەر دەسوڕامەوە هەر بۆ ئەوەی کات بەپەلە تێپەڕێ. چ مهرەبانیەک دەروونمیدا پۆشی بوو، هەموو شتێک چەند جوان دیار بوو. جیهان، ئێوارانی هاوین، منداڵانی لەسەر شۆستەکە یاریان دەکرد. ئای لە خۆشەویستی چۆن چاو بە شەوارە دەخا، چ توانایەکی سحری هەیە بۆ گۆڕین. بەڵێ جوانی دنیا ئەوەیە تا ڕادی مەرگ پێ بکەنین. چەند چرکێک لە دوای 8 تێپەڕی کە ماریام بینی لێم نزیک دەبێتەوە. لە تاریکیدا بۆم دەگەڕێ، نەمتوانی ڕوخساری ببینم لەبەر ئەوەی کات درەنگ بۆ، بەڵام بە ڕۆشنەکەیدا ناسیمەوە. پێکەوە دانیشتین، تونند قۆڵیم دەگرت، بەردەوام ناوەکەیم دووبارە دەکردەوە. هیچ وشێکی ترم نەهات بەدەما بڵێم، بەڵام ئەو بێدەنگ بۆ. لە پڕ بەتوندی لێم پرسی بۆ چوت بۆ کێڵگەکە، بۆ بەتەنیا جێت هێشتم، بۆ ئەو نامەیەت لە ماڵەوە جێهێشت، بۆ پێت نەوتم کەوا شوت کردووە. وەڵامی نەدایەوە، قۆڵیم گوشی. ئەوفێکی کرد بە نەرمی وتی خوان بابلۆ تۆ ئازارم دەدەی. پێم وت بۆ هیچ ناڵێی، بۆ وەڵام نادەیتەوە. هیچی نەوت، هاوارم کرد بۆچی؟ دوجار وتی بۆ دەبێ هەموو شتێک وەڵامی هەبێ، واست لە باسکردنی من بهێنە،
بە باسی خۆت و کارەکانت و ئارەزوەکانت بکەین لەگەڵ ئەو شتانی جێی بایەخی تۆن. زۆرم بیر لە تابلۆکانت کردوتەوە، هەروەها ئەوەی لا باخچەی سان مارتینیش پێت وتم. دەمەوێت بزانم ئێستا چی دەکەی، بیر لە چی دەکەیتەوە، ئاخۆ هیچ وێنت کێشاوەیان نا. دیسان بە تووڕەیەوە قۆڵم گوشی وتم نا، حەز ناکەم باسی خۆم بکەم، دەمەوێت باسی خۆمان بکەین هەردووکمان. دەبێ بزانم ئاخۆ تۆ منت خۆش دەوێ، لەوە زیاتر هیچی تر نا. زانینی ئەوەی ئەخۆ منت خۆش دەوێ وەڵامی نەدایەوە. لەنێ ئەو بێدەنگی و تاریکیەدا نەمتوانی لە نیگاکانیەوە هەست بۆ بکەم کە لە زەینیدا دەسوڕێتەوە. لە گەرمەی دڵڕەقیمدا دەن کێشقارتم داگیرساند، یەکسەر ڕووی وەرگێڕا تا ڕوخساری بشارێتەوە. بە دەستەکەی ترم گرتم و لە ڕوخساریم ڕوانی. ماریا بە بێدەنگی دەگریا. بە خەفەتەوە وتم کەواتە تۆ منت خۆش ناوێ. کە ڕووناکی دەن کەشخارتەکە خەریک بوو نەدەما، بینیم چۆن بە میهرەبانیەوە تێم دەڕوانێ. کە جارێکی دی تاریکی باڵکێشە هەستم بەدەستی کرد دەیهێنێ بەسەرما. بە نەرمی وتی بێگومان خۆشم دەوێ، بۆچی دەبێ هەندێشت بدرکێنین؟ وەڵامم دایەوە بەڵێ، بەڵام چۆنی خۆشت دەوێم. خۆشەویستی چەندین وێنە هەیە، مرۆڤ دەتوانێت سەگێک یان مناڵێکی خۆش بوێ. من مەبەستم خۆشەویستی ڕاستەقینەیە، تێدەگەی؟ هەستێکی سیر دایگرتم. لە پڕ دەن کێشخارتەی ترم داگیرسان. ئەوەی چاوەڕوانم دەکرد هەروە بوو. ڕووی ماریا زەردەخەنێکی لەسەر بوو. مەبەستم ئەوەیە لەو چرکەیەدا زەردەخەنەی نەکردبوو، بەڵام ڕووی پێش چرکەیە کە یەک لە سەردەی سانیەک دەکا زەردەخەنێکی کردبوو. هەندێک جار ڕوو دەدات لە پڕ ئاور دەدەمەوە، چونکە هەستێکدام دەگرێ کە یەکێک خۆی بۆ ماداوم، کەسیش نادۆزمەوە. لەگەڵ ئەوەشدا هەست دەکەم ئەو تەنیایی دەوری گرتوم هیچ نییە جگە لە شتێکی لە ناکاو. شتێکی تێپەڕ دیار نەماوە پاش ئەوەی لەرزێکی سووکی لە دوای خۆیەوە بەجێهێشتووە. ئەوەی لە ڕوخساریا بینیم شتێک بوو لەو بابەتە. بە تووڕەیەوە وتم زەردەخەنت کردبوو؟ بەسەر سوڕمانەوە پرسی. زەردەخەنم کرد؟ پێم وت بەڵێ، زەردەخەنت کردبوو. من قەدوە بە ئاسانی ناخەڵەتێنرێم، من زۆر لە وردەکاری شتەکان دەکۆڵمەوە. پێی وتم لە چ وردەکاریەک دەکۆڵیتەوە؟ وتم شتێک لەسەر ڕوودما بووەوە پاژماوەی سێبەری زەردەخەنەیەک. دڵڕەقانە وتی ئەوە چیوەم لێ دەکەیت زەردەخەنە بکەم؟ بە ساویلکەیە وتم ساویلکەی من ئەو پرسیارم کە بەڕاستی منت خۆش دەوێ یان وەکو مناڵێک منت خۆش دەوێ نازانم، بەڵام زەردەخەنەت دەکرد، هیچ گومانم لەوە نییە. لە پڕ ماریا هەستا بە سوورسوورمایی لێم پرسی چیتە؟ بەلالوتێکە وەڵامی دایەوە دەڕۆم. لە شوێنی خۆم هەڵبەزیمەوە وتم چۆنی دەڕۆی؟ پێی وتم بەڵێ من دەڕۆم. وتم چۆن دەڕۆی و بۆچی؟ وەڵامی نەدایەوە، بە هەردوو دەستم ڕامۆشاند و دووبارم دەکردەوە بۆ دەڕۆی. وتی دەترسم تۆ شتێم نەگەیت. وەڵامەکەی ڕقی هەستانمە وتم چۆن؟ لەبارەی شتێکەوە پرسیارت لێ دەکەم کە لەلای من مەسەلەی ژیان یا مردنە، لە جێتی ئەوەی وەڵامم بدەیتەوە زەردەخەنە دەتگرێ و هەروەها تووڕەش دەبی، بێگومان ئابەم حاڵەوە ناتوانم تێت بکەم. بە دڵنیایە وتی وەهات بە خەیاڵتا کە من زەردەخەنم دەکرد؟ پێم وت من دڵنیام. وتی کەواتە تۆ هەڵەی، زۆریشم پێ ناخۆشە تەسەوەری وا دەکەی. بیرۆکەکانم پەرش و بڵاو بوون، لە ڕاستیدا زەردەخەنم نەدی، بەڵکو تەرمایی شتێکی لەو بابەتە لەسەر ڕووی بوو. ئەو چرکی ڕووی ئاسایی دەبووە و گرش دەبوو. بە ناچاری وتم ماریا نازانم، بەڵام دڵنیام کە تۆ زەردەخەنت دەکرد. بە زەلەلی و ڕووخاوی بێدەنگ بووم. ئینجا هەستم کرد قۆڵم دەگرێ و بە میهرەبانی و بە دەنگێک کە زۆر لاواز و کەس بوو دەڵێ بەڵام چۆن دەشێ بیر لە شتیوە بکەیتەوە؟ خەریک بووم دەگریام، وەڵامم دایەوە نازانم. دەستی بەسرمدا دەهێنا و دوای چند چرکەیەک بێدەنگی وتی ئاگادارم کردیتەوە لەوەی کە من ئازارت بدەم، ئێستا دەبینی چۆن من لەسەر حەق بووم؟ وەڵامم دایەوە. وتم خەتای من بوو، لەنێو بیرکردنەوەدا نقم بوو، هەروەکو ئەوەی خۆی بتوێنەوتی نا، ڕەنگە خەتای من بوو بێ. بیرم کردەوە کە سەیرە. پرسی چی سەیرە؟ بە پرسیارەکەی واقم وڕما، وامزانی دەتوانێت بیرۆکەکان بخوێنێتەوە. بۆ چەند ڕۆژێ هەر لەو باوەڕەدا بووم تا ئەمڕۆژ دڵنیانیم لەوەی من ئەو گوزارەیەم بە دەنگێکی بیستراوت بێت بێ ئەوەی ئاگام لە خۆم بێ. لە گەرمەی واقوڕماندا وەڵامی پرسیارەکەیم نەدایەوە. دیسانە وتیەوە چی سەیرە؟ وتم تەمەنت. وتی تەمەنم؟ پێم وت بەڵێ تەمەنت چەندە؟ پێی وتم لەو باوەڕەدای چەند بێ؟ وەڵامم دایەوە بەڕاستی ئەمە شتە سەیرەکەیە
کێکەم جار تۆم بینی وا دیار بۆ کچێکی تەمەن 26 ساڵ بی یان نزیکی ئەوە. پێی وتم ئەی ئێستا؟ وتم نانا سەرەتا ڕامە بووم بەڵام شتێکی نەئاشناوەی لێکردم بیر بکەمەوە. پێی وتم وای لێکردی بیر لە چی بکەیتەوە؟ وتم وای لێکردم بیر لە چەندین ساڵێک بکەمەوە هەندێک جار بە تەنیشتەوە هەست دەکەم مناڵێکم. پێی وتم تەمەنت چەندە؟ وتم 38 ساڵ. پێی وتم بەڕاستی لاویت؟ بەسەر سوڕماوی مامەوە نەک لەبەر ئەوەی دڵنیام کە تەمەنم قۆناغی لاوەتی تێپەڕاندووە بەڵکو لەبەر ئەوەی من سەرڕای هەموو شتێ دەبێ بە چەندین ساڵ لەو گەورەتر بم و لەبەر ئەوەشی بە هەر حاڵ ناکرێت تەمەنی لە 26 ساڵ تێپەڕ بێت ڕەنگە درکی بەنهێنی سەرسامیەکەم کردبێ بۆی هەردەی وتەوە تۆ بەڕاستی لاویت؟ لەسەری ڕۆشتم و لێم پرسیەوە ئەی تۆ تەمەنت چەندە؟ بە جدیەتە وەڵامی دایەوە ئەو چ بایخێکی هەیە؟ بە توندی وتم ئەی تۆ بۆ لە تەمەنم دەپرسی؟ وتی بەڕاستی ئەمە گفتوگۆیەکی ناماقۆڵە هیچ نییە جگە لە گێلێتی ئەوەی تووشی سەرسوڕمانم دەکات تۆ گرنگی بەشتی وا دەدەی. پێم وت ئەوە منم بایەخ بەم شتانە دەدەم ئێمەین گفتوگۆیەکی وا دەکەین چۆن دەکرێشتی وا بەڕاستی ڕووبدا. ڕامانێک باڵی بەسەرما کێشا ئەو هۆیم بیر چۆ کە لە پشت یەکەم پرسیارەوە بوو بەرەو ئەم هەڵوێستەی بردین ئەی نەبوو لەباری هۆکاری پرسیاری یەکەمەوە هیچ نەمکۆڵیەوە بەڵام دوای چەند ساعتێک توانیم ئەو کاتی لە ماڵەکەی خۆمدا بووم درک بەمانەی قۆڵی ئەو گفتوگۆیە بکەم کابڕۆکەش زۆر هیچ دیار بوو. بەشی حەڤە لە پەڕەنەوە 6 بۆمەوەی زیاتر لە مانگێک تەقریبەن هەموو ڕۆژێک یەکترمان دەبینی نامەوێ وردەکاریەکانی ئەوەی لەو ماوەیەدا ڕوویدا بیرم کەوێتەوە چ خۆشەکانی و چ ناخۆشەکانی گەلێ شتی خەمهێن ڕوویدا پێم باشترە لە تاریکاییەکانی یادەڕوویدا هەڵیان گرم. ماریا کەوتە سەردانی مەرسەمەکەم دیمەنی دەنکەش خارتەکە 2 یان 3 جار دووبارە بووەوە لەگەڵ هەندێک جیاوازی لە وردەکاریەکاندا خولیای باوەڕێک بەسرمدا سەڵ ببوو کەوە خۆشەویستیەکەی ماریا لە باشترین حاڵەتدا هیچ نەبوو جگە لە خۆشەویستی دایکێک یان خوشکێک و پێم وابوو یەکگرتنی جەستەی زامنی خۆشەویستی ڕاستەقینەیە. هەر لە ئێستاشەوە دەیڵێم ئەو بیرۆکەیە هیچ نەبوو جگە لە یەکێک لە وێناکردنە سەیولکە زۆر و زەوەندەکانم کە مای زەردەخەنەکردنی ماریا بوو بەدزی منەوە و گاڵتەکردنی بوو پێم. یەکگرتنی جەستەی دڵەڕاوکیم زیاتر دەکا لە جیاتی ئەوەی ترسم هێورکاتەوە و هەروەها گومانی نوێی ئازاراوی لەگەڵدا بوو. چەندین فەسڵ لە شەڕ و شۆڕی ئازاراوی و ئەزمموی تاڵ لەو پەیوەندیمدا بە ماریاوە ڕوویدا. قەت ئەو ساتانم بیر ناچێتەوە کە پێکەوە لە مەرسەمەکەندا بەسەرمان دەبێت. هەستەکانیشم لە ئاست ڕەفتارە خۆشەویستیەکەی یەکجار پاک و دەمێکی ژڕقێک بوو کە لە سنوورێکدا ناوەستێ. هەرزوش گومانم کرد ئەو هەڵس و کەوتانەی هەر هەمووی دەستکرد بن. لە چەند چرکەیەکدا وەکو کچێکی زۆر شەرمەندەر دەکەوت و لە پەڕوەک و سۆزانیەک دەهاتە بەرچاوم و ئەیتر ڕێزێکی درێژ لە گومان لە زینمدا ڕیز دەبوو. لەکوێ؟ چۆن؟ کێ؟ کەی؟ لە زۆر بۆنەدا ئەو باوەڕم بۆ لا نەدەنرا کە ماریا دزێوترین گاڵتەجاری پیس نمایش دەکات. منیش هیچ نیم جگە لە مناڵێکی ساویلکە کە بە حکایەتە سانەکان دەیخەڵەتێنێ تانان بخوات و بخەوێت. هەندێک جار شەرمێکی زۆر دای دەگرتم بە پەلەجلەکانم لەبەر دەکردەوە و دەردەپەڕین بۆ سەر شەقامەکە تا هەوای پاک هەڵمژم. گومان و ترسەکانم کاوێش دەکردەوە بەڵام ڕۆژانێکی تر پەرچەکدارەکانیم پۆزەتیف و دەڕ دەبوون. پیاما دەماڵی و دڵڕقانە قۆڵیم دەگرت و بام دەدا. لە چاوانی ورد دەبوومەوە و هەوڵم دەدا بە زۆر خۆشەویستێکی ڕاستەقینی لێوەزامن بکەم بەڵام ئەمە بە تەواوی ئەوە نییە کە دەمەوێت بیڵم. دەشبێت دانی پیانێم کە خۆشم نازانم مەبەستم لەو خۆشەویستی ڕاستەقینە چییە. سیریش لەوەدایە و هەرچەندە ئەو گوزارەیەم زۆر بەکارهێناوە کاتێک کە لێکۆڵینەوەم لەگەڵدا دەکرد بەڵام هەتا ئەمڕۆژ بە قۆڵیمانەی ئەو گوزارەیەمشی نەکردوتەوە. مەبەستم چی بوو لێی؟ مەبەستم خۆشەویستیەک بوو شەهوەتێکی جەستەیی تیابێت ڕەنگە ئەوە میست بێت لە گەرمەی خوتوکانمدا بۆ پەیوەندیکردن بە ماریاوە بە شێوەیەکی قایمتر دڵنیام ئێمە هەندێک جار ئەو پەیوەندیەمان دەستگیر دەبوو بەڵام بە شێوەیەکی فشەڵ و ڕاگوزەر و کاڵ و کرج. تێربوونەکەم هەروەکو ئەو هەستەوە بۆ کاتێ دەمانەوێ چەند چرکێکی لەزەتی خۆشەویستیەک کە بە خەو دیومانە بیگەڕێنینەوە. دەزانم ئێمە لە پڕێکە دەگەیشتینە چەند چرکەیەکی هاوبەشی کردن هەر بەتەنیا پێکەوە بوونمان قورسایی ئەو خەمۆکی سوک دەکرد کە هاوڵی ئەو هەستانەیە و لە ئەنجامی ئەوە دێت کە ئەو جۆرە جوانیە ڕاگوزەرانە لە ئەسڵە توانای گەیشتنی نییە. هەر ئەوەندە بەس بۆ سێرێکی یەکتر بکەین تا تێ بگەین کە ئێمە بیر دەکەینەوە یان باشترە بڵێم کە هەمان هەستمان هەیە بەرامبەر یەکتری. بێگومان ئێمە زۆرمان چێشت بەدەست ئەو چرکانەوە چونکە ئەوەی دوای ئەو چرکانە ڕووی دەدا هەمووی دزێ و گێلانە بوو.
هەر شتێکمان دەکرد وەکو توێژ و قاوە خواردنەوە هەمووی پڕکە سەر بوو جەختیشی لەسەر ئەوە دەکردەوە کە ئەو چرکانی ویساڵ چەند ڕاگوزەرن بەڵام لە هەمووی خراپتر ئەو بوو کە دەبوو هۆی دروستکردنی مەسافەی نوێ و لە یەکتی دوورکەوتنەوە لەبەر ئەوەی من لە گەرمەی هەوڵدانمدا بۆ زیاتر پێکەوە گونجانمان ناچارم دەکرد سێکسم لەگەڵدا بکە ئەمەش بە هیچ نەدەگەیشت جگەلەوەی جەخت لەسەر ئەوە بکاتەوە کە درێژکردنەوەی ئەو چرکانە یان قایمکردنیان بە کردەیەکی مادی مەحاڵە ڕەنگە ماریاش بۆ ئەوەی ئەو پیرۆکە جێگیرە لە مێشکم دەرکات خۆی وا دەردەخست چێژ وەردەگرێت بە شێوەیەکی باوەڕ پێنەکراو ئەمەی دەکرد و بەم جۆرە شتەکان ئاڵۆزتر دەبوون اینجا فەسلی بەپەلا لە بەرکردنەوەی جلەکانم دەهات و ڕاکردنم بۆ سەر شەقامەکە قۆڵگرتنی بە توندی و ئارەزوم بۆ ئەوەی دان بەڕاستی مەسەلە و هەست و سۆزەکانیە بنێ هەموو شتێک زۆر دزێو بوو تا ئەو ڕادەی وای لە ماریا دەکرد هەوڵ بدا لە چێژی جەستەی ڕابکات هەر کاتێ لەو هەست پێکردن نزیک دەبووینەوە دوجار منیش گەیشتمە گومانی ڕەها و هەوڵمدا قەنەعەت بەخۆم بکەم کە ئەو بۆ خۆشەویستیەکەمان نەک هەر بەتەنیا بێسوود بوو بەڵکو زیان بەخشیش بوو ماریا بەو ڕەفتارەی زیاتر گومانی لا دروست دەکردم لەبارەی سروشتی خۆشەویستیەکەیەوە لە خۆم دەپرسی کە ئاخۆ ئەوەی دەیکات شانۆگەرێکی کۆمیدی نییە تا خۆی لە خۆشەویستی جەستی بە دوور بگرێ بە بیانووی ئەوەی زیان بەخشە بەڵام لە ڕاستیدا هەر ڕقی لێتی لەبەر ئەوە چێژوەرگرتنەکەی دەستکرد بوو بە تێبعەتی حاڵ شەڕەکانمان یەک بە دوای یەکدا دەهات و هەموو ئەو هەوڵانەی دەیدا بۆ ئەوەی قەنەعەتم پێ بکات بەبا دەچوو هیچی لێوە دەست نەکەوت جگە لە شێتگیری کردنم بە گومانی نوێی پوچ ئابەم جۆرە فەسلێکی نوێ لە لێکۆڵینەوەی ئاڵۆزتر دەستی پێ دەکرد ئەوەی زیاتر ڕقی هەڵدەستانم لە ئاس ئەوەدا کە بە فێڵم لە قەڵم دەدا تەسلیم بوونم بوو بۆی بەبێ چەک بەبێ ئیرادا هەروەکو مناڵێکی پچکۆلە بە تووڕەیەوە پێم دەوت ئەگەر ڕۆژی لە ڕۆژان گومانم لەوە کرد فێڵم لێ دەکەی دەتکوژم هەروەکو چۆن سەگێک دەکوژم قۆڵم بەبادا و چاوم لە چاوی دەبڕی و بەڵکو بتوانم تێبینی ئاماژەیەک بکەم یان تشکی گومانێک یان نیشانی گەڵتەجاڕیەک بەڵام ئەو بەترسەوە یان بەخەمەوە و بێدەسەڵاتانە سیری دەکردم هەروەکو مناڵێک لەو کاتەدا کە بەرگەکانی لەبەر دەکردەوە بە بێدەنگی ڕۆژێکیان تونند و تیژی مشتومڕمان ئەو سنوورەی بەزاند کە لامان ئاشنا بوو گەیشتە ئەوەی بەڕووی دانەڕاندم ئەی سوزانی ماریا بێدەنگ مایەوە هەروەکو ئەوەی ئیفلیج بێ اینجا بە هێواشی و بێدەنگی چۆپش پەردەکەوە تا جلەکانی لەبەر کاتەوە کەڕام کردە لای ڕق و پەشیمانی تیامدا ململانیان بوو تا داوای لێبوردنی لێ بکەم ڕوخسارم بینی بە فرمێسکتار بوو دەستە پاچە وەستام نەمدەزانی چی بکەم بە میهرەبانی و چاوەکانی ماچ کرد لی پاڕامەوە بمبەخشێ لە بەردەم یاگریام خۆم بە ئاژەڵی دڕندە و ستەمکار و قین لە دڵ وەسف کرد شتەکە بەو جۆرە بەردەوام بوو نیشانەکانی خەمۆکی ڕوویدا پۆشی بوو هەر ئەوەندەی هاتەوە سەرخۆی و بەخۆشیەوە بزەگرتی یەکسەر بۆم ڕوون بووەوە کە بەردەوام نەبوونی زاڵبوونی خەفەت بەسەریدا قەت شتێکی ئاسایی نییە دەیتوانی هێمن بێتەوە و دڵنیە بێتەوە بەڵام دڵخۆش بێت دوای ئەوەی نەڕاندم بەسەریدا و ئەو وشەیەم پێوت ئەمە شتێکی زۆر گوماناویە وام مەزن دەکرد هەر شنێک تەنانەت سۆزانیەکانیش ئەگەر یەکێک بەو وشەیە وەسفی کرد هەست بە سوکایەتی دەکات و ناشی واز و بەزوو دڵی خۆش بێتەوە مەگەر وەسفکردنی بەو سیفەتە شتێک لە ڕاستی تیابێ تقریبان هەموو ڕۆژ فەسلی لەم جۆرە دووبارە دەبەوە هەندێک جاریش هێمنێکی نیسبی بەدوادا دەهات دوای ئەوە دەچوین بۆ پیاسە لە باخچەی فەڕەنسا وەکو دوولای عاشق بەڵام چرکەکانی مهرەبانی بەرەبەرە دەگمەنتر و کورتخایەنتر دەبوو وەکو تشکێکی پچڕ پچڕی خۆر لە ئاسمانێکدا کە گرش دەبێ و هەڕەشەی زریان دەکات گومان و پرسیارەکانم چاوی لە هەموو شت دەبڕی هەروەکو ڕوەکێکی خشۆک کە بەیەکدا دەچێت و درەختەکانی باخچەیەک بەو تان و پۆدڕندەیەی دەخنکێنێ بەشی 18 لاپەڕە 102 بێدەنگی ماریا و شەبێ سەروبەرەکانی هەندێک لە گەشتەکانی بۆ کێڵگەکە و سەرکێشە سۆزارەکانی وای کرد ڕۆژ دوای ڕۆژ لێکۆڵینەوەکانم لەگەڵیدا نەئارامتر و ئاڵۆزتر بێ ڕۆژێکیان لێم پرسی بۆ خۆی بەخات و ئێریبارنی دەناسێنێ لە بری خانمی ئەجەندی زەردەخەنەیەکی کردووتی چەند مناڵی اینجا ئەوە چ باخێکی هەیە لە کاتێکدا لە چاوانی ورد بوومەوە وتم دەبینم گرنگیەکی زۆری تایە دوای ئەوەی زەردەخەنەکەی پەڕیوتی ئەوە نەریتێکە لە نەریتەکانی خەزانەکە وتم کەچی کە یەکەم جار تەلەفۆنم کرد و پرسیاری خات و ئێریبارنیم کرد کارەکەرەکە کەمێ دوودڵ بوو پێش ئەوەی وەڵامم بداتەوە وتی ڕەنگەوە هات بێت بە خەیاڵیە پێم وت ڕەنگە بەڵام بۆ هەڵەکەی بۆ ڕاست نەکردمەوە دیسانەوە ماریا پڕ بەدەمی زەردەخانە گرتی وتی
پێم وتی ئەمە یەکێکە لە نەریتەکانی خێزانەکە، تەنانەت کارەکەرەکەش ئەمە دەزانێت. هەموو کەس بە ماریا ئێریبارنی بانگم دەکەن. پێم وایە ناوهێنانت بە ماریا ئێریبارنی شتێکی ئاساییە، بەڵام ئەوەی ئاسایی نییە کارەکەرەکە تۆزی سەری بسوڕمێ کە بەخات و بانگت بکەن. پێیوتم تێبینی ئەوم نەکرد، ئەو شتە سرت دەسوڕمێنێ، باشە ئەمە شتێکی نائاساییە و ڕەنگە ئەمە سەرسوڕمانی کارەکەرەکە ڕاوە بکات. لە بیرکردنەوەدا نقم بوو، هەروەکو ئەوەی ئەمە یەکەم جار بێت تووشی ئەم گرفتە بێت. لەسەری ڕۆشتم و وتم لەگەڵ ئەوەشدا ئەوەی وتم کارەکەرەکە بۆی ڕاست نەکردمەوە، هەروەکو ئەوەی هۆشی بەخۆی بێتەوە وتی کێ؟ پێم وت کارەکەرەکە، وشەی خاتوونی ڕاست نەکردەوە. پێیوتم خوان بابلۆ، بەڵام ئەمە هیچ بایەخێکی نییە و نازانم دەتەوێت چی بسەلمێنی. پێم وت دەمەوێت ئەو بسەلمێنم کە لەوانەیە ئەمە یەکەم جار نەبوو بێت تۆ بە خاتوون بانگ کرابی، ئەگەر یەکەم جار بواە کارەکەرەکە یەکسەر ڕاستی دەکردەوە. ماریا دەستی بە پێکەنین کرد و بە مهرەبانیەوە دەستێکی لێدام و ڕووی بەخۆشیەوە کرابەوە وتی تۆ بەڕاستی خەیاڵیت. بەردەوام بووم لەسەر جدیەتی خۆم و دەستم پێکردەوە. وتم کە یەکەم جار وەڵامی تەلەفۆنەکەمت دایەوە تۆنی دەنگت سەرەتا دەستکردانە بۆ، هەروەکو ئەوەی لە ئۆفیس بی، هەر ئەوەندەی دەرگاکە داخرا دەستت کردەوە بە قسەکردن بە تۆنێکی ناسک. ئەم جیاوازیە بۆ نیشانەکانی جدیەت دای لە ڕووی و وتی بەڵام دەتەوێت چۆنی قسەت لەگەڵدا بکەم بە ئامادەی خزمەتکارەکەی ئەیخوان بابلۆ. پێم وت بەڵێ ئەمە معقولە، بەڵام وتت کە دەرگاکەدا دەخەم دەزانن ئیترنا بە ئیزعاجم بکەن. بێگومان ناکرێت بەو گوزارەیە مەبەستت من بوو بێ، لەبەر ئەوەی من یەکەم جارم بۆ تەلەفۆنت بۆ بکەم. هەروەها ناکرێت مەبەستیشت هۆنتەر بێ، چونکە کەی بتەوێت دەتوانی لە کێڵگەکە بیبینی. لەلام ئاشکرایە کە دەبێ خەڵکانی تر هەبن قسەت لەگەڵ بکەن یان قسەیان لەگەڵ دەکردی، وانە؟ ماریا بەخەمەوە سەیری کردم و بە تووڕەیەوە وتم باشتر وایە وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە وەک لەوەی ئەو نیگا خەمناکەم تێگری. پێیوتم بەڵام ئەوەی تۆ دەیڵێت ئەی خوان بابلۆ مناڵانەیە، کەسانی دی قسەم لەگەڵ دەکەن، بێگومان کوڕەمامەکانم، هاوڕێیانی خێزانەکە، دایکم، نازانم کەی تریش. پێم وت بەڵام پێم وایە پێویست ناکات ئەو جۆرە تەلەفۆنکردانە بەدزیەوە بێ. بە تووڕەیەوە وتی جێڕی پێداویت بڵێن من خۆم دزیوەتەوە. پێم وت تووڕە مەبە، تۆ خۆت جارێکیان باسی ڕیشاردت ناوێکت کرد، ئەویش نە کوڕی مامتە نە هاوڕێی خێزانەکەیە و دایکیشت نییە. دوای ئەوەی چاری نەما بەناسکێ وتی ڕیشاردی داماو؟ پێم وت داماو بۆ؟ وتی زۆر باش دەزانی کە خۆی کوشتووە، منیش تا ڕادەیەک لەو بەرپرسیارم. ڕیشارد نامەی ترسناکی بۆ دەناردم، بەڵام من نەمتوانی بە هیچ جۆرە یارمەتی بدەم. داماوە ڕیشاردی داماو. وتم دەمەوێ هەندێک لەو نامانەیم نیشان بدەی. پێیوتم بۆچی؟ خۆ پیاوەکە مردووە. وتم ئەوە گرنگ نییە، لەگەڵ ئەوەشدا دەمەوێ بیان بینم. پێیوتم ئاگرم لە هەمووی بەردا و سووتان من. پێم وت دەتوانی هەر لە سەرتاوە بڵیت هەموویت ئاگر تێبەرداوە، بەڵام هەروەکو عادەتی خۆت وتت بۆچی خۆ پیاوەکە مردووە. اینجا بۆچی ئاگر تێبەردا؟ ئەمە ئەگەر بەڕاست وات کرد بێ، جارێکیان دانت بەوە دانا کە هەموو نامەدڵداریەکانت هەڵگرتووە. دەبێ نامەکانی ئەو ڕیشاردە زۆر شەرمهێن بوو بن بۆی ئاوت لێکردوون، وانە؟ وتی لەبەر ئەوە نەم سووتاندن کە شەرمهێنن، بەڵکو لەبەر ئەوەی خەمبارن، تووشی خەمۆکی دەکردم. پێم وت بۆچی تووشی خەمی دەکردی؟ وتی نازانم، ڕیشارد پیاوێکی خەمۆک بوو، زۆر لە تۆ دەچوو. پێم وت خۆشت دەبیست؟ وتی تکایە. پێم وت تکا دەکەی بۆچی؟ پێیوتم بەڵام نا، خوان بابلۆ هەمووشت دەزانی. پێم وت بەڵام بەلامەوە ماقوڵ نییە، عاشقت بووە، نامەی ترسنەکی بۆ دەناردی، وەک پێچاکە بیسووتێنی، خۆی دەکوژێ، لەو باوەڕەشدای بیرۆکەکانم نامەقوڵن، بۆچی؟ پێیوتم لەبەر ئەوەی من لەگەڵ ئەو هەموو شتەشدا نەکەوتمە داوی خۆشەویستی ئەوەوە. پێم وت بۆ نا؟ پێیوتم بەڕاستی نازانم، ڕەنگە لەبەر ئەوە بوو بێ کە لەو جۆرە نییە کە حەزم لێتی. پێم وتت زۆر لە من دەچوو. پێیوتم ئەی خوای گیان، مەبەستم بوو بە شێوەیەک لە تۆ دەچوو، بەڵام نەموت بە تەواوی وەکو تۆ بوو. ئەو مرۆڤێکی بێتوانە بوو، نەی دەتوانی هیچ بکات، ڕۆخێنەر بوو، زیرەکێکی بکوژانە بوو، ئادەمی بوو، شتێک لەوە لەلایەنە نێگەتیڤەکەی کەسێتی تۆ دەچوو. پێم وت باشە، بەڵام تا ئێستا نازانم چ پێویست بوو ئەو نامانە بسووتێنی.
پێیوتم دڵنیەت دەکەمەوە ئەو نامانم بۆی سووتاند لەبەر ئەوەی خەفەتیان دەدامێ. پێم وت بەڵام دەتوانی بیان پارێزی بێ ئەوەی بیان خوێنیتەوە. ئەوە دەسەلمێنێ کە تۆ بەردەوام خوێندووتەتەوە تا دوایی سووتاندوتن. ئەگەر تۆش چەند جارێ خوێندووتەتەوە کەواتە دەبێت شتێکی لە پشتۆ بوو بێ تویان ڕاکێشاوە بۆی. پێیوتم نەموو تۆ ڕای نەکێشاوم. پێم وتت لەو جۆرە نەبوو کە تۆ حەزت پێیەتی. پێیوتم خوای گیان خوای حەزم لە مەرگیش نییە لەگەڵ ئەوەشدا زۆر جار ڕام دەکێشێ. ڕیشارد ڕای دەکێشام هەروەکو مەرگ و عەدەم، بەڵام پێم وایە نابێ مرۆڤ هەروە بە ئاسانی تەسلیمی ئەو هەستانە بێ. ڕەنگە لەبەر ئەوە خۆشم نەویست بێ، لەبەر ئەوەش نامەکانیم سووتاند کە مرد. بڕیارمدا هەر شتێک نوێنەری بەردەوامی و بوونی ئەو بێنەی هەڵم. ماریا لەو پەڕی خەمباریدا بوو. نەمتوانی یەک وشەی تری لێ دەربهێنم لەبارەی ڕیشاردەوە، بەڵام دەبێ ئەوەش بڵێم ئەو پیاوەی دوجار گەیشتمە ئەوەی زۆر شت لەبارەی و بزانم ئەو نەبوو زۆر ئازاری دەدام، بەڵکو ئەو کارکتەرە نادیار و تارماییانە بوون کە قەت ناوی نەدەهێنان. ئەوانەی هەستم پێدەکردن لە تاریکایی ژیاندا بەدزیەوە دەجوڵان. خراپترین سیفاتی ماریام بەو تارمایە نادیارانەوە دەبەستەوە یەک وشەکە لە دەمی دەرچوو لە چرکەیەک لە چرکەکانی سێکسکردندا ئازاری دام و تا ئەمڕۆژ هەر ئازارم دەدا. بەڵام لەنێو ئەو هەموو لێکۆڵینەوە ئاڵۆزانەدا یەک لێکۆڵینەوە هەیە کە تیشکێکی ترسناکی خستە سەر ماریا و خۆشەویستیەکەی. بەشی 19 لاپەڕە 108. لەبەر ئەوەی ماریا شووی بە ئەجەندی کردبوو ئاسایی مرۆڤ بیر بکاتەوە کە بێگومان هەستێکی هەیە بۆ ئەو پیاوە. دەشبێت بڵێم ئەو کێشەی کە دەکرێت ناوی بنین گرفتی ئەجەندی یەکێک بوو لەو خولیانەی بەتوندی دەسەڵاتی بەسەر بیرکردنەوەم داگرتبوو. ئەو مەتەڵانی دەمویست ئاشکرایان بکەم زۆر بوون، بەڵام دوانیان زیاتر بەپەلە بوون. ئایا ڕۆژێ لە ڕۆژان ماریا ئەجەندی خۆشویستووە؟ ئاخۆ ئێستاش خۆشی دەوێ؟ نەدەکرا هیچ یەکێک لەو دوو پرسیارە بەجیا لێویتر وەرگرین، لەبەر ئەوەی ئەو دوو پرسیارە بەستراون بە پرسیاری ترەوە. ئەگەر ئەجەندی خۆش نەدەویست کەواتە کی خۆش دەویست؟ منی خۆش دەویست؟ هۆنتەری خۆش دەویست؟ یەکێک لەو کەسێتی نادیارانی خۆش دەویست کە بە تەلیفۆن قسەی لەگەڵدا دەکردن؟ یان جۆرەها خەڵقندەی خۆش دەویست بە شێوازی جیاواز هەروەکو هەندێک پیاوان دەیکەن. ڕەنگە هیچ کەسێکیشی خۆش نەویست بێ، بە هەر یەکی لە ئێمەشی دەوت ئێمەی کوڕە شەیتانیە بچکۆلەکان تاقە خۆشەویستی ئەوین. ئەوانی تر هەر بەتەنیا تارمایین یان چەند خەڵقندەیەکن پەیوەندی سەرزارەکی و ڕووکەشی هەیە لەگەڵیاندا. ڕۆژێکیان بڕیارمدا پەردە لەسەر گرفتی ئەجەندی لادەم. لێم پرسی بۆ شوت بە ئەنجەندی کرد. وتی خۆشم دەویست. پێم وت کەواتە ئێستا خۆش ناوێ. پێی وتم من نەموو تۆچی تر خۆشم ناوێ. پێم وتت خۆشم دەویست و نەتوت خۆشم دەوێ. بە ناڕازی وتی تۆ هەمیشە یاریکردن بە وشە دەکەیت، هەموو شتێکیش پێچ دەکەیتەوە بە شێوەیە کە بە ئەقڵا ناچێ. وتم لەبەر ئەوەی خۆشم دەویست شوم پێکرد، مەبەستیشم ئەوە نەبوو کە ئێستا خۆشم ناوێ. لە پڕێکە هەروەکو ئەوەی بمەوێت تێکەوێ تاوای لێ بکەم ئەو قسانی لە لێکۆڵینەوەکانی تردا وتوێتی دژەکەی بڵێت. وتم کەواتە خۆشت دەوێ، بێدەنگ بۆ لەوە دەچوو دۆش دامە بێت. لێم پرسی بۆ وەڵام نادەیتەوە. پێی وتم چونکە نابینم هیچ سوودێکی هەبێ. ئەم گفتوگۆیەمان چەند جاری تر بە هەمان شێوە دووبارە کردوتەوە. پێم وت نا وەکو جارەکانی پێشوو نییە. لێم پرسیت ئایا ئێستا ئەجەندیت خۆش دەبێ؟ پێت وتم بەڵێ. وە بزانم لە بیرمە تۆ لە بۆنەیەکی تردا لە بەندەرەکە پێت وتم من یەکەم مرۆڤم کە خۆشت دەوێ. دیسان ماریا پەنای بردەوە بەر بێتەنگی. ئەوەی تووڕەی دەکردم هەر بەتەنیا دژوارەکەی نەبوو، بەڵکو ئەوەی کە دەبوو بە هەزار حاڵ قسێکی لە دەربێنم. بەڵام دیسان کەوتمەوە دواندنی. پێم وت ئەی چۆن وەڵامی ئەمە دەدەیتەوە؟ شەکەت دیار بوو کاتێ وتی مرۆڤ دەتوانێت بە شێوازی جیاواز عاشق ببێت و خۆشەویستی بکە. دەبێت تەسەوەری ئەوە بکەیت کە ناتوانم ئێستا ئەجەندیم خۆش بوێ وەکو چەند ساڵ لەمەوبەر ئەو کاتی زەماوەندمان کرد. پێم وت کەواتە بە چ شێوازێک خۆشت دەوێ؟ پێی وتم بە چ شێوازێک؟ تۆ دەزانی مەبەستم چییە؟ پێم وت من هیچ نازانم. وتی چەندین جار پێم وتویت. پێم وت بەڵێ پێت وتوم، بەڵام قەت ڕوونت نەکردوتەوە. بە خەفەتەوە هاواری کرد. ڕوونی بکەمەوە؟ هەزاران جار وتم گەلێشت هەیە قابلی ڕوونکردنەوە نییە و ئێستا دەتەوێت شتێکی وا زۆر ئاڵۆزت بۆ ڕوون بکەمەوە. هەزار جار پێم وتی ئەجەندی هاوڕێیەکی مەزنە، وەکو برایەک خۆشم دەوێ، ئاگاداری دەکەم سۆزێکی گەورەم بۆی هەیە، زۆر سەرسامم بە دڵەپاکەکەی، لەو باوەڕەدام لە من مەزنترە بە هەموو مانایەکی ئەو وشەیەوە. لە ئاست ئەودا هەست دەکەم من گوناهبار و هیچ و پوچم،
چۆن باوەڕ دەکەی کە خۆشم نەوێ؟ پێم وت ئەوە من نەبووم وتم تۆ خۆشت نەوێ، بەڵکو ئەو تۆ بوویوتت خۆشەویستیت بۆی وەکو ئەو کاتە نییە کە شوت پێکردووە. ڕەنگە وا پێویست بکات لەسرم کا بگەمە ئەو ئەنجامەی ئەو کاتی شوت پێکردووە خۆشت ویستووە وەکو چۆن ئێستا منت خۆش دەوێ. بەبێ قسەی خۆت لەلایەکی ترەوە چەند ڕۆژە لەمەوبەر لە بەندەرەکە پێیوتم من یەکەم مرۆڤم بەڕاستی خۆشت ویستووە. ماریا سەیرێکی کردم کە تەژی بوو لە خەم، بەڵام من درێژم پێداوتم باشە بە ئەو دژواریە بخەینە ئەو لاوە و بگەڕێنەوە لای ئەجەندی. دەڵی تۆ وەکو برایەک خۆشت دەوێ، دەمەوە وەڵام یەک پرسیارم بدەیتەوە. لەگەڵی دەخەوی نیگەیەکی تێگرتم کە خەمێکی گەورەی تیا بۆ چرکەیەک بێدەنگی مایەوە. اینجا بە دەنگێکی لێوانن لێو لە ئازار پرسیاری لەکردم. وتی ئایا وەڵامی ئەم پرسیارە شتێکی پێویستە؟ دڵڕقانە پێم وت بەڵێ بێگومان زۆر پێویستە. پێیوتم دەزانی دواندنم بەم شێوازە زۆر ناشرینە؟ پێم وت مەسەلەکە زۆر ئاسانە، دەتوانی بڵێیت بەڵێ یا نەخێر. پێیوتم وەڵامەکە هەروە ئاسان نییە، دەتوانم وەڵامت بدەمەوە، دەشتوانم وەڵامت نەدەمەوە. بە ساردیەکە وتم باشە ئەوە مانای بەڵێیە. پێیوتم باشە بەڵێ. پێم وت کەواتە تۆ حەزت لێتی. لە چاوانی ورد دەبوومەوە بە نیازی ئەوەی شتێکی ترم بۆ ئاشکرا بێ، لەبەر ئەوە شێوازێکی بەسوودا تا زنجیرەیەک ئەنجامی لە دەربهێنم. بەڕاستی لەو باوەڕەدا نەبووم کە ماریا حەزی لە ئەجێندی بێ، هەرچەندە ماریا میزاجێکی هەبوو وای دەکرد ئەوە ڕێپێدراو بێ، بەڵکو دەمویست ناچاری بکەم مەسەلەی سۆزی برایانە ڕاوە بکە، هەروەکو چاوەڕوانم دەکرد پێش وەڵامدانەوەی دوودڵ بوو. بێگومان زۆر باشبیری لە وشەکان کردبووە کە دوای کەمێک گوتی پێم وتی لەگەڵی دەخەوم، نەموت حەزم لێتی. لە خۆشیە هاوارم کرد. واتە تۆ بێ ئەوەی حەزت لێی بێت لەگەڵی دەخەوی، بەڵام وای لێ دەکەیت باوەڕ بکات کە تۆ حەزت لێتی. ڕوخساری ماریا زیاتر سپی هەڵگەڕا، بە بێدەنگی فرمێسک بەسەر گۆناکانیدا داباری، بەڵام نیگاکانی هیوا بڕاو بوو، هەروەکو پارچە شوشی شکاو. لەسەر خۆ ورتەورتێکی کرد. پێیوتم وام نەوتووە، بێبەزەییانە درێژم پێدا. وتم مەسەلەکە ئاشکرایە، ئەگەر پێت بووتە هەست بە هیچ شتێک ناکەی لەگەڵیدا و حەزت لێ نییە، ئەگەر بدوتە پەیوەندی سێکسی هیچ نییە جگە لە قوربانیدانێک دەیکەی وەکو ڕێزلێنانێک بۆ سۆزی وەکو سەرسامێکی تۆ بە مەزنی ڕۆحی ئەم شتانە ئەوە ئەجێندی قەت ئیتر لەگەڵت نەدەخەوت. بە گوزارەیەکی تر دەڵێم هەر بەتەنیا بەردەوامبوونت لەسەر خەوتن لەگەڵیدا بەڵگەی بۆ ئەوەی تۆ ئەهلی ئەوەی فێڵی لێ بکەی، نەک بەتەنیا ئەوەی پەیوەندی بە سۆستەوە هەیە بەرامبەری، بەڵکو هەستەکانیشت تۆهی ئەوەی لاسەی هەستی لەزت بکەیتەوە زۆر بەباشیش. ماری سەری شۆر کردبوو بە بێدەنگی دەگریا. اینجا هێزی دایە بەرخۆی وتی تۆ ئەو پەڕی دڵڕقیت. وتم با ئەو شتە شکڵیانە بخەینە ئەولاوە، من جەوهۆرم بەلاو گرنگە، مەسەلە جەوهەریەکە ئەوەیە تۆ لێت دەوەشێتەوە مێردەکەت بخەڵەتێنی، بە درێژایی ساڵانێک خەڵەتاندووتە، نەک هەر بەتەنیا ئەوەی پەیوەندی بە سۆستەوە هەیە بەرامبەری، بەڵکو بە هەستەکانیشت خەڵەتاندووتە. هەر کەسێک دەتوانێت بگاتە ئەم ئەنجامە، چی ڕێگرێک لە بەردەم ئەوەدا منیش بخەڵەتێنی. ئێستا تێدەکەی بۆ چەندین جار لە ڕاستی هەستەکانت بەرامبەرم ورد بوومەتەوە، هەمیشە ئەوم لە بیرەکە باوکی دیدمونە چۆن ئۆتێلای وریا کردەوە بۆ قسەی کەوتی ژنێک فێڵ لە باوکی بکات دەتوانێت فێڵ لە پیاوێکی تریش بکات. سەبارەت بە منیش هێز نییە ئەو شتە لە مێشکی من دەربێنێ کە تۆ بەردەوام بە درێژایی چەند ساڵێک فێڵت لە ئەجێندی کردووە. بۆ چەند چرکەیەک هەستم بەوە کرد حەز دەکەم دڵڕقەکەم بگاتە ئەو پەڕی و هەرچەندە دەمزانی ئەوەی دێڵێم بازاڕی و ناشرینە، کەچی وتم تۆ فێڵ لە کوێرێک دەکەی. بەشی 20 لاپەڕە 115. پێش ئەوەی ئەو گوزارەیەش لە دەمم بێتە دەرێ هەستم بە شتێک لە پەشیمانی دەکرد لە قوڵایی ئەو خەڵقەندەیەدا کە ویستی لە ڕێوتنی ئەو شێ و حەزێکی تەژی لە شەڕانگێزی تێز بکە. کەسێکی تر هەیە لەو بێگەرتر و نەرمترە. لەو کاتەدا کە قورسی ئەو گوزارەیە ئیشی خۆی کردبوو، ئەو خەڵقندەیە وریا دەبووە و بە شێوەیەک لە شێوەکان و بە بێدەنگی بوو بەلایەنگری ماریا و بەزەی پێدەهاتەوە پێش ئەوەی ئەو وشە پوچە گێلانەی بوترێ لە ڕاستیدا چیم لە وشانە دەستەکەوت. هەر ئەوەندەی ئەو وشانە لە دوو لێوم هاتنە دەرێ و ئەوی دیکە لە ناخما خۆی مەڵاستاوە بەوە قۆڕماوی گوێبیستی بوو. هەروەکو ئەوەی باوەڕ نەکا من توانێ وتنی وشەی وام هەبێ بەقەد ئەوەی وشەکانم لە دوو لێومەوە دەهاتنە دەرێ ئەو خەڵقندەیە دەسەڵاتی بەسەر ئاگاییم و ئێرادە مازاڵتر دەبوو. خەریک بوو لە کاتی گونجاوی خۆیدا نەهێڵێ بە تەواوی هەمووی بڵێم. هەر ئەوەندەی لە وتنی بوومەوە سرەڕای هەموو شتێک بە تەواوی هەمووی وت تا بە تەواوی جڵەوی کردم و فەرمانی پێکردم لە بەردەم ماریادا بە زەلیلی پۆستم و داوای بەخشینی لێ بکەم و دان بە گێلیتی و بەڕەقیم دابنێم. ئاخ لە دەست ئەم کردبوونە نەفرەتی لە ئاگایمدا هەیە. ئەی چەند بەرپرسە لە زۆر کاری دزێ و کە کردومە
لە کاتێکدا لایەکیان هانم دەدا هەڵوێستی جوان و جوامێرانە وەرگرم لاکەی ترم فێڵ و دۆڕۆی و ساختەم ئاشکرا دەکات لە کاتێکدا لایەک بەرەو ناوزڕاندنی مرۆڤێک ڕاپێچم دەکا لاکەی تر بەزەیی بەو خەڵقندەیە تا دێتەوە ئەو شتانم پێدەڵێ کە من خەڵکی تری پێ تاوانبار دەکەم لە کاتێکدا لایەکیان هانم دەدا هەڵوێستی جوان و جوامێرانە وەرگرم لایەکی ترم فێڵ و دۆڕۆی و ساختەم ئاشکرا دەکا لە کاتێکدا لایەک بەرەو ناوزڕاندنی مرۆڤێک ڕاپێچم دەکا لایەکی تر بەزەیی بەو خەڵقندەیە دادێتەوە ئەو شتانم پێدەڵێ کە من خەڵکی تری پێ تاوانبار دەکەم لە کاتێکدا لایەکیان جوانی جیهانم نیشان دەدا لایەکی تر ئاماژە بە دزێویەکەی دەکات و ئاماژە بە هیچی هەموو هەستێکی بەختەوەری دەکا بە هەر حاڵ تازە کاتی تیمارکردنی برینە دەمکراوەکانی ناخی ماریا بەسەر چۆ ئەو منەکەی ترما کە لە ئەشکەوتێکدا نقم بۆ و پڕە لە پیسی بە بێخۆشبوون و کینە و دڵخۆشیەوە ئەوم بۆ دەسەلمێنێ تازە کار لە کار ترازا ماریا بە بێدەنگی لە پەڕ و پۆکەوت و شەکەتێکی ڕەها داگیری دەکرد نیگاکانیشی چەندە دەمناسی ئەو پردە جوڵاوی لادەدا کە هەندێک جار لە نێوان ڕۆحمانە درێژ دەبەوە دەگۆڕە بۆ نیگایەکی بێبەزەیانی دوو چاو کەپەی بە قوڵایەکانی نابرێ هەرزوو زانیم ئەو پردە بۆ هاتایە لادرا لە گەمەی بێئومێدیە کتوپڕەکەمدا بێت و دڵی تەسلیم بە قورسترین جۆری زەلیلی بووم بۆ نمونە پێیەکانم ماچ دەکرد و هیچم لێ دەست نەکەوت جگە لەو نیگەی بەزەیی پێهاتنەوەیە ئینجا چاوانی نیان بوونەوە وەکو ڕەحمکردنێ بە حاڵم بەزەیی پێهاتنەوە بەزەی و هیچی ترنا لە کاتێکدا کە ماریا مەرسەمەکەی جێدەهێشت سەر لە نوێدووپاتی کردەوە کە بەرامبەر بە من هیچ کینێکی لە دڵدا نییە خۆمدا بە زەویدا ماوەیەک بە ئیرادا خەیاڵ پڵاو چاو لە مۆڵەقەچوو ئینجا لە پڕزانیم کە پێویستە لەسرم زنجیرێک ئیش بکەم بە پەلەڕام کردە دەرێ بۆ سەر شەقامەکە بەڵام ماریا لە چاون بۆ هیچ ئاسەوارێکم نەدۆزیەوە سیارێکم بەکرێ گرت و بەرەو ماڵەکەیان چووم وام بە خەیاڵدا هات ئاڕاستەوخۆ بەرەو ماڵەوە ناچێ لەبەر ئەوە هیوام دەخواست ئەو کەتی دەگات ببینم 1 سەعات زیاتر بێهودە چاوەڕوانم کرد تەلیفۆنم بۆ ماڵەکەیان کرد پێم وترا لە سەعات 4ەوە کە لە ماڵ دەرچووە ئیتر نەگەڕاوەتەوە واتە ئەو کاتەی چوو بۆ مەرسەمەکەی من چەند سەعاتێکی تر چاوەڕوانم کرد اینجا دیسان تەلیفۆنم کردەوە پێم وترا پێش ئەوەی شەودا بێت ناگەڕێتەوە لە تۆ بێهیوایی خۆم چوون بۆ هەموو ئەو شوێنانی پێکەوە دەچوین یا تیایدا یەکترمان دەبینی لە باخچەی لاریکۆلیتا لە شەقامی سینتیناریۆ لە باخچەی فەڕەنسا لە بەندەرە نوێیەکە هیچ ئاسەوارێکم نەدیەوە ئیتر درکم بەوە کرد کە دەچێت بۆ هەر شوێنێک تەنیا ئەو شوێنانە نەبێ کە خۆشترین ئەو چرکانی بیر دەخاتەوە پێکەوە بەسەرمان بردووە بەپەلە چوون بۆ ماڵیان کات زۆر درەنگ بوو وام چاوەڕوان دەکرد گەڕابێتەوە کە جارێکی تر تەلیفۆنم کردەوە هەر بەڕاستی هاتبەوە بەڵام پێم وترا کە لە پێخەفەکەیدایە و ناتوانێ وەڵام باتەوە بە تەنیا ناوی خۆم ئاشکرا کرد شتێک لە نێوانماندا پچڕا بەشی 21 لاپەڕا 108 گەڕامەوە ماڵێ و هەستێک بە تەنیایەکی ڕەها داگیری دەکردم هەستکردنم بەوەی من لەم جیهانەدا تەنهام زۆر جار بە تێکەڵی لەگەڵ فیزی خۆبەشزانیندا دەردەکەوت خەڵک بە سوک تەماشا دەکەم بە پیس و نەشرین و بێدەسەڵات و چاوچنۆک و دڵڕق و نامەردیاندا دەنێم تەنهایم نامترسێنێ بەڵکو وەک ئەو وایە گۆڕەپانی پۆزلێدانم بێ لەو چرکەیەدا وەکو لە چەندین چرکەی تری هاوشێوەدا خۆم بە تەنیا دیتەوە لە ئەنجامی خراپترین سیفەت و نزمترین ڕەفتارەکانمدا لەو چرکانەدا وا هەست دەکەم کە جیهان شایانی هیچ نییە جگە لە ڕیسواکردن بەڵام دەشدانم منیش بەشێکم لەو دنیاە ئای کە خۆفەوتاندن بەسرمدا زاڵ دەبێت تەسلیم بە دەستبازیەکانی خۆکوشتن دەبم خۆم سەرخۆش دەکەم شوێن سۆزانیەکان دەکەوم لە تاقیکردنەوەی نامەردی خۆمدا هەست بە جۆری لە ئارامی دەکەم وەکو سلماندنێکیش کە من چاکتر نیم لەو دڕندە چەپەڵانی چواردەورم لەو شەوەدا لە یەکێک لە مەیخانەکانی گەڕەکی ئالباخۆدا خواردمەوە تا سەرخۆش بووم هەستم کرد لە خراپترین حاڵەتی سەرخۆشیدام کاتێ قێزکردنەوەم لەو ژنەی کە لەگەڵمدا بوو هەروەها لەو دەریاوانەی لە چواردەورم بوون زیادی دەکرد بەپەلە چوومە دەرەوە بە شەقامی میامۆنتیدا ڕۆیشتم بەرەو خوار چووم تا شۆستەکانی بەندەرەکە لەوێدا دانیشتم و گریام پیسی ئەو ئەوەی لە ژێرمەوە بوو بەردەوام فریوی دەدام ئەم ئازارە بۆ خۆکشتن فریودەرە لەبەر ئەوەی بە ئاسانی توانای لە ناوبردنی هەیە لە یەک چرکەدا ئەم جیهانە هیچ و پوچە وەکو زەبەلاحێکی ساختەدا دەڕمێ هەروەکو ئەوەی قایمی هێوربڕەکانی و ڕەقی زرێپۆشەکانی و بەهێزی مسافەحەکانی نەبەزی زیندانەکانی هیچ نەبن جگە لە وەهمێک و قایمتر نەبن لە بەرزایەکانی خەونێکی وەڕسکەر ڕقتر نەبن لە زرێپۆشەکانی و بەهێزتر نەبن لە مسافەحەکانی نەبەزیوتر نەبن لە زیندانیەکانی ژیان لەبەر ڕۆشنایی ئەو تێگەیشتنەدا وەکو کابوسێکی درێژ وایە
ئەگەری ڕزگاربوون هەیە بەو مەرگەی وەکو جۆرێ لە ڕاپەڕین وایە، بەڵام ڕاپەڕین بەسەر چیدا؟ ئەوەی کە هیچ چارێک نییە بە خۆفڕێدانەنێ و عەدەمی ڕاهەی ئەبەدی هەموو پرۆژەکانی خۆکوشتنی پێ هەڵدەوەشاندمەوە. سەرەڕای ئەوە دانگرتنمان بە بووندا بە توندی پەلکێشمان دەکات بەرەو ئەوەی کە دوجار بەرگەی ئەو کەم و کوڕی و خەوشانە بگرین کاتیاماندایە و ئەو ئازارش کە لە ئەنجامی دزێویمانەوە تووشمان دێ پێش ئەوەی بە ئیرادی خۆمان بەسەر ئەو وەهمەدا زەڵبین. هەمیشە وا ڕوودەدا کاتێ دەگەینە لێواری ئەو پێئومێدی پێش خۆکوشتن دوای کەڵەکەبوونی خراپەکان تا ئەو ڕادەی سەر و توانەی بەرگەگرتنمان دەبێ، ئالەو کاتەدا هەر بروسکێکی چاکە چەند کەزیش بێ بەهایەکی بێسنوور پەیدا دەکات و دەبێتە ڕەگەزێکی یەکلاکەرەوە و دەستی پێوە دەگرین، هەروەکو چۆن بێ ئومێدێک دەست بە چڵەپوشێکەوە دەگرێ لە ترسی خلیسکان بەرەو خەرند. کە بڕیارمدا بگەڕێمەوە ماڵێ دەمەبەیان بوو، نازانم چۆن خۆم لە بەردەم ماڵی ئەجێندی دادیتەوە. هەرچەندە بڕیاری گەڕانەوەمدا بوو کە باش ئەوم لە بیرە، سێریش لەوەدایە بیرم نایێت چ ڕووداوێکی لەخۆ گرتبوو. لەسەر شۆستەی بەندەرەکە دانیشت بووم، سێری ئاوە پیسەکەم دەکرد و بیرم دەکردەوە دەبێت ئێستا بنوم. اینجا خۆم دیتەوە لە بەردەم ماڵی ئەجێندیدا بووم، سێری قاتی پێنجەم دەکەم. بۆ سێرم دەکرد بێهودە بوو وا تەسەوڕ بکەم دەمتوانی لەو سەعاتەدا بیبینم. ماوەیەکی درێژ ئاوەوا قمڕما بوو تا بیرۆکەیەک هات بە مێشکمە. ڕۆشتم بۆ قاوەخانەیەک گەڕام، تەلەفۆنم بۆ ماڵەکان کرد و بیرم لەوە نەکردەوە کە دەبێت چی بڵێم تا هەنجت بۆ ئەو بێنمەوە ئالەو سەعاتەدا من چی دەکەم. 5 دقە تێپەڕی و زەنگی تەلیفۆنەکە بەردەوام لی دەدا کە گوێم لە دەنگی ماریا بوو، وەکو ئیفلیج بوو وەستا بووم و یەک وشم بۆ نەوەترا. بەترسەوە تەلیفۆنەکەم داخستەوە، قاوەخانەکەم جێهێشت و بێ ئاکاتە ڕۆیشتم، بەڵام هەرسوو گەڕامەوە بۆ ئەوی سەرنجڕانە کێشم داوای پەرداخێمەیم کرد. اینجا بڕیارمدا بگەڕێمەوە ماڵێ. دوای ماوەیەکی دوور و درێژ خۆم لە مرسەمەکەم دادیتەوە، بە بەرگەکانمەوە خۆمدا بەسەر پێخەفەکەمدا و نووستم. بەشی 22 لاپەڕە 121 کە خەبەرم بۆەوە ئابینم لە ناوڕاستی مەرسەمەکەدا وەستاوم و دەمەوێ هاوار بکەم. لە خۆمە من دەبوو لەگەڵ چەند کەسێکدا بچم بۆ ماڵی بەڕێزێک کە مەوعیدمان هەبوو لەگەڵیا. کە گەیشتم ماڵەکە لە دیوی دەرەوە وەکو هەر ماڵێکی تروا بوو. کە چوومە ژوورەوە هەرزوو بۆم دەرکەوت کەوانیە، بەڵکو لەوانی تر نەدەچوو. خانەخوێیەکە پێیوتم چاوەڕوانم دەکردی. هەستم کرد لە تەنگەشەدام، ویستم ڕابکەم، هەوڵێکی زۆرمدا، بەڵام کار لە کارترازە. هەستم کرد جەستەم بەگوێم ناگات و تەسلیم بووم تا ئەوە ببینم کە ڕوو دەدا، هەروەکو ئەوەی مەسەلەکە پەیوەندی بە منەوە نەبێ. ئەو پیاوە کردمی بە باڵندەیەک بە قەواری مرۆڤێک بە قاچەکانم دەستی پێکرد. دەمبینی چۆن وردە وردە دەبوو بە قاچی کەڵەشێر یان شتێکی لەو بابەتە. ئەنجا بەردەوام بوو لەسەر مەسخکردنی هەموو بەشەکانی جەستەم بەرەو سەرەوە، هەروەکو چۆن ئاو کە بەرز دەبێتەوە تا حوزێک پڕ دەکا. ئەو کاتە تاقا هیوام هاوڕەکانم بۆ کە بەبێ هۆدووە کەوتبوون کە هاتنە ژوورێ ئەوەی ڕوویدات و قاندمی. هیچ تێبینی ئەوان نەکرد کە بووم بە باڵندا، هەروەکو جاران قسەیان لەگەڵدا دەکردم. ئەمەش مانەیوا بوو کە هەروەکو جاران دەمبینن. بیرم لەوە کردەوە کە جادوگەرەکە دەسەڵاتی بەسەر عەقڵیان داگرتووە، وای لێکردوون هەروەکو مرۆڤێکی ئاسایی بمبینن. بڕیارمدا ئەوەی لی کردوم بۆیان بگێڕمەوە، هەرچەندە مەبەستم بوو بەهێمنی سەرنجیان بۆ ئەم دیاردەسێرە ڕاکێشم بە ئەوەی کێشەکە ئاڵۆز نەکەم و جادوگەرەکە نەوڕژێنم کە ڕەنگە پەرچەکداری توندی لێ بکەوێتەوە کە ئەمەوا لە جادوگەرەکە دەکات شتی لەوە خراپتر بکە. بە دەنگی بەرز دەستم کرد بە گێڕانەوەی ئەوەی ڕوویدا، بەڵام تێبینی دووشتی سیرم کرد. ئەو ڕستەی ویستم بێڵێم کە لە دەمم هاتە دەرێ بوو بە قیڕەیەکی گڕی باڵندەیەک، قیڕەیەکی بێ ئومێدانەی سیر، ڕەنگە هەرواش بوو بێ لەبەر ئەوەی ڕەگەزێکی مرۆڤانی تیا بوو. لەوەش خراپتر هاوڕەکانم گویان لەو قڕەیە نەبوو، هەروەکو چۆن پێشتر جەستەمیان نەدی چۆن بۆ بە باڵندێکی گەورە، بەڵکو شتەکە تەواو پێچەوانی ئەوە بوو. لەوە دەچوو دەنگە ئاشناکەم ببیستن کە شتێ ئاشنا دەڵێ. لە هیچ چرکێکیشدا هیچ شتێکیان لێ نەوەشایەوە کە نیشانەی سەرسوڕمان بێ. لە ترسان پەنام بردەبەر بێدەنگی. خانەخوێیەکە سێری دەکردم و چاوانی بە تیشکێکی گاڵتە جارانی شارەوە دەبریسکایەوە. بەهەرحاڵ لە خۆم زیاتر کەس تێبینی نەکرد. ئەو کاتە زانیم کە قەت هیچ کەسێ ناتوانێ و نازانێ کراون بە باڵندا، هەستم بە بزربوونێکی ئەبەدی دەکرد کە ئەو نهێنیە تا گۆڕ لەگەڵمدا دەبێ. بەشی 23 لاپەڕە 123 وەکو وتم کە خەبەرم بۆوە بینیم لە ناوەڕاستی ژوورەکەدا وەستاوم و لە ئارەقی ساردی خۆمە نەقم بووم. سەعات 10 بەیانی بۆ پەلەمەری تەلیفۆنەکەمدا وتیان چوو بۆ کێڵگەکە، واقم وڕما. ماوەیەکی زۆر لەسەر پێخەفەکەم بە باڵکەوتووی مامەوە، لەسەر هیچ شتێک جێگیر نەبووم تا بڕیارمدا نامێکی بۆ بنووسم.
ئێستا ئەو گوزارانم بەتەواوی لەیاد نییە کە لەو نامەیەدا بەکارم هێنابوون چونکە نامەکە زۆر درێژ بوو. تقریبان ئەوەندەم لەیادا کە داوای لێبوردنم لێ کردبوو. وتبووشم کەوا من هیچ نیم جگە لە پاشۆڕەیەک و شایانی خۆشەویستی ئەو نیم و بەڕاستی بەوە محکومم لە گۆشەگیرێکی ڕەهادا بمرم. چەند ڕۆژێکی ترسناک تێپەڕین. هیچ وەڵامێک لەوە بەدەست نەگەیشت. نامی دووەمم بۆ نارد. ئینجا سێم، چوارەم، هەمان قسەم تیا دووبارە دەکردەوە. بەڵام هەموو جار خەمۆکیەکەم لە جارەکەی پێشووی تونتر دەبوو. لە دوایەمین نامەدا بڕیارمدا هەرچی لەو شەوەی دوای جیابوونەوەماندا ڕوویدا بۆی بگەڕمەوە. هیچ ڕووداوێک نەمانە گەڕمەوە. تەنانەت هیچ خوێڕێتیەکیش چەند بچووکیش بوو بێباسم کرد. هەروەها ئەوەشم لەبیر نەچوو کەدان بە هەوڵە خۆکوژیەکەشما بنێم. شەرمم لەوە کرد کە ئەو هەوڵی خۆکوژیەم وەکو چەکێک بەکارهێنا، بەڵام هەر کردم. دەشبێت ئەو باس بکەم لە کاتێکدا وەسفی ڕەفتارە نزمەکانی خۆمم بۆ دەکرد، هەروەها بێئومێدیم لەو تەنیایەمدا و وەستانم لە بەردەم ماڵەکەیدا لە شەقامی بۆ ساداز لەو شەوەدا هەستم بە سۆز و میهرەبانی زۆر کرد دەرهەق بە خۆم. تەنانەت گریام و بەزەییشم بە حاڵی خۆم داهاتەوە. هیوایەکی زۆرم هەبوو ماریا کە نامەکە دەخوێنێتەوە بە هەمان شێوە هەستم پێ بکە. لە ڕوانگەی ئەم هیوایەوە هەستم بە خۆشیێکی گەورە کرد. کاتێ نامەکەم خستە پۆستەی زامن کراوەوە بە شێوەیەکی ئاشکرا گەشتبین بووم. بە پۆستە نامەیەک لە ماریاوە گەیشت کە بە ناسکی سەرڕێژ بوو. هەستم کرد هەندێک لە یەکەم خۆشەویستیمان جارێکی تر دەژێتەوە. ئەگەرچی وەکو جوانی شەفافەکەی هەوڵی نەبوو، بەڵکولانی کەم هەندێک لە سیفەتە جەوهەریەکانی تیا بوو. ئاوا هەروەکو پادشایە. پادشا هەمیشە پادشایە. ئەگەرچی هەندێک لە هەرچی و بەرچی ڕعایەتە نمەک بە حرامە خائینەکانی لە قوڕیشیان نابێ. ماریا دەیویست بچم بۆ کێڵگەکە. وەکو شێت دەستم کرد بە ئامادەکردنی جانتای جلوبەرگەکانم و سندوقی کەلوپەلوێنە کێشان و بەپەلە ڕام کرد بۆ وێستگەکەی کۆنستیتۆسیۆن. بەشی 24 لاپەڕا 125. وێستگەی ئەجەندی وەکو هەرێکێک لە وێستگەکانی شەمەندەفەری گوندەکانە. کۆمەڵێکی بچووک لە لادێی و سەرۆکی وێستگەکە کە دوو قۆڵی بەسەر قۆڵی کراسەکەیدا لە قۆڵ کردووە و عەرەبانەیەک کە ئەسب ڕای دەکێشێ هەندێک قاپە شیریش لەو ناوەدایە. دوو شتڕقیان هەڵسانم. لەلایەک دیار نەبوونی ماریا و لەلایەکی تر هاتنی شۆفێرەکە. هەر ئەوەندەی لە شەمەندەفەرەکەدا پەزیم لێم نزیک بووەوە و پرسی: تۆ بەڕێزکاستیلیت؟ بەهێمنی وەڵامم دایەوە وتم: نا، من بەڕێزکاستیل نیم. کەوتەوە بیرم کە بۆ من سەخت دەبێت لە وێزگەکە چاوەڕوان بکەم تا شەمەندەفەرەکە دەگەڕێتەوە. ڕەنگەنی و ڕۆژێ یا کەمتری پێ بچێ. بە ناچاری بڕیارمدا خۆم بناسێنم. یەکسەر وتم: بەڵێ، من بەڕێزکاستیلم. شۆفێرەکە بەسەر سوڕمانەوە تەماشای کردم. جانتاکەم و سنووقەکەم دایە دەستی و پێکەوە ڕۆشتین تا گەیشتینە شوێنی وەستانی سیارەکان. پیاوەکەوتی: ماریا خانم کەمێ ناساغا. بەلا قرتێەوە لە بەرخۆمە وتم: ناساخی؟ چەند ئەم فێڵانە دەزانم. دیسان بیرۆکەی ئەو بە مشکمە هات بگەڕێمەوە بۆ بۆینس ئایرس. بەڵام دەبێت ئێستا جگە لە مەسلەی چاوەڕوانکردنی شەمەندەفەرەکە شۆفێرەکەش قەنەعات پێ بکەم کە من کاستل نیم، یان هیچ نەبێ قەنەعاتی پێ بکەم کە من هەر چەندە کاستیلم بەڵام شێت نیم. بەپەلە بیرم لە چەندین گریمانە کردەوە کە ڕێی تێ بچێ. گەیشتمە ئەوەی ڕەنگە بە هەموو جۆرێ هەر قورس بێت قەنەعات بە شۆفێرەکە بکەم. بڕیارمدا تەسلیم بم و بەرەو کێڵگەکە بچم. بەڵام ئاخۆ چی ڕوودەدا ئەگەر بگەڕێمەوە؟ ئاسان بوو، دەمزانی چی ڕوودەدا. لەبەر ئەوەی مەسەلەکە هەر دووبارەبوونەوەی چەندین هەڵوێستی تری پێشوو دەبێت. تووڕێی بەسرمدا زاڵ دەبێت و زیاد دەکا. لەبەر ئەوەی ناتوانم داخی خۆم بە ماریا بڕێژم. زۆر ئازار دەچێژم لەبەر دووری ئەو. ناتوانم کار بکەم. هەموو ئەمەش هەر بۆ ئەوەی پەنگ بە ماریا بدەم. دەڵێم ڕەنگە ئەم کارم پەنگ پێدان بێ. لەبەر ئەوەی قەت نەمتوانی و ئەوە بسەلمێنم کە ئەو شێوازی تۆڵەسەندنەوەیە دەبێتەوەی پەنگ پێدانی ماریا. هۆنتەر تا ڕادەیەک لە ئەجەندی دەچێ. وابزانم پێشتر وتبووم ئامۆزای یەکترن. باڵای بەرزە، پێستی ئەسمەرە، جەستەی لاوازە، نیگەکانی خەواڵوە. لە دڵی خۆم داوتم: ئەم کابرایە دووڕوو ناپیاوە. ئەم بیرە خۆشیدا بەدرونم، یان هیچ نەبێ لەو چرکەیەدا باوەڕم وا بوو. بە موجامەلەیەک پێشوازی لێکردم. بێزم هاتەوە. بە ژنێکی لەڕی ناساندم بە دارجگەرەیەکی یەکجار درێژ جگەرەی دەکێشا. زمانێکی پارسیانەی هەبوو. ناوی میمی ئەجەندی بوو. ژنێکی شەڕانگێز بوو. نزیکبین بوو. بەڵام ئەی شەیتان بەنەعلەت بێ. کوا ماریا؟ ئەخۆ هەر بەڕاستی ناساغا؟ خەریک بوو لە تاو پەرۆشیم ئەوانەی دەوروبەرم بیرچێتەوە. بەڵام هەر ئەوەندەی وەزعەکەی خۆم بیرکەوتەوە لە پڕ ئاوڕمدایە و بەلای هۆنتەردا تا دیقەت لە جوڵەکانی بدەم. ئەمەش ڕێگەی کە باشترین ئەنجام دەدات بەدەستەوە لەگەڵ کەسانێکی لەم جۆرەدا. هۆنتەر بە دوو چاوی گاڵتە جارانەوە تێمی دەڕوانی.
هەرزوو ویستی بیشارێتەوە وتی ماریا ناساغە و لە جێگەدا کەوتووە، بەڵام لەو باوەڕەدام هەر ئێستا دێتە خوارێ. نەفرەتم لە خۆم کرد لەبەر ئەوەی خەیاڵم ڕۆیشت، دەبوو لەگەڵ ئەم جۆرە کەسانەدا بەردەوام سەڵ بکەم. سوور بووم لەسەر ئەوەی جۆری بیرکردنەوە و سوعبەت و پەرچەرکدار و هەستەکانیان لەسەر بکەم بە ماڵ. هەموو ئەمە سوودێکی گەورەی پێدەگەیاندم لەو پەیوەندیەمدا بە ماریاوە. خۆم ئامادە کرد گوێ بگرم و ببینم، ویستم لە باشترین دۆخمدا ئەمە بکەم. دیسان بیرم کردەوە لە ڕوخساری گشتی دووڕۆیی هۆنتەر و ئەو شنە لەڕا وا دەکات دڵم ئاو بخواتەوە. لەگەڵ ئەوەشدا هەستم بە خەمۆکی دەکرد. ژنە چاو کزەکە تەماشایەکی کردم و چاوی کەس کرد، هەروەکو ئەوەی کێژەڵوکەیەک ڕوبەڕووی ببێتەوە. بێگومان هۆکارەکەی ئەوە بۆ عینەکەکەی لە چاودا نەبوو، چونکە بە عینەکەکەیەوە ناشرینتر دەبوو. ئەمەش دووڕووی و ڕووقایمیەکی زیاتری دابوو بە ئەدگارەکانی. ژنەکە وتی ئاوا کەواتە تۆ هونەرمەندی. هەرچەندە دڵنیا بووم لەوەی کا کچە و شووی نەکردووە، بەڕقەوتم بەڵێ خانم. هۆنتەر هاتە ناوە وتی کاستیل هونەرمەندێکی مەزنە. اینجا لە پێناو ستایشکردنمدا زنجیرەیەک گێلێتی تریوت. ئەو شتە پوچانەی دووبارە کردەوە کە ڕەخنەگران لەبارەی منەوە دایاننووسی هەر جارێکە پێشانگایەکم دەکردەوە، هەروەکو هونەرمەندێکی تند و تۆڵ و ئالەم شتانە. نکۆڵی لەوە ناکەم کە هاتە سەر ئەو باسە شتێک لە ڕۆحی گاڵتە و گەپی ئاشکرا کرد. بینیم میمی جارێکی تر بە چاوە قیچەکانی لێم ورد دەبێتەوە. شڵەژان وام دەزانی شتێکم لێ دەکا، هەرچەندە باش نەمدەناسی، هەروەکو ئەوەی تاقیم بکاتەوە. لی پرسییم چ وێنە کێشێکت بەدڵە؟ نا ئێستا بیرم کەوتەوە. دوای ئەوەی هاتی نەخوارێ ئەو پرسیاری لێکردم. هەر ئەوەندەی هۆنتەر پێشکەشی ئەو ژنەی کردم کە لە باخچەکە دانیشتە بوو، نزیکی مێسێکی شتومەکی چای خواردنەوەی لەسەر بوو، بردمی بۆ ژوورەوە. بەرەو ئەو ژوورەی بۆیان تەرخان کردبووم. لە کاتی سەرکەوتنیشماندا ماڵەکە دووقات بوو. بۆی ڕوون دەکردمەوە کە خانووەکە جگە لە هەندێک چاککردن هەموو شتێکی وەکو خۆیەتی، وەکو ئەو کاتی لەسەر دار و پەردووی خانوویەکی کۆن باپیری دروستی کردووە لە کێڵگەکەی باوکیدا. منیش لە خۆم دەپرسی من حەقم بەسەر هەموو ئەمەوە چییە؟ لەوە دەچوو کابرا حەز بکات خۆی خاکی و بێپێچ و پەنان دەربخا، بەڵام من مەبەستەکەیم نەدەزانی. لە کاتێکدا باسی سەعاتێکی خۆری دەکرد یان باسی شتێک کا پەیوەندی بە خۆرەوە هەبوو، من ئاگام لێی نەمابوو. بیرم لەوە دەکردەوە کە دەشێ ماریا لە یەکێک لەم ژوورانەی سەرەوەدا بێ. ڕەنگە هۆنتەر چاوی لە نیگا پشکنەرەکانم بوو بێ، بۆیە وتی لێرەدا چەندین ژووری خەوتنی لێیە، ماڵەکە فراوانە، تەرزی بیناکە جوانە. بیرم کەوتەوە هۆنتەر ئەندازیارە، دیارە دەزانێ خانووی ناخۆش چییە. بەردەوام بوو لەسەر قسەکردنەکەی و ئاماژەی بۆ ژوورێک کرد لە ناوەڕاستی لە بەردەم پلیکانەکاندا. وتی ئەمە ژووری نووسنە کۆنەکەی باپیرمە، ئێستا من بەکاری دێنم. اینجا دەرگای ژوورێکی نووسنی تری کردەوە وتی ئەمە ژوورەکەی تۆیە. بەتەنیا لە ژوورەکەدا جێهێشتم و وتی لە باخچەکە چاوەڕوانت دەکەم بۆ چاخواردنەوە. کە بەتەنیا مامەوە دڵم کەوتە پەلەپەل. بیرم لەوە کردەوە کە ماریا دەبێت لە یەکێک لەم ژوورانەدا بێ، ڕەنگە لە ژوورەکەی تەنیشتم بێ. کاتی لە ناوەڕاستی ژوورەکەدا وەستا بووم و نەمدەزانی چی بکەم، بیرێک هات بە مێشکمە. لەو دیوارە نزیک بوومەوە کە هیچ ژوورەکەی تریش بوو، ئەوەیان ناکە لەگەڵ ژوورەکەی هۆنتەردایە. بە مشت بە هێواشی پیامەماڵی چاوەڕوانی وەڵامم کرد، کەس وەڵامی نەدایەوە. چوومە دەرێ بۆ ڕاڕەوەکە تا دڵنیا بم کە کەسی لێ نییە. لە کاتێکدا هەستم بە شڵەژانێکی زۆر دەکرد، لە دەرگای ژوورەکەی تەنیشتم نزیک بوومەوە. دەستم بەرز کردەوە لێی بدەم، بەڵام نەموێرە. بە پەلە گەڕامەوە بۆ ژوورەکەم. اینجا بڕیارمدا بڕۆمە خوارێ بۆ باخچەکە. بە تەواوی بیرم پەرت و بڵاو بوو. بەشی 25 لاپەڕە 131. لە دەوری مێزەکە دانیشت بووین کە ژنە لە ڕەکەلی پرسییم چ ڕەسامێکت بەدڵە. گێلانە چەند ناوێکم وت، وەکو ڤانکۆخ و ئەلگریکۆ بەبێزەوە تەماشایەکی کردم و هەروەکو ئەوەی خۆی بتوێنێوتی ئەها بەو گەورە مەزنانە سەرسام نیم. ئینجا ڕووی کردە هۆنتەر و وتی بەڕاشکەوی دێڵێم ئەو نمونانە لە بابەتی میکل ئەنجیل و ئەلگریکۆ وەڕسم دەکەن. نەفرەت لە تراژیدیا و مەزنی چەند شەڕانگێزن. لەو باوەڕدانیت کە شتێک لە بێ ئەدەبیانتیا بێ؟ لەو باوەڕدام کە دەبێ هونەرمەند هەردەم سنووری سەرنجڕاکێشان نەبەزێنێ، زیادەڕۆیی لە تراژیدیا و ڕەسەناتیدا ڕقم دادێنێ. ئەگەر نووسەر ئەفرێنەرێکی ڕەسەن بێ، ئەمە بە شێوەیەک لە شێوەکان مانەی وایە بێدەسەڵاتی ئەوانی تر ئاشکرا دەکا. پێم وایە ئەمەش گوزارە لە سەلیقەیەکی زۆر گوماناوی دەکا. وابزانم ئەگەر من وێنم بکردایە یان بم نووسایە قەت بەرهەمێکی سەرنجڕاکێشی وەم پێشکەش نەدەکرد کە سەرنج ڕابکێشێ. هۆنتەر بە نیاسپیسیەوە وتی بێگومان وایە. اینجا لەسەری ڕۆشت و وتی
بۆ نمونە دڵنیام لەوەی نووسینی ڕۆمانێکی وەکو برایانی کارامازۆڤت بەدڵ نییە. میمی بە فەڕەنسی قیژانی لە کاتێکدا لە ئاسمانیشی دەڕوانی وتی ئەی هاوار، ئەنجە دەستی کرد بە ڕاوەکردنی ڕایەکەی و وشەی فەڕەنسیشی دەئاخنیە نێو قسەکانیەوە. وتی پێدەچێ ئەوانە لە ڕووی وشیاریەوە تازە پیاکەوتوو بن، لەوانە ئەو کاهینە چی ناوی چییە؟ زوزیم. هۆنتەر وتی میمی بۆ ناڵی سۆسیمۆ وەکو کە بە ئیسپانی ئێڵێن، ئەگەریش سووری لەسەر ئەوەی بە ڕووسی بیڵێیت ئەوە شتێکی ترە. میمی وتی ئەو دیسان دەست کردەوە بە کرێتیەکانت لەبارەی ڕزمانەوە، بێگومان دەزانی کە ناوە ڕووسیەکان دەکرێت بە شێوەی جیاواز بوترێ، وەکو ئەو ئەکتەرەی لە یەکێک لە شانۆگەریەکاندا دەیوت تۆلستۆی یا تۆلستووە، هەردوو ڕۆکەی دەبێ بەڵکو دەبێت وابێ. هۆنتەر وتی کەواتە لەبەر ئەوەی نیشانی شەددە دەخەنە سەر یا ئەکە بۆ ناوی تۆلستۆی، وەکو لە وەرگێڕانێکدا تێبینیم کرد کە تازە لە خوێندنەوەی بوومەتەوە کە ڕاستەوخۆ لە رووسیە وەرگێڕاوە بەپێی قسەی خانی بڵاوکردنەوەکە. میمی بەخۆشیەوە هاواری کرد ئەو شتانە شەیدام دەکەن. جارێکیان وەرگێڕانێکی فەڕەنسی تشیکۆفم خوێندەوە، بۆ نمونە وشەیەکت تیا دەبینی وەکو ئیدشۆتیشینک یان شتێک لەو بابەتە. لا تەنیشتیشەوە ئاماژەیەک هەیە بۆ خوارەوەی لاپەڕەکە مانای وشەکە دەدۆزیەوە، بۆ نمونە با بڵین وشەی جوانی، ئەو بۆچی بە ڕووسیش هەمان شێواز بەکار نەهێنن لەگەڵ وشەگەلێکی وەکو سرەڕای ئەوەی یان پێش. بەڕاشکاوانە پێت دەڵێم کاری ئەو وەرگێڕانە شەیدام دەکەن، بە تایبەتی کە شتەکە پەیوەندی بە ڕۆمانێکی ڕووسیەوە هەبێ. تەحملی خوێندنەوەی ڕۆمانێکی ڕووسی دەکەی؟ میمی لەپڕ ئەو پرسیاری لێکردم، بەڵام چاوەڕوانی وەڵامێکی نەکرد، بەڵکو بە تەنیا ڕۆشت و دیسان تەماشای هۆنتەری کرد. وتی تەسەوور دەکەی من قەت نەمتوانیوە ڕۆمانێکی ڕووسی تا کۆتاییەکەی بخوێنمەوە، لەبەر ئەوەی زۆر ماندووکەرە، هەزارها کاراکتەری تایە، لە کۆتاییشدا ئەوەت بۆ ئاشکرا دەبێ کە هەمویان هەر 4-5 کەسن کە دەست بە کارکتەرێک دەکات ناوی ئەلێکسەندەرە، دوایی دەبینی ناوی ساتشایە و ئینجا ساتشنکا و هەرزوو ناوەکە گەورە دەبێ و دەبێتە ئەلێکساندەر درۆڤیچ یۆنین کە خەریکی سەردەرەکەی لە ڕۆمانەکە دەست دەکەنەوە بەسەر لێ شێواندنت. ئەمە مەسەلەیەکە کۆتایی نییە، هەر کارکتەرێک وەکو خێزانێک وایە، نەڵێ ئەمە ماندووکەر نییە، تەنانەت بۆ تۆ ژوایە. هۆنتەر وتی میمی جارێکی تر بۆ دووپات دەکەمەوە، پێویست ناکان ناوە ڕووسیەکان بە فەڕەنسی بڵیت، بۆ ناڵێت چیخۆف لە جاتی تیشیکۆف، ئەمە لە ئەسڵەکەی و نزیکترە، جگەلەوەی وشەکە بە فەڕەنسی زۆر ناشرینە. میمی بە پاڕانەوە وتی لویسی تۆ تکایە بێزارکەر مەبە، کەی فێر دەبیت زانیاریەکانت بشاریتەوە، تۆ ڕەزا قورس و ماندووکەریشی. ئینجا ڕووی کردە من تا لێم بپرسێ پێدوان نییە مەسەلەکە وایە؟ بێ ئەوەی ئاگام لە خۆم بێت وتم بەڵێ. هۆنتەر بەگاڵ تەپێکردنەوە سیرێکی کردم، تا ڕادێکی ترسناک خەمدای گرتبوو کە چی دەژوترێ من بێ ئارامم، تا ئەمڕۆژ سرم لەوە سوورماوە چۆن وا بەوریایەکی زۆرەوە گوێم لەو هەموو گێلێتیانە گرتبوو، چۆن وا بە سادەییش لە بیرمە. سیریش لەوەدایە کاتێکە گوێم گرتبوو هەوڵم دەدا بەوە دڵخۆشی خۆم بدەمەوە کە ئەو کەسانە هیچ و پوچ و سەتحین، ئەمانە ناتوانن لە دەرونی ماریادا هیچ شتێ بۆ ڕوژێنن جگەلەوەی وای لێ بکەن هەست بە تەنیایی بکات. عشرەتێکی ئالەو جۆرە قەت لەو ئاستەدانین ببنە ڕکابەر. لەگەڵ ئەوەشدا بەختەوەریم چنگ نەکەوت، خەم لە ناخمەوە هەڵدەقڵا و هەستم بە خەم و دڵڕاوکێ دەکرد. نەمزانی هۆکاری ئەو خەمە چییە، سەرڕای ئەو هەموو هەوڵ و کۆشتێک کردم، لەبەر ئەوە وازم لێ هێنا تا ئەو کاتەی تەنیا دەبم لی بگۆڵمەوە. هەروەها بیرم لەوە کردەوە کە ڕەنگە خەمەکەم بەهۆی دیارنەبوونی ماریاوە بێ، بەڵام تێبینی ئەوم کرد کە دیارنەبوونی زیاتر لەوەی خەمبارم بکات دەیڕوژانم. نا، هۆکارەکە ئەوە نەبوو، هەردووکیان باسی ڕۆمانی پۆلیسیان دەکرد. لە پڕگوێم لە ژنەکە بوو پرسیاری لە هۆنتەر دەکرد کە ئاخۆ دوا ڕۆمانی زنجیرەی ئەڵقەی حوتەمی خوێندۆتەوە. هۆنتەر وەڵامی دایەوە بۆچی بێخوێنمەوە؟ ڕۆمانە پۆلیسیەکان هەمویان لێک دەچن، لە ساڵێکدا خوێندنەوەی یەک ڕۆمان بەسە، بەڵام خوێندنەوەی ڕۆمانێک هەموو هەفتەیەک لەو باوەڕەدام مانای خەیاڵێکی سنوورداری خوێنەرە. میمی پەست بوو، مەبەستم ئەوەیە خۆی وانیشاندا پەست بووە، وتی واز لەم قسە قۆڕانە بێنە، چونکە ئەوانە تاقە ڕۆمانن کە لەمڕۆدا بخوێنرێنەوە. بەڵکو بەڕاشکاوی پێت دەڵێم ئەوانە شەیدام دەکەن، لەبەر ئەوەی هەمویان زۆر ئاڵۆزن، پیاوە پشکنەرەکانیش سەرسوڕهێن و هەموو شتێک دەزانن، هەر لە هونەری سەردەمی مێنخ و زانستی مۆڕاڵ لە ڕێی دەستخەتەوە. تیۆری ئەنشتاین و باسکال و یاری بیسبۆڵ و جیۆلۆجی و ئەستێرەناسی و ئابووری و سیاسەت و تەنانەت ئاماری بەخێوکردنی کەروێشک لە هیندستان. اینجا ئەوانە پیاوانێکن بە جوانی لە هەڵەکردن پارێزراون، وانە؟
پرسیارەکەی کرد و دیسانەوە ڕووی دەمی کردەوە من شتەکە کتوپڕ بوو نەمزانی چی بڵم هەر بۆی بۆ مجاملەوتم بەڵێ وایە دیسانەوە هۆنتەر بە قێزێکە و لێ مەڕوانی بەڵام میمی بە توندی لێ ڕوانی وتی بە جۆرجی دەڵێم تۆ تەحەمولی ڕۆمانی پۆلیسی ناکەی هۆنتەر وەڵامی دایەوە من نەم و تۆ تەحەمولی ناکەم وتم هەمویان بەلامەوە لە یەک دەچن میمی وتی بە هەر حاڵ بە جۆرجی دەڵێم بۆ خۆشبەختی خەڵکی هەمویان وەکو تۆ خۆیان نانوێنن بۆ نمونە بەڕێز کاستیل حەزی لە ڕۆمانی پۆلیسیە وانە بە ترسەوە لێم پرسی من وتی بێگومان چاوەڕوانی وەڵامەکەمی نەکرد دیسان تەماشای هۆنتەری کرد و وتی ئەگەر خەڵکی هەمویان وەکو تۆ بلیمەت بوونایە ژیان مەحاڵ دەبوو بێگومان دەبێت لەبارەی چیرۆکی پۆلیسیەوە تیۆرێکی تەواوت هەبێ هۆنتەر زەردەخە نەگرتی وتی ڕاستە میمی ڕووی دەمی کردە من هەروەکو ئەوەی بمکات بە شایەت و دڵڕقانەوتی پێم نەوتی نا من ئەم پیاوە باش دەناسم اینجا ڕووی کردە هۆنتەر وتی دەیبێنە با بزانین ئاخۆ بەڕاستی خولەی خۆ دەرخستنت هەیە بێگومان بە پەرۆشی بۆڕاوەکردنی تیۆرەکەت هەرواش بۆ هۆنتەر چاوەڕێی نەکرد کەس لی بپارێتەوە بەڵکو دەستی کرد بەڕاوەکردن وتی تیۆرەکەم بەم جۆرەیە ڕۆمانی پۆلیسی لە سەدەی 20دا ئەوە دەگەیەنێت کە ڕۆمانی سوارچاکی سەدەی سێرڤانتس دەگەیانێ لەو باوەڕەشدام دەکرێت لەم سەردەمەشدا کارێکی لە شێوەی دۆنکی خۆتە بەرەهەم بهێنرێ لە قاڵبی ڕۆمانێکی پۆلیسی ڕەخنە ئامێزی گاڵتەجاڕیدا بهێنە بەرچاوی خۆتان پیاوێک ژیانی لە خوێندنەوەی ڕۆمانی پۆلیسیدا بەسەر بردبێت و شێتیەکەی گەشت بێت دەڕاتی ئەوەی باوەڕ بۆ بکات ژیان بە جۆرێک دەگوزەرێ هەروەکو ئەوەی ناو ڕۆمانی نیکۆلاس بلاک یا ئیلری کوینە بهێنە بەرچاوی خۆتان ئەو داماوە خۆی بەردا بۆ ئاشکراکردنی تاوان ڕفتاری ڕۆژانەشی وەکو ڕفتاری پشکنەرەکانی ئەو ڕۆمانانە بێ لەو باوەڕدام دەکرێت کارێکی خۆش و تراژیدی و ڕەمزی و هەجوو ئامێزی جوان بەرهەم بهێنرێ میمی بەگاڵتە پێکردنەوە پرسی جا بۆ واناکەی هۆنتەر وەڵامی دایەوە لەبەر دووهۆ یەکەم من سێرڤانتز نیم و دووەمیش من زۆر تەممەڵم میمی وتی پێم وایە هۆکاری یەکەم بەسە بۆ بەدبەختی ڕۆیدەمی کردە من و بەجگەرە کێشە درێژەکەی ئاماژی بۆ هۆنتەر کردووتی ئەو پیاوە هێرش دەکاتە سەر ڕۆمانی پۆلیسی لەبەر ئەوەی لەوە بێدەسەڵاتترە یەک ڕۆمانیش بنووسێ با ڕۆمانەکە وەڕسکەرترین ڕۆمانیش بێ لە جیهاندا هۆنتەر دوای ئەوەی داوای جگەرێکی لە کچە مامەکەی کردووەتی کەی وەز لەم شتە گەورکردانە دەهێنی یەکەم من هێرشم نەکردوتە سەر ڕۆمانی پۆلیسی بەڵکو زۆر بە سادەی وتم دەکرێت کارێکی لە جۆری دۆنکی خۆتەی سەردەمەکەمان بەرهەم بهێنرێ دووەم تۆ زۆر هەڵی ئەگەر لەو باوەڕەتدا بیت من لەو بوارەدا بەڕەهایی بێدەسەڵات بم بیرۆکەیەکی جوان هات بە خیاڵمدا بۆ ڕۆمانێکی پۆلیسی دەستدەدا میمی بە فەڕەنسی وتی دەبەسە سوعبەتکردن هۆنتەریش درێژەی پێداوتی بەڵێ پێت دەڵم بەڵێ بهێنە بەرچاوی خۆت پیاوێک دایکێک و ژنێک و کوڕێکی هەبێ شەوێک دایکەکە بە شەوێکی تەمەمژاوی دەکوژرێ پشکنینەکانی پۆلیس ناگاتە هیچ ئەنجامێک پاشماوەیەک ژنەکەش دەکوژرێ پشکنینەکان دیسان ناگەنە هیچ ئەنجامێک دوجار کوڕەکەش دەکوژرێ پیاوەکە شێت دەبێ چونکە هەمویانی خۆش دەوێ باوکەکە لە تاو بێ ئومێدی خۆی بڕیار دەدا خۆی لێکۆڵینەوە لەو تاوانە بکە بە شێوازە عاتەتیەکان ڕێنماییکردن و کەمکردنەوە و شیکردنەوە و لێکدانەوە و هەتا دوایی کابلیمەتەکانی ڕۆمانی پۆلیسی پەنای دەبەنە بەر و دەگاتە ئەو ئەنجامەی کە دەبێت بکوشەکە تاوانی چوارەم لا ڕۆژ و سات و شوێنێکی تایبەتدا ئەنجام بدا دەشگاتە ئەوەی کە بکوشەکە دەبێت ئەم جارە ئەم باوکەکە بکۆشێ لا ڕۆژی تایبەت و ساتی دیاریکراودا پیاوەکە دەچێت بۆ ئەو شوێنەی کە دەبێت تاوانی چوارەمی تێدا ئەنجام بدرێ باوکەکە چاوەڕوانی بکوشەکە دەکا بەڵام بێهودە دەبێت پیاوەکە واتە باوکەکە بەسەر بەڵگەکاندا دەچێتەوە دەشێت لە دەست نیشانکردنی شوێنەکە بە هەڵەدا چوبێ نا شوێنەکە ڕاستە دەشێت لە دیاریکردنی سەعاتەکەدا هەڵی کردبێ نا دەستنیشانکردنی سەعاتەکەش ڕاستە ئەنجامەکە ترسناکە دەشێت بکوژەکە هەر لەو چرکەیەدا لەو شوێنەدا بێ بە گوزارێکی تر بکوشەکە هەر پیاوەکە واتە باوکەکەیە کا لە حاڵەتێکی بە ئاگاییدا تاوانەکانی تریشی ئەنجام داوە پشکنەرەکە و بکوشەکە هەردووکیان هەمان کەسن میمی وتی حکایەتێکی زۆر ڕەسەنە لەگەڵ چێژی منیشدا دەگونجێ بەڵام چۆنی کۆتایی دێ نەدوت دەبێت تاوانی چوارەمیش ئەنجام بدرێ هۆنتەر بە ساردیەوتی ئەنجامەکە زۆر ئاشکرایە پیاوەکە خۆی دەکوژێ و گومانەکەش هەر دەمێنێتەوە ئایا پیاوەکە لە تاو چەپاندنی ویژدانی خۆی کوشتووە یان منە بکوژەکە منە پشکنەرەکە لەناو دەبا
هەروەکو لە تاوانێکی ترۆدا بەدڵت نییە؟ میمی وتی خۆش دیارە، بەڵام هەر ئاوا بیگەڕیتەوە شتێکە و وەکو ڕۆمانیش بینوسی شتێکی ترە. هۆنتر بەهێمنی وەڵامی دایەوە. ڕاستە. دوایی ژنەکە دەستی کرد بە قسەکردن لەبارەی ژنێکی ئەستێرە ناسەوە کە لە شاری ماردل بلاتە ناسیوێتی و هەروەها لەبارەی دەستگرتنەوەیەک. اینجا هۆنتر نوکتێکی کرد. میمی پەست بوو وتی دەبینی مەسەلەکە لایەنێکی جدیتیایە. مێردەکە مامۆستایە لە کۆلێژی ئەندازیاری. مشتومڕێک لە نێوانیاندا ڕوویدا لەبارەی بیرگۆڕکیەوە. لە کاتێکدا دیار نەبوونی ماریا نیگەرانی کردبووم. کاتی هۆشم گەڕاندەوە لای ئەوان هەردووکیان باسی مافەکانی کرێکاریان دەکرد. میمی دەرجگەرەکەی وەکو داری مۆسیقاژەن هەڵکێشا بوو بە توندی وتی لە ڕاستیدا ئەوەی ڕوودەدا خەڵکی نایەنەوێ قەت کار بکەن. ئەو کاتی خەریک بوو گفتوگۆکە تەواو دەبوو لە پڕگەشتمە ئەو ئەنجامەی کە هۆکارەکانی خەمەکەمی ڕەواندەوە. ئەو هۆکارانەی پێشتر نەمدەزانی سەرچاوەکەی چییە. زانیم میمی لە دوایین چرکەدا گەیشتووە و ماریاش لەبەر ئەوەدا نەبەزیوە تا ناچار نەبێ گوێ لە بۆچوونەکانی میمی و ئامۆزاکەی بگرێ کە بێگومان ماریا ڕای هەردووکیانی دەزانی. ئەم پێشبینیەم وەکو ئێستا لە بیرم بێ هەر مەزەندەکردنێک نەبوو، بەڵکو بۆ هەندێک وشە دەگەڕێتەوە کا شۆفێرەکە بۆی گێڕامەوە کاتی لە ڕێگا بووین بەرەو کێڵەکەکە. ئەو کاتە هیچ بایەخم پێ نەدا کە وشەکان پەیوەندیان بە کچەمامی بەڕێز هۆنتەرەوە بوو کە تازە لە ماردل بلاتاوە گەیشت بوو تا چایەکیان لەگەڵدا بخواتەوە. کەواتە مەسەلەکە زۆر ئاشکرایە. ماریا خۆی لە ژووری نووسنەکەی خزاندووە بە ناوی نەخۆشیەوە چونکە پست بوو لە هاتنی لە پڕی ئەو ژنە. دیار بوو ماریا تەحمولی کەسی ئاوای نەدەکرد. هەستکردنم بەوەی ئەو ئەنجامە خەمەکەمی ڕەواندەوە لە پڕ بەرەو سەرچاوی ئەو خەمە بردمی کاگەشتمە کێڵگەکە و هۆنتەر و میمیم بینی دوو کەسی دووڕوو هیچ و پوچ بوون. هەستم بە شاتی کرد دای لە بەشی سەرەوەی دەروونم چونکە درکم بەوە کرد کە هۆنتەر هیچ توانایەکی نییە ببێتە هاوتای من. بەڵام کە بیرم کردەوە یان هەستم کرد کە ماریاش بەشێکە لەو کۆمەڵەیە ڕەنگە ئەویش بە شێوەیەک لە شێوەکان سیفاتی لەو جۆرەی هەبێ. ئەو دەمە خەم لایەنە قوڵەکەی دەروونمی داپۆشی. بەشی 26 لاپەڕا 142 کە لە دەوری مێزەکە هەستاین تا بە باخچەکەدا بسوڕێنەوە مەریەم بینی لێمان نزیک دەکەوتەوە کە ئەمە دروستی ئەگەرەکەمی سەلماند. چاوەڕۆنی ئەو چرکەی دەکرد تا خۆی لە قسە پوچەکانی سەر خوانەکە بە دوور بگرێ. هەرچەندە ماریا بە ئامادەبوونی خەڵکی تر لێم نزیک دەبووەوە بیرم دەکردەوە لا نێوان ئەو خەڵقندە قەشەنگە و مندا پەیوەندیەکی شاراوە هەیە. دواتر کە هەستەکانم شی کردەوە هەرزوو دەمزانی ماریا بۆتە پێویستێک بۆ من و ناتوانم دەست بەرداری بم، هەروەکو ئەوەی هەر یەکەمان ئەوی تری لە دورگەیەکی چۆڵدا دۆزی بێتەوە. هەر ئەوەندەی ترسم لە گۆشەگیربوونێکی ڕەهات دەڕەویەوە ئیتر ئەو هەستم دەبۆ جۆرێک لە خۆشنودی و لا دەروونمە هەستی خۆ بە زلزانی تیا دەوروژاندەم. لەو قۆناغی خۆشەویستیمدا بۆ ماریا هەزارەها چورتم دەرکەوت، هەروەکو ئەوەی لا کەسێک ڕوودەدا کە خەریکە لە برسا بمرێ ئیتر دوو دڵ نابێ لە وەرگرتنی هەر شتێک کە پێشکەشی دەکرێ و هەر ئەوەندەی پێداویستێ بە پالەکانی تێر کرد وردەوردە دەست دەکات بە گلەی و گازندە و وەڕزی لە دەستخە و شوخراپیەکان. لەم ساڵانی دواییدا بۆم هەڵکەوتووە کۆچبەرەکان ببینم کە هاتوون و سەرشۆڕی هەڵاتوەکانی سەربازگی گیراوەکانیان هەیە و هەموو شتێ پەسەند دەکەن هەر لە پێناوی قوتاربووندا و با ڕەزامەندیەوە هەموو کارێکی سوک دەکەن. بەڵام بەڕاستی سیر لەوەدایە هەیەنە قەنەعەت بەو ناکە کا لە دەست ئەشکەنجە و ئازار هەڵهاتووە تا بەخۆشی بژی. هەر ئەوەندەی هەستی بە ئاسایش کرد ئیتر جارێکی تر خواستی لوت بەرزی و شانازی و ملهۆڕی بۆ دەگەڕێتەوە. پاش ئەوەی وای بە خەیاڵدا دەهات کە بۆ هەتا هەتایەتیا چووە، هەروەکو ئەوەی ئەو خواستانە ئاژەڵ بن گەڕابێتنەوە. پاش ئەوەی لە ترسانە ڕایان کردووە کە دەشگەڕێنەوە زیاتر غەڕابوون، هەروەکو ئەوەی لەوە شەرمەزار بێ کە داڕمانەکە گەشت بۆ ئەو سنوورە. دەبێت درک بەوە بکەین چۆن ئەو بارودۆخانەی یارمەتی دەرن بۆ دەرکردنی سیفەتی سپڵەی و پێنەزانین. من ئێستا دەتوانم لەسەرخۆ هەستەکانم شی بکەمەوە وابزانم شتێک لەو بابەتە پەیوەندیەکەمی بە ماریاوە خەوشدار کردبوو. بە شێوەیەکیش لە شێوەکان هەست دەکەم باجی ئەو گەلۆریانە دەدەم کە کردو من. کاتی قەنەعەتم بەوە نەکرد ماریا بەشداری بکات لە ڕزگارکردنمدا بۆ ماوەیەک لا گۆشەگیری. دەبوو ئەو مەستیە لێوان لێ و لە فیس و ئەو ئارەزوە گەشەی دەکرد تا زیاتر بیکەمە مڵکی خۆم ئاگاداریان بکردمایەتەوە کە من ڕوو لە ڕێگایەکی هەڵت دەکەم و لە خۆبایی بوون و فشەکەری ڕێنیشان دەرمن. کە بینم ماریاوەوە هات لەو چرکەیەدا ئەو هەستکردنم با کەبریا لە ژێر قورسایی هەستکردن بە گوناه و ڕیسوایی لەناو دەچۆ. ئەمەش بەهۆی بیرکردنەوەی ئەو دیمەنە ترسناکەی ناومەرسەمەکەم و ئەو تۆمەتبارکردنە تونند و تیژ و سوک و چروکەم کە گوایە کوێرێک دەخەڵەتێنێ. هەستم کرد لە قاچ دەکەوم و لەرز دەمگرێ و ڕەنگم زەرد هەڵدەگەڕێ.
لەو هەڵوێستەدا لەنێو ئەو خەڵکەدا ناتوانم بکەومە سەرچۆک و داوای بەخشینی لێ بکەم و ئەو شەپۆلی تووڕەی و ڕقەی بەرامبەرم هەیەی سووکی بکەم. بەڵام لەوە دەچوو ماریا هیچ نەشڵەژا بێت و یەکسەر هەستم کرد ئەو خەمە نادیاری ئەو ئێوارەیە بەسەر مازاڵ ببوو سەر لە نوێداگیریم دەکاتەوە. بە گوزارەی سەنگین سڵاوی لێکردم، هەروەکو ئەوەی بێوێ لە بەردەم خزمەکەیدا ئەوە بسلمێنێ کە ئەوەی لە نێوانماندایە لە هاوڕێتی تێپەڕ ناکە. بە پەستی و قێزەوە ئەوم بیرکەوتەوە کە چەند ڕۆژە لە مۆبەر ڕوویدا لە یەکێک لە ساتەکانی بەهیواییمدا پێم وت حەز دەکەم ئێوارەیەک لە تاوەرەکانی سان خیمینیانۆدا لەسەر یەکێک لە گردەکانەوە بیبینم. ماریا بە پەرۆشیەوە سەیری کردم وتی چەند شتێکی خۆشە خوان بابلۆ. بەڵام ئەو شەوە کە ئەوم پێشنیاز کرد ڕۆحی چوو ڕووی گرش بوو بە خەمۆکیەوتی مافی ئەومان نییە هەر بەتەنیا بیر لە خۆمان بکەینەوە. جیهان زۆر ئاڵۆزە. کە لێم پرسی ئەمە مانای چییە؟ بە تۆنێکی زۆر خەمۆکیانەتر وەڵامی دایەوتی بەختەوەری بە ئازار دەورە دراوە. بەڕقەوە جێمهێشت، هەر نەم کرد ماڵئاویشی لێ بکەم. ئەو ڕۆژە لە هەموو کاتێ زیاتر هەستم کرد کە من قەت ناتوانم بە تەواوی لەگەڵیدا بگونجم، کەواتە دەبێ ڕازی بم بەوەی دەستم دەکەوێت لەو چەند چرکە فشەڵەی ویساڵێکی ڕاگوزەر و خەمۆک هەروەکو یادەوەری هەندێک خەو یان مەستی چەند پارچە مۆسیقایەک. و ئێستا گەیشت دەسەڵاتی بەسەر هەرێکێک لە جۆڵەکانیدا هەیە و هەموو وشەیەک و جۆڵەیەکی ڕووی دەپێوە و تەنانەت دەتوانێت زەردەخەنە بۆ ئەو ژنەش بکە. لی پرسییم کە ئاخۆ تابلۆکانم هێناوە؟ بە تووڕەیەوە هاوارم کرد و دەشمزانی بەمە یەکێک لە مناوە ئاڵۆزەکانی بەتاڵ دەکەمەوە. پێم وت کام تابلۆ؟ بە هەموو هێمنی خۆیە وتی ئەو تابلۆانی پەیمانت پێدام نیشانم بدەیت، تابلۆکانی بەندەرەکە. بە نیگایەکی پڕ لە ڕقەوە تێمڕوانی، بەڵام بەمۆنی تەحملی نیگاکەمی کرد. دوای چەند چرکەیەکی کورد نیگاکانی نیان بوونەوە، هەروەکو ئەوەی پێم بڵێت بۆوام پێ دەکەی. خۆشەویستەکەم، ماریای خۆشەویستم، ئای چەندت چەشت بەدەست چرکەکانی پاڕانەوە و زەلیلیەوە. بە میهرەبانیەوە سیرم کرد و وتم بێگومان هێناو من، ئەو تا لە ژووری نووسنەکەمە. بە هەمان ساردیە وتی زۆر بە پەرۆشم بۆ بینینیان. زانیم مەبەستی چییە؟ وتم دەتوانین ئێستا ببینین. لەرزم لێ هات کە تەسەوڕم کرد لەوانەیە میمی دووەمان کەوێ. بەڵام ماریا کە لە من زیاتر دەیناسی و بۆ ئەوەی نەهێڵێت میمی خۆی لە مەسەلەکە هەڵقورتێنێ یەکسەروتی ئێستا دێینەوە. ماریا بە توندی قۆڵی گرتم و بەرەو خانوەکەی بردم. بە یەک نیگای ڕاگوزەر زانیم کە میمی تەماشایەکی هۆنتەری کرد و لا چاوانیشیات تیشکێکی مانەدار هەبوو. بەشی 27 لاپەڕا 147. وام دەزانی چەند ڕۆژێک لە کێڵگەکە بەسەر دەبم، بەڵام یەک شەوم لەوێ بەسەر برد. هەر ئەوەندەی خۆری ڕۆژی دوایی گەشتنەکەم هەڵهات هەر بە پێ بۆی دەرچووم. جانتاکەم و سنووقەکەم هەڵگرت. ڕەنگە ئەم ڕەفتارە وەکو جۆری لە شێتێتی دەرکەوێ، بەڵام با ببینین ئاخۆ هەنجەتی خۆی هەبوو. هەر ئەوەندەی لە هۆنتەر و میمی جیابووینەوە و چوینە ناو خانوەکەوە، چوینە سەرێ بۆ گەڕان بە دوای تابلۆ درۆینەکاندا. اینجا گەڕاینەوە و سنووقەکەشمان پێ بوو، هەروەها جانتایەک کە پێدەچوو هەندێک نیگاری تیابێ. ئەوە فێڵێک بوو زەینی ماریا دروستکەری بوو. هۆنتەر و ئامۆزاکەی لە بەرچاو دیار نەمابوون. ئەو کاتە ماریا زۆر دڵی کرایەوە. کاتێک بەنێو باخچەکەدا بەرەو کەنارەکە ڕۆشتین، پەرۆشێکی ڕاستەقینە دەیگرتبوو. ژنێک بوو جیاواز لەو ژنەی تا ئەو کاتە لە کەشی خەمۆکی شاردا ناسی بووم. چالاکتر بوو، پڕژیانتر بوو. پێدەچوو ئارەزوویەکی زۆری بۆ ڕەنگ و بۆنەکان هەبێ کە پێشتروانم دیبوو. پەرۆشەکەی سیر بوو بۆ منێک کە پەرۆشێکی شاراوی وام هەیە مەگەر خەیاڵی ڕەها بیکاتێ. هەموو شتێک دەیهەژاند، ڕەنگی قەتی درەختێک، گەڵایەکی وشکی پاییزە، هەر مێرویەک، بۆنی داری کینا کە تێکەڵ بە بۆنی دەریا ببوو. لەبری ئەوەی ئەمە شادیم زیاتر بکات، دەروونمی پڕ لە ناسۆر و نائومێدی دەکرد. لەبەر ئەوەی هەستم کرد ئەم ماریایە تەواو نامۆیە بە من. بە شێوەیەک لە شێوەکان هی من نییە، بەڵکو هی هۆنتەر یان هەر کەسێکی ترە. ڕەنگە هەستکردنم بە خەمۆکی کە بەرەبەرە تونتر دەبوو بەهۆی بایەکدادانی شەپۆلەکانەوە بوو بێ کە هاژەهاژەکەی وردە زیاتری دەکرد. چەندێ لە دەریا نزیکتر دەکەوتینەوە کە گردەکەمان بڕی ئاسمانی ئەو کەنارە لە بەردەمما دەرکەوت. هەستم کرد خەمۆکی شتێکە کە دەبێ هەبێ. هەمیشە کە ڕوبەڕووی جوانی دەبوومەوە دەیدەگرتم، یان هیچ نەبێ هەندێک جۆری جوانی. ئایا هەمووان ئەو هەستیان هەیە یان ئەوەش خەوشێکی ترە لە خەوشەکانی سروشتە بەدبەختەکەم؟ لەسەر تاشە بەردێک دانیشتین، ماوەیەکی درێژ بێدەنگ بووین. گوێمان لە شەپۆلە پڕهاژەکان دەکرد کە لە خوارمانەوە دەیدا بە یەکدیدا. هەستمان با پڕشکی کەفە پەرشەکەی دەکرد ڕوویدا دەپۆشین.
ئەو کاتی شەپۆلەکانی دەگەیشتە بەرزاییەکانی کەنارەکە دیمەنی ئاسمانە بێگەردەکە و دیمەنی ئاسمانی یەکێک لە تابلۆکانی تینی تۆریتۆی وێنەکێشێکی ئیتالیا لە سەدەی 16دا ژیاوە. تابلۆکانی بەوە ناسراوە تیشک و سێبەر تێیدا زۆر لە یەک جیاوازن. ئەوەی بیرخستمەوە. ماریاوتی چەند جار خەونم بەوە دیوە کە ئەم دەریا و ئەم ئاسمانە پێکەوە ببینین. بۆ چرکەیەک بێدەنگ بۆ. اینجا لەسەری ڕۆیشت و وتی هەندێک جاروا دێتە پێشچاوم پێکەوە ئەم دیمەنە دەژین. ئەو کاتی چاوم کەوت بەو ژنە تاقوتیانەی نێو پەنجەری تابلۆکەت هەستم کرد تۆش وەکو من وایت. تۆش بە شێوەیەکی ناڕێک بە دوای یەکێکدا دەگەڕێی. بە دوای قسە لەگەڵ کراوێکی لاودا لەو ڕۆژەوە بەردەوام بیرت لێ دەکەمەوە. ئەلەم جێگایەدا زۆرم خەون پێوە بینیوی کە چەندین سەعاتی درێژی تەمەنم تیا بەسەر بردووە. ڕۆژێ لە ڕۆژان بیرم لەوە کردەوە بە دواتە بگەڕێم و پێت بڵێم، بەڵام ترسام هەڵە بکەم وەکو جارێکیان هەڵم کرد. چاوەڕوانم کرد تۆ بە شێوەیەک لە شێوەکان ئەوە بکەی، بە دوامدا بگەڕێ و منیش یارمەتێکی کاریگەرت پێشکەش بکەم. هەموو شەوێ مناجاتم دەکردی، دڵنیا بووم لەوەی دەتدۆزمەوە. گەیشتە ڕادەی ئەوەی بە تۆقیوی بۆستم و هیچم پێ نەکرێ جگە لەوتنی چەند گوزارێکی گێرانە. کاتی لە بەردەم دەرگای ئەو ئاسانسۆرە ناماقوڵەتدا بەیەک گەشتین کە تۆش ڕات کرد لەبەر ئەوەی واتزانی بە هەڵەدا چووی. ئازارت دەچێشت. دەستم کرد بەڕاکردن بە دواتە هەروەکو شێت. اینجا دیداری تری بە دوادا هات لە باخچەی سان مارتین و تۆش لەو باوەڕەدا بووی کە دەبێ هەندێشتم بۆ ڕاف بکەی. لە کاتێکدا من دەمویست گومڕات بکەم دلە ڕاوکێ لەگەڵمدا بەشار دەهات لە نێوان ئەوەی بۆ ئەبەد بەسرت کەم و ترس لەوەی تووشی ئازارت بکەم. هەوڵم دەدا پەرۆشیت نەهێڵم و ئەو ئەحمەد بدەمێ کە من لەو شەیەک دربڕەکانت و قسە پڕ لە هێماکانت تێناگەم. هیچم پێنەوت. گوێم لە دەنگی گرتبوو. ئەو دەنگە سحر ئامێزەی لە کاتێکدا هەستە جوانەکان و بیرۆکەی تاریک لە زینمدا دەخولانەوە لە کەشێکی جادو لێکراودا نقم دەبووم. خۆرئاوابوونیش بڵیتەیەکی گەورەی لە نێو هەورەکانی خۆرئاوابووندا دادەگیرسان. هەستم کرد ئەو چرکە سحریە قەت دووبارە نابێتەوە. بیرم کردەوە هەرگیز دووبارە نابێتەوە. سێری گێژاوی کەنارەکەم دەکرد و تەسەوری ئەوم دەکرد چەند ئاسانە ڕایکێشم و پێکەوە خۆمان فڕەدەینە بنەکەیەوە. گوێم لە هەندێک شت بۆ کە بە شێوەیەکی پچڕ پچڕ دەیوت ئەی خوای گیان گەلێ شت لەم نەمریەدا پێکەوە کۆمان دەکاتەوە. شت گەلێکی ترسناک. ئێمە هەر بەتەنیا ئەو دیمەنە نین، بەڵکو خەڵقندەیەکی بچووکین لە گۆشت و ئێسک لێو ڕێژە لە دزێوی و هیچێتی. بەرەبەرە دەریا دەبوو بە دیوێکی ڕەش لە پڕ بە تەواوی تاریک دەهات. ئیتر دەنگی هاژەهاژی شەپۆلەکە لە خوارەوەی کەنارەکە سەرنجڕاکێشانێکی خەمباری پەیدا دەکرد. دیسان بیرۆکەیەکم بۆ هاتەوە. چەند ئاسان بوو. بەڵێ دەیوت ئێمە خەڵقندەیەکین سەرڕێژین لە دزێوی پوچێتی. بەڵام هەرچەندە دەمزانی خۆم بای چەند توانێ ئەوم هەیە کاری ناپیاوانە بکەم، بەڵام تەنیا بیرکردنەوە لەوەی کە ئەویش دەکرێ هەروە بێت دەروونمی پڕ لە خەمۆکی دەکرد. بێگومان ئەویش هەروە بوو. بەڵام چۆن؟ لەگەڵ کێ؟ کەی؟ وردە وردە ئارەزوێکی کوێر لە ناخمانە شونمای دەکرد بۆ ئەوەی هەڵکوتمە سەری و بەنینۆکەکانم لە توپەتی بکەم. دەست بنێمە بینی تا دەیخنکێنم و ئینجا فڕی دەدەمە دەریاکەوە. هەرزوو جارێکی ترگوێم لە هەندێکی تر بوو لەوەی دەیوت باسی کوڕەمامێکی خۆی کرد ناوی خوان یان شتێکی لەو بابەتەیە. باسی مناڵێکی کرد لە لادێ وە بزانم گوێم لە هەندێک ڕووداوی زریان ئاسا و سەخت بوو کا لە کوڕی مامەکەی ڕوویدا بوو. پێدەچوو ماریا شتی بە نرخ بدرکێنێ، بەڵام من بە کەرێتی خۆم لە کیس خۆمدا هاوارم کرد ئای چ ڕوودا و گەلێکی سەخت و زریان ئاسان. بەڵام سیر لەوەدا بوو ئەو هیچ گوێی لێم نەبوو. لە متبووندا نقم بوو وەکو ئەوە بوو ئەویش تەنیا بێ. اینجا هەستم پێکرد دەستی لە ڕووم دەدا هەروەکو چۆن لە چرکەساتی تری وەکو ئامەدادەی کرد. توانێ قسەکردنم نەبوو. سرم خستە کۆشیەوە هەروەکو چۆن دەمنایە کۆشی دایکمەوە کە مناڵ بووم. ئابوو جۆرە بۆ ماوەیەکی خامۆش وەستا و داڕێژرا و بە مناڵی و مەرگ ماینەوە. چەند جێداخێکی گەورە بوو لە پشت ئەمەوە چەند ڕووداوێکی نادیار و گوماناوی هەبێ. چەند خوازیاری ئەوە بووم بە هەڵەدا چووبم. چەند خوازیاری ئەو بووم ماریا هەر ئەو بێت کە لەم چرکەیەدا هەیە. ئەوە مەحاڵ بوو. لە کاتێکدا گوێم لە ترپەکانی دڵی دەگرت کا نزیک بوون لە گوێبیستم دەستی یاری بە قژم دەکرد. لە تاریکایی سرمدا بیرۆکەی تەڵخ دەجوڵا. ئەو بیرۆکانەی وەکو ئەوە بوون لە داڵانێکی قوڕاویدا بۆڵە بۆڵیان بێت و لە نێو قوڕەکەدا پەلەقاشێ بکەن و چاوەڕوانی چرکەی هاتنە دەرەوە بن. بەشی 28 لاپەڕا 152 شتگەلێکی یەکجار سیر ڕوویدا کە گەڕاینەوە ماڵەوە. هۆنتەرمان زۆر بە شڵەژاوی بینی.
هەرچەندە لەو کەسانەیە کە لەو باوەڕەدان دەرخستنی جۆش و خڕۆشتێکی جوان نییە هەوڵیدا تووڕەیەکەی بشارێتەوە، بەڵام دیار بوو شتێک ڕوویدا بوو. میمی ڕۆیشت بوو، هەموو شتێک لە ژووری نان خواردن ئامادەکرا بوو بۆ شێوی ئێوارە. دیار بوو ئێمە زۆر دواکەوتە بووین لەبەر ئەوەی هەرکە گەیشتین جۆڵەیەکی خێرا و چالاک کەوتەگەڕ بۆ پێشکەشکردنی خواردنەکە. بێدەنگی باڵی کێشا و تەقریبەن کەس قسەی نەکرد. کەوتمە وردبوونەوە لە قسە و جۆڵەکانی هۆنتەر، چونکە هەستم کرد ئەمە تیشک دەخاتە سەر زۆر لەو بیرۆکانی لە زەینمدا دەسوڕانەوە و ئەو بیرۆکانی تریش کە خەریک بوون فۆرمەڵە دەبوون. لە ڕوخساری ماریاش ورد دەبوومەوە، بەڵام نەمتوانی قوڵایەکەی شی بکەمەوە. ماریا بۆ ئەوەی قورسایی ئەو نەئارەمیە کەم بکاتەوە باسی ئەوەی کرد کە خەریکی خوێندنەوەی ڕۆمانێکی سارتەرە. هۆنتەر بە بێزاریەوە وتی ڕۆمان لەم سەردەمەدا با بخۆیان چیان پێخۆشە بینووسن، بەڵام بزانم کێ دەیخوێنێتەوە. اینجا بێدەنگی باڵی کێشا و هۆنتەر هیچ هەوڵی نەدا ئاسەواری ئەو گوزارەیە سووک بکاتەوە. گەیشتمە و ئەنجامەی شتێک لە دڵیدا هەیە دژی ماریا، لەبەر ئەوەی پێش چوونمان بۆ کەنارەکە هیچ شتێک نەبوو جێی سەرنجڕاکێشان بێ. زانیم ئەو شتە لە کاتی گفتوگۆ دوور و درێژەکانماندا دروست بووە. سەخت بوو باوەڕ بەوە بکرێت کە هۆکارەکەی ئەو گفتوگۆیە یان ئەو کاتە دوور و درێژە بوو بێ کە من و ماریا لەوێ بەسەرمان بەر. ئیتر ئەو ئەنجامەی پێی گەیشتم ئەوە بوو. هۆنتەر غیرە دەکات ئەمەش بەڵگەیە بۆ ئەوەی کە لە بینی ئەو ماریادا هەیە، هەر بەتەنیا پەیوەندیەکی خزمەتی و هاوڕێتی نییە. ئەمەشمانەی وانە کە مەرجە ماریاش ئەوی خۆش بووە، بەڵکو بە پێچوانەوە. ڕاستیەکەی ئەوەیە هەرچەندە هۆنتەر ماریا ببینێ باخ بە کەسانی تر دەدا ئەو لەوێەوە پەست دەبێ. هەرچۆنێک بێت لەبەر ئەوەی سەرچاوی پەستیەکەی هۆنتەر غیرەیە، کەواتە دەبوو دوژمنایەتی خۆی بۆ من دەربڕێ، چونکە هیچ شتێکی تر لە نێوان من و ئەودا نییە. خۆ ئەگەر هیچ بەڵگەیەکی تریش نەبووایە ئەو لە تریسکە چاوەی تێگرتم بەس بوو کاتێ ماریا شتێکی ود لەبارەی کەنارەکەوە. هەر ئەوەندەی لەسەر خوانەکە هەستین بە بیانووی ماندوێتیەوە چوومە ژوورەکەم. مەبەستیشم ئەو بوو زۆرترین بەڵگەم دەستکەوێ لەبارەی مەسەلەکەوە. بە پلیکانەکاندا سەرکەوتم، دەرگای ژوورەکەم کردەوە و گڵۆپەکەم داگیرسان. اینجا دەرگاکەم داپەیەکدا هەروەکو ئەوەی دایخەم. لە پشت دەرگاکەەوە مامەوە و گوێم هەڵخستە بوو. هەرزوو دەنگی هۆنتەرم هاتە گوێ. گوزارەیەکی شپرزەی وت، وشەکانم بۆ لێک جا نەکرایەوە، بەڵام لە ماریاوە هیچ وەڵامێکی وەرنەگرت. اینجا گوزارێکی درێژتر و شڵەژاوتر لەوەی پێش و لە دەمی هاتە دەرەوە. ماریاش چەند وشەیەکی بە بێدەنگی زۆر نزم وت کە لەگەڵ کۆتاییەکانی گوزارەکەی هۆنتەردا تێکەڵ بوون. دوای ئەوە تەقەتەقی کورسەکان هات. اینجا دەنگی پێ پلیکانەکان کە سەر دەکەوتن. بە پەلی دەرگاکەم داخست، بەڵام لە کونی کلیلەکەوە هەر گوێم هەڵخستە بوو. دوای چەند چرکەیەک گوێم لە دەنگی پێ بوو، بە بەردەم دەرگای ژوورەکەم داڕەت بوو. هەنگاوی ژن بوو، ماوەیەکی درێژ بە ئاگایی مامەوە. بیرم لەوە دەکردەوە کە ڕوو دەدا، هەوڵیشم دەدا گوێم لە هەر چرپەیەک بێت، بەڵام بە درێژایی شەو گوێم لە هیچ نەبوو. نەمتوانی بخەوم. زنجیرەیەک داڵغا کە پێشتر نەمبوون دەستی کرد بە ئازارتانم. هەرزوو ترکم بە ساویلکەی یەکەم بە ئەنجام گەیشتنم کرد. بەڕاستی وام دەزانی کە مەرجنیە ماریا هۆنتەری خۆش بووە تا هۆنتەر هەست بە غیرە بکە. ئەو ئەنجامەش ئارامی پێدەبەخشیم، بەڵام ئێستا درک بەوە دەکەم. گەر مەرج نەبوو ماریا هۆنتەری خۆش بووێ تا هۆنتەر هەست بە غیرە بکە، خۆ هیچ شتێکیش لە ئارادا نییە تا ڕێ لە ڕوودانی ئەو شتە بگرێ. لەوانەیە ماریا هۆنتەری خۆشویست بێ، هەرچەندە هۆنتەر هەستی بە غیرە دەکرد. باشە، هیچ پێویست دەکا بڕوابەوە بکەین کە پەیوەندیەکی گوماناوی لە نێوان ماریا و کوڕی مامەکەیدا هەبێ. بێگومان لەو باوەڕەدام پێویست دەکا. ئەگەر هۆنتەر بە غیرەکردن ماریا بێزار دەکات و ماریاش خۆشی ناوێ، ئەی بوو بەینانە بینێ ماریا سەر لە کێڵگەکە دەدا. لە هۆنتەر زیاتر کەسی کە لە کێڵگەکە نەدەژیا، خۆی تەنیا بوو. نەمدەزانی ئەخۆ هۆنتەر ڕەبەنە یان بێوە پیاو یان ژنی تەلاق داوە. هەرچەندە وا دێ بە خەیاڵمدا کە جارێک ماریا پێیوتم لە ژنەکەی جابوتەوە، بەڵام مەسەلە گرنگەکە ئەوە بوو ئەو بەڕێزە بەتەنیا لەو کێڵگەیە دەژیا. ئەوەی گومان دەخاتە سەر ئەو پەیوەندی ئەوەیە کە ماریا هەمیشە کەم تەرخەمانە باسی هۆنتەری بۆ دەکردم. مەبەستم ئەوەیە هەروەکو چۆن یەکێک باسی هەر کەسێکی خێزانەکەی خۆی دەکا، بەڵام هەرگیز باسی ئەوەی نەکردووە یان ئاماژەی بەوە نەداوە کە هۆنتەر خۆشی ویست بێت یان غیری لێکرد بێ. لەلایەکی ترەوە ئەسری ئەو ڕۆژە ماریا باسی شوێنگە لاوازەکانی خۆی بۆ کردم. مەبەستی چی بوو لەوە؟ لە نامەکەمدا ناوی زنجیرەیە کشتی شەرم ئامێزم هێنا بوو لەبارەی سەرخۆش بوونم و سۆزانیەکانەوە. ئەوە تا پێم دەڵێ لەو تێدەگا، ئەویش بەتەنیا هەر بەلەمێک نەبووە بە دەریادا بڕوە و باخچەگەلێک نەبووە خۆری زەردەپەڕی لێدابێ. ئەمە چی دەگەێنێ جگەلەوەی ژیانی ئەویش هەروەکو ژیانی من پڕ بووە لە شتی زۆر پەنهان و سوکاتی. ناشی پەیوەندیەکەی لەگەڵ هۆنتەردا لەو جۆرە بێ کە لە هەوا و هەوەسی نزمی تیادا بێ. بە درێژەی شەوگار من ئەو ئەنجامانم کاوێش دەکردەوە لە چەندین لایەنی جیاوازە و دەم پشکنی. ئەنجام یەکلاکەرەوە کە پێی گەیشتم ئەوە بوو مارێ دۆستی هۆنتەرە.
هەر ئەوەندەی گزنگی بەیانیدا بەخۆم و جانتا و سنووقەکەمەوە لە پلیکانەکان هاتمە خوارێ. تووشی خزمەتکارێک بووم دەرگا و پەنجەرەکانی دەکردەوە تا دەست بە پاکردنەوە بکە. پێم وت کە سڵاوم بگەێنێتە بەڕێز هۆنتەر و پێی بڵێ کە ناچار بووم یەکسەر سەفەر بکەم بە بۆینس ئایرس. خزمەتکارەکە بەسەر سوڕمانەوە تێمی ڕوانی بە تایبەتی کە پێم وت بە پێی بەرە وێستگەکە دەچم. دەبوو لە وێستگە بچووکە چەندین سەعات چاوەڕوان بم بۆ چەند چرکەیەک وام هات بە خەیاڵدا کە لەوانەیە ماریا بێت. چاوەڕوانی ئەو گریمانەیەم کرد بەو ڕەزامەندیە تاڵەوەی مناڵێک هەستی پێدەکات کە لە شوێنێکدا خۆی حەبس کردووە لەبەر ئەوەی باوەڕی وایە زوڵمی لێکراوە و چاوەڕوان دەکا یەکێکی لە خۆی گەورەتر بێت بۆی بگەڕێ و دان بەو زوڵمەدا بنێت کە دەرهەقی کراوە. بەڵام ماریا نەهات کە شەمەندەفەرەکە گەیشت ئاوەڕمدایەوە و دوانیگەم گرتە ڕێگاکە بۆ ئومێدەی ماریا لە دوایین چرکەدا دەرکەوێ. نەمبینی هەستم بە خەمێک کرد بێسنوور بوو. لە پەنجەرەی ئەو شەمەندەفەرەوەی بەرەو بۆینس ئایرس دەچوو سەیری دەرەوەم دەکرد. بە نزیک کۆخێکدا تێپەڕی. ژنێک کە لە ژێر کەپرێکدا بوو سەیری شەمەندەفەرەکەی کرد. بیرۆکەیەکی گەلحویانە هات بە خەیاڵمدا. من بۆ یەکەم جار و دوجار ئەو ژنە دەبینم. قەت جارێکی تر لە ژیانمدا نایبینم. بیرۆکەکانم هەروەکو پارچە تەبەتۆرێکی ناو ڕووبارێکی نەناسرا و سەر ئاو دەکەو. ماوەیەک لە دەوری ئەو ژنەی لە ژێر کەپرەکەدا بوو بەسەر ئاوەکە و مایەوە. حەقم چی بەسەر ئەو ژنەوە؟ بەڵام نەمتوانی لەو بیرکردنەوەی ڕزگارم بێت کەوا ئەو ژنە بۆ چرکەیەک لەبەر من لەوێدا بوو و ئیتر جارێکێتی لەوێدا نابێتەوە. بەڕای من وەکو ئەووا بوو مردبێ ئەگەر شەمەندەفەرەکە تۆزێ دواکەوتایە یان یەکێک لەناو کۆخەکە و بانگی بکردایە ئەو ژنە قەت لە ژیانمدا بوونی نەدەبوو. هەموو شتێکم بەلاو ڕاگوزەر و کورتخایەن و هیچ و پوچ و بێهودە بوو. بە شێوەیەکی دروست بیرم نەدەکردەوە. ماریەم دەهاتە پێشچاو زیاتر و زیاتر دەبوو شتێکی خەمۆکیانە کابوونی نەبوو. پاش تێپەڕێنی چەند سەعاتێک بیرکردنەوەم وەکو ڕاهاتە بووم لەگەڵی وردی و خێرایی خۆی گرتەوە. بەشی 29 لاپەڕا 158. ئەو ڕۆژانی پێشمەرگی ماریا ترسناکترین ڕۆژانی ژیانم بوون. ئێستا ناتوانم گێڕانەوەیەکی تەواوەتی پێشکەش بکەم لەبارەی هەموو ئەوەی هەستم پێکرد و بیرم لێکردەوە و جێبەجێم کرد. هەرچەندە بە وردێکی سیر زۆر لە ڕووداوانم لێیادا کەچی چەندین سەعات یان ڕۆژگاری تەواوەتی هەن هەروەکو خەونێکی کاڵوکرد و شێوا و دێنە پێش چاوم. وا دێتە خەیاڵم چەند ڕۆژێکی تەواوم بەسەر بردووە کە لەژێر کاریگەری ئەلکۆهۆلدا بووم لەسەر پێخەفەکەم یا لەسەر کورسیەک لە ناوچەی بەندەرەکە کەوتبووم. باشم لە بیرەکە گەیشتمە وێستگەی کۆنستیتۆسیۆن، خۆم کرد بە میخانەیەکدا و داوای چەندین پێکویسکیم کرد یەک لە دوای یەک. تۆزی بەڕوونیش لە بیرمە هەستام و بە تاکسیەک چوون بۆ میخانەیەکی تر لە شەقامی 25 مایۆ یان ڕەنگە لە شەقامی لیاندرۆ ئەلیم بوو بێت. دوای ئەوە هەندێ دەنگەدەنگ و مۆسیقا و هاوار و پێکەنینیشم دێتەیات کاقینی هەستانم. چەند شوشەیەکی شکا و تیشکی بریقەدار و ئینجا لە بیرمە هەستم بە قورسایی جەستەم و سەریەشەیەکی ترسێنەر کرد. لە کاتێکدا لە زیندانی مەخفەرێکی پۆلیسدا بووم و پۆلیسێک دەرگایەک دەکاتە و ئەفسەرێک شتێکم پێدەڵێ. اینجا خۆم دۆزیەوە لەسەر شەقامەکان دەسوڕامەوە و خۆم بە توندی هەڵدەکڕان. وابزانم جارێکی تر خۆم کرد بە مەیخانێکی تردا. دوای چەند سەعاتێ یان چەند ڕۆژێ فڕێدرامەوە سەر مەرسەمەکەم. اینجا کابوسم دەدی خۆم دەدی بەسەر سەربانی یەکێک لە کەنیسەکاندا دەڕۆشتم. بیر مەکەڕەتێکیان لە نێوان جەرگەی تاریکیدا خەبەر هاتم و بیرۆکەیەکی تۆقێنەر بەسرمدا زاڵ بوو. وام دەزانی ژوورەکە بۆ ناکۆتا گەورە بووە و چەند ڕاکەم قەت ناگەمە سنوورەکانی. نازانم کات چەند تێپەڕی بوو کە تیشکی بەرەبیان لە پەنجەرەکەەوە هاتە ژوورێ. زۆرم لە خۆم کرد و چوون بۆ حەمامەکە و باجلەکانمە خۆم فڕەدایە بانی کۆکەوە. ئیتر ئاوە ساردەکە هۆشی هێنامەوە بەرخۆم و لازینمدا هەندێ ڕوودا و تاق و تەنیا بە شێوەی درا و پەرت و بڵاو دەرکەوتن. وەکو ئەو یەکەم شتانی سەر ئاو دەکەوتن دوای لافاوێکی گەورە. ماریا لە کەنارەکە و میمی دارجگەرەکەی گرتووە و وێزگەی ئەجێندی و دوکانێک لە بەردەم وێزگەکەدا ناوی متمانە یان وێزگەیە. ماریا پرسیاری تابلۆکان دەکا. منیش هاوار دەکەم کام تابلۆ. هۆنتەر بە مۆنی سێرم دەکا. من لە قاتی دووەمم گوێم هەڵخستۆ بۆ دیالۆگی هەردوو ئامۆزە. دەریاوانێک شوشەیەک فڕێ دەدا. ماریا لێم نزیک دەبێتەوە و چاوانی هیچ ناڵێن. میمی دەڵێ تیشکۆف ژنێکی پۆخەڵ ماچم دەکا. بەمستم لی دەدەم. کێچ داوێتی هەموو گیانم. هۆنتەر باسی ڕۆمانی پۆلیسی دەکا. شۆفێری کێڵگەکە وردەخەونیش بە دیار کەوتن. دیسان کەنیسەکە لە شێوێکی ئەنگوستە چاودا ژوورەکە بەخۆی و سنوورە بێ کۆتاکانیەوە.
بەقەد ئەوەی ساردی ئاوەکە وریەی دەکردمەوە ئەو وردە و پردانە یەکیان دەگرت لەگەڵ وردەی تردا کە لە هۆشمەوە هەڵدەقڵان بە شێوەیەکی خەمهێن و دڵتەنگ و وێنەکەیدا دەڕشتەوە وەکو خەمۆکی و دڵتەنگی ئەو دیمەنانەی لەسەر ڕووی ئاو پێچوانە دەبنەوە. لە حەمامەکە هاتمە دەرێ، جلە تەڕەکانم داکەند و جلی ترم لەبەر کرد. دەستم کرد بە نووسینێ نامەیەک بۆ ماریا. یەکەم شت نووسیم، وتم دەمویست هەنجەت بێنمەوە بۆ هەڵاتنم لە کێڵگەکە، وشەی هەڵاتنم سڕیەوە، وشەی گەڕانەوەم دانا. هەروەها نووسیم من زۆر تەقدیری ئەو بایەخپێدانەی دەگرم کە بەرامبەر منواندی، وشەی بەرامبەرم سڕیەوە و وشەی بەرامبەر خودیم دانا. من دەزانم کە ماریا زۆر چاکە، پڕە لە سۆزی مەردانە، هەرچەندە هەندێک جار هەوەسی نزم بەسەری دازاڵ دەبێ کە خۆی پێشتر ئەمەی پێوت بووم، پێم وت من ڕێزی تەواو لە مەسەلەی بە دەریادا ڕۆشتنی کەشتی یان چوونە باخچە بە بێدەنگی دەگرم لە کاتی زەردەپەڕدا، بەڵام دەکرێت ماریا تەسەووری وشەی تەسەوورم سڕیەوە و وشەی تەقدیرم دانا. ئەوە بکات کە ئەمانە بەس نین بۆ بەردەوامبوونی خۆشەویستیەک یان تاقیکردنەوەی یان هەروە بە گومڕایی بمێننەوە. تێناگەم چۆن ژنێک دەتوانێت وشەی خۆشەویستی بدا بەگوێی من و مێردەکەیدا و لە هەمان کاتدا لەگەڵ هۆنتەردا بخەوێ، بۆم دووپات کردەوە. هەروەها ئەو لەگەڵ مێردەکەی و لەگەڵ منیشدا دەخەوێ. بەو کۆتاییم پێهێنا کە ئەو ڕەفتارانە کە دەبێ بزانێ پێویستی بە بیرکردنەوەی قوڵ هەیە. جارێکی تر نامەکەم خوێندەوە، دوای پاکنووسکردنی وەکو باسم کرد بۆم دەرکەوت کە بەپی پێویست بریندارکەرە. دام خست و چوون بۆ پەستە و بە شێوەی تۆمارکرا و ناردم. بەشی سی لاپەڕا 162. هەر ئەوەندەی سنتەری پۆستەم جێهێشت درکم بە دوو شت کرد. یەکەم لە نامەکەدا باسی ئەوم نەکرد بۆ چۆن گەیشتومەتە ئەو ئەنجامەی کە ماریا دۆستی هۆنتەرە. دووەمیش نەمدەزانی مەبەستم چیە لەوەدا کادەمەوێ بەبێ هیچ بەزەیەک خراپەی بەرامبەر بکەم، بە ئەوی وای لێ بکەم ڕەفتاری خۆی بگۆڕێ. ئەگەر ئەوەی پێشبینیم کرد بۆ ڕاست دەرچوو، ئەوەم بەلاوە شتێکی زۆر پوچ بوو، تاوای لێ بکەم هەوڵم بۆ بدا. شتێکی ماقۆڵ نییە بۆ ئەتوارانم بگەم بە شتێکی وە، بەڵام بەتەنیا لە ناخمدا هەستم بە ئارەزوێکی تند و تیژ دەکرد بۆ ئەوەی ماریا بگەڕێتەوە بۆلام. بەڵام ئەگەر شتەکە وایە بۆ بێ پێچوپەنە پێی نەڵێم، بێ ئازاردانی بۆی شەرح بکەم و بەڵام دوای ئەوەی لەپڕ نیشانەکانی غیرەم لە هۆنتەر بینی کێڵگەکەم جێهێشت. لە هەموو حاڵەتێکدا ئەو ئەنجامی پێگەیشت بووم کەوە ماریا دۆستی هۆنتەرە سەرڕای ئەوەی بریندارکەرە هیچ معناشی نییە. لە هەموو حاڵەتێکدا ئەگەرێکی ڕوتە و توانین بیهۆنمەوە تەنیا بە مەبەستی ئاراستەکردنی لێکۆڵینەوەکانی ئایندەم. ئەوە دیسان وەکو خۆی خۆم کەرێتێکی تریش دەکەم. هەروە لە خۆمەوە نامەیەک دەنووسم و بە پەلەدەی نێرم. نامە گرنگەکان هیچ نەبێت دەبێت یەک ڕۆژ بهێڵرێنەوە تا بەڕوونی دەرکەوێ چه ئەنجامێکی لێ دەکەوێتەوە. دروستکاییەک هیوام ماوە، وەسلی پۆستەکە، هەموو گیرفانەکانم بۆی گەڕام، بەڵام ئەسەری دیار نەبوو. ڕەنگە لە گەڵۆری خۆم لێدا فڕێمدا بێ. بە پەلە گەڕامەوە بۆ سنتەری پۆستەکە و چوومە ڕیزەوە لە بەردەم پەنجەرەی نامەزامن کراوەکاندا کە گەیشتم هەوڵمدا ڕیاکاریەکەی خۆم بشارمەوە و هەوڵێکی تاقەت بڕۆکێنمدا کە زەردەخەنێک بکەم. لە ژنە کارمەندەکەم پرسی نەمناسیتەوە؟ ژنەکە بە حەپەساوی تەماشای کردم، بێگومان وێ دەزانی شێتم. جا بۆ ئەوەی ئەو لی تێکچوونەی تێکەوتووە بیڕەوێنمەوە پێم وت هەرتۆسێ لەمە پێشنامەیەکم نار بۆ کێڵگەی لۆس ئەمبۆس، بەڵام پێدەچوو ئەو دەبەنگە زیاتر بحەپەسێ. ئەوڕی بۆ هاوکارەکەی دایەوە تا ئەویش بەشداری حەپەسانەکەی بکات یان ئامۆژگارێکی پێشکەش بکە لە مەسەلەیەکدا کە تێگەیشتن لێی قورس بوو. دیسان سەیری کردمەوە و پێم وت وەسڵەکەم ون کردووە کە هیچ وەڵامێکم وەرنەگرتەوە لەسەری ڕۆشتم. مەبەستم ئەوەیە من پێویستم بە نامەکەی و وەسڵەکەشم پێ نییە. ماوەیەک ژنەکە و کارمەندەکەی تر نیگایان گۆڕیەوە، هەروەکو ئەوەی پێکەوە یاری کۆنکەن بکەن. اینجا بە تۆزێک پرسیاری لێکردم هەروەکو کەسێک سەرسوڕمانێکی سیر بەسەری دازاڵ بوو بێ. پێیوتم دەتەوێت نامەکە بگەڕێنیتەوە؟ پێم وت بەڵێ ئەوم دەوێ. پێیوتم تەنانەت پێ ئەوەی وەسڵەکەشت پێبێ؟ دەبوودان بۆ دابنێم کە ئەو بەڵگە نامە گرنگەم پێ نەبوو. سەرسوڕمانی ژنەکە گەیشتە لوتکە، ورتە ورتێکی کرد تێنەگەیشتم. اینجا دیسان تەماشایەکی هاوکارەکەی کرد و بەدەنگێکی پچر پچر دەیوت دەیوێ نامەکەی بەرێتەوە. ڕوخساری ئەوی دی زەردەخەنێکی تێگەڕا کە نیشانەی ئەو پەڕیگەل حۆی بوو. مەبەستیشی بوو زیرەکی خۆی دەرخات. ژنەکە سەیری کردمەوتی گەڕاندنەوەی نامەکە شتێکی یەکجار مەحاڵە. هەندێ بەڵگەم لە گیرفانم دەرهێنا و وەڵامم دایەوە. دەتوانم چەندین بەڵگەت پێشکەش بکەم. ژنەکە وتی ناتوانم هیچ بکەم، بە هیچ جۆرە یاسا ڕێبەوە نادا. ئەو خاڵی ڕوومەتی کاموویەکی درێژی لەسەر ڕوا بوو تێکی دام، بە توندی بەسەریدا هاوارم کرد. یاسا وەکو دەزانی دەبێ یاسا لەگەڵ لۆجیکدا بگونجێ. بە هێمنیەک کەمانەی نیاسپیسی دەبەخشی وتی
ئایا تۆ یاسا دەزانی؟ لەسەر خۆوتم خانم پێویستم بەزانینی یاسا نییە. دەمزانی کە وشەی خانم بکوژانە هەستی بریندار دەکا. چاوانی ئەو مەسخە لە ڕقاندا دەبریسکایەوە، بەڵام بەدوایدا وتم خانم دەزانی ناکرێ یاسا لەگەڵ لۆژیکدا دەشبێت ئەوەی داینەوە مرۆڤێکی ئاقڵ بێت نەکشێت. ئەگەر من نامەکەم خستۆتە پۆستە و یەکسەر گەڕاومەتەوە و دەمەوەری گرمەوە ئەمە چییە؟ ئەوە نەبێ کە شتێکی گرنگم بیر چووە. لۆژیکی ژوە دەخوازێ کە داواکاریەکەم جێبەجێ بکرێ، یان ئەرکی پۆستە ئەوەیە سوور بێ لەسەر ئەوەی نامەی ناتەوە و تەمەموژاوی بگەیەنێ. بە تەواوی ئاشکرای و معقولیشە کە پۆستە هۆکارێکە لە هۆکارەکانی گەیاندن، نەک هۆکارێک بێ لە هۆکارەکانی زۆر لێکردن. پۆستە ناتوانێت ناچارم بکات نامەیەک بنێرم کە نامێ بینێرم. پێیوتم بەڵام تۆ خۆت ئەوە دویستووە. بەڕووی هەڵشاخامەوتم بەڵێ دیسان بۆ دووبارە دەکەمەوە ئێستا نامێ بینێرم. پێیوتم هاوار مەکە بە ئەدەب بە تازە بەسەر چوو. ئاماژەم بۆ سەبەتەی نامە تەسلیم کراوەکان کردووتم کات بەسەر نەچووە چونکە نامەکە هێشتا لەوێدایە. خەڵکی کردیان بەهارا و ناڕازی بوون. ڕووی ئەو قەیرێ لە ڕقدا دەلەرزی. هەستم بە قێز هاتنەوە کرد. هەموو ڕقەکەم لەسەر ئەو خاڵی کوو ببووە. هەندێک کاغەز و بەڵگەی کەسێتیم خستە پێشی وتم دەتوانم بۆ بسلمێنم کە من ئەو کەسەم نامەکەم داناوە. کەچی دیسان وتی هاوار مەکە خۆکەڕ نیم، من ناتوانم بڕیار لەسەر شتێکی وا بدەم. پێم وت کەواتە لە سەرۆکەکەت بپرسە. پێیوتم ناتوانم، گەلێک کەس چاوەڕوان دەکەن، لێرە کارمان زۆرە تێناگەی؟ پێم وت ئەمەش بەشێکە لە کارەکە. هەندێک لەوانی چاوەڕوانی سەرەکەی خۆیان دەکرد پێشنیازیان کرد یەکسەر ژنەکە نامەکەم بداتەوە و لە کارەکەی خۆشیدا بەردەوام بێ. ژنەکە تۆزێ دوودڵ بوو، خۆی وا دەرخست خەریکی کارێکی ترە، چوو ژوورەوە. پاش ماوەیەکی درێژ هاتەوە و لە هەکبەکەدا گەڕا و میزاجی وەکو میزاجی سەگوا بوو. بە تۆنێک پرسی هەروەکو فیشەکەی ماروا بوو. پێیوتم چ کێڵگەیەک؟ بەهێمنیەک کەمانەی ڕقێکی شارەوەی دەدا وەڵاممدایە و وتم کێڵگەی لۆس ئەمبۆس. دوای ئەوەی بە شێوەیەکی دەستکردانە ماوەیەکی زۆر بۆ نامەکە گەڕا، هەڵیگرت و ئینجا کەوتە پشکنینی هەروەکو ئەوەی سێری شمەکێک بکات کا بۆ فرۆشتن دانراوە و گومان لا سوودی کڕینەکەی بکات. وتی بە تەنیا پیتی یەکەمی ناوەکە و ئەدرێسەکەی لەسرە. پێم وت اینجا چییە؟ پێیوتم ئەو بەڵگانە چین کە پێێتە تا بیسەلمێنی تۆ ئەم نامێت سپاردووە. ڕژنووسەکەم نیشانداوتم ڕژنووسی نامەکەم پێەیە. سێری کرد و لێی ورد بۆ و ئینجا بۆی گەڕاندمەوتی چۆن بزانین ئەوە ڕژنووسی نامەکەیە؟ پێم وت مەسەلەکە زۆر ئاسانە، زەرفەکە دەکەینەوە و لی دەکۆڵینەوە. ژنەکە کەمێ دوودڵ بوو، سێری زەرفی نامە داخراوەکەی کرد و وتی چۆن ئەم نامەیە بکەینەوە لە کاتێکدا نازانین ئاخۆهی تۆیە؟ ناتوانم ئەمە بکەم. دیسانەوە خەڵکی ناڕەزاییان دەربڕی، حەزم دەکرد کارێکی درندانە بکەم. مەسخەکە بە دوای داوتی ئەم بەڵگانە سوودت پێ ناگەێنن. بە مجاملەیەکی گاڵتە جارانەوە لێم پرسی پێ دوایە لە پێناسەکەم بەس بێ؟ پێیوتم پێناسی باری کەسێتی؟ تۆزە بیری کردەوە و لە نامەکە وردبەوە ئینجا بڕیاریدا نا پێناسی باری کەسێتی بەتەنیا بەس نییە، زەرفەکە هیچی لەسەر نییە جگە لە یەکەم پیتەکانی ناوەکە. دەبێ بەڵگەی سەلماندنی نیشتەجێبوون یان دەفتەری خزمەتی سەربازیم پێشکەش بکەیت چونکە ئەوانە شوێنی نیشتەجێبوونی تایە. ئینجا بیری کردەوە وتی ناشکرێ شوێنی نیشتەجێبوونت نەگۆڕی بێت لەو کاتەوەی بووی بە 18 ساڵ کەواتە بێگومان پێویستت بە بەڵگەنامەی سەلماندنی نیشتەجێبوونیش دەبێ. لە ناخما ڕقێکی سەرکێش دەقیەوە، ڕقێک هەستم پێ دەکرد دەڕژێ بەسەر ماریادا، لەوەش سیرتر دەڕژا بەسەر میمیشدا. لە کاتێکدا دەڕۆشتم هاوارم کرد وەکو خۆی بینێرە خۆشت بڕۆ بۆ جەهەنەم. سنتەری پۆستەکەم جێهێشت و لە ناخمە 1000 شەیتان دەجوڵایەوە. بیریشم لەوە کردەوە بگەڕێمەوە بۆ لای پەنجەرەکە بەشکم بتوانم بە شێوەیەک لە شێوەکان هەکبەی نامەکان بسووتێنم، بەڵام چۆن؟ دەنکێش خارتەی بۆ هەڵدەدەم. لە کاتێکدا بەرەو هەکبەکە دەپەڕێ بە ئاسانی دەکوژێتەوە. ئەی ئەگەر یەکەم جار تۆزێ نەوتم بۆ فرەدا بێگومان دەیگرێ، بەڵام ئەو مەسەلەکان ئاڵۆز دەکا. لەگەڵ ئەوشدا بیرم لەوە کردەوە چاوەڕوانی هاتنە دەرەوەی ئەو فەرمانبەرانە بکەم کە بەنەوبەت دەوام دەکەن تا ئەو قەرەیە پڕجنێو بکەم. بەشی سیویەک لاپەڕا 169. دوای ساعتێک چاوەڕوانی بڕیارمدا بڕۆم. دوجار چیم دەست دەکەوێت ئەگەر جنێوم بەو ژنەگێلەدا. بە درێژای ئەو ماوەیە زنجیرێک ختورم کاوێش کردەوە کا بۆ هۆی هێوربوونەوەم. نامەکە بە تەواوی لە جێ خۆیدا بوو. باشتر وایە ڕێی خۆی بگرێتە بەرەو لای ماریا. زۆر جار ئەمە لێ ڕوودەدام، بێتێ فکرین ململانەی دەکەم بۆ لابردنی چورتمێک ڕێ لەوە دەگرێت کا بەلامەوە پێویستیە یا گونجاوە. دوای بە تووڕەییەوە تەسلیم بە شکستەکە دەبم. دوای ماوەیەکیش دەبینم لە کۆتاییدا قەدەر لەسەر حەق بووە کا دەستم کرد بە نووسینی نامەکە زۆر بیرم نەکردبووەوە. پێم وابوو ماریا شایانی هەندێک لەو گوزار بریندارکەرانە نییە.
بەڵام لەو چرکەیەدا کە بیرم لە هەموو ئەوانەی پێش نووسینی نامەکە کردەوە لاپڕکدا خەوێکم بیرکەوتەوە کە لە یەکێک لە شەوانی سەرخۆشیمدا بینی بووم. لە حەشارگەیەکە و بەدسیەوە سێرم دەکرد. خۆم بینی لەسەر کورسێک دانیشتوم. لا ناوەڕاستی ژوورێکی تاریکدا هیچ کەلوپەلێکی تیانە بوو جگە لەو کورسیا. لە پشتیشمەوە دوو کەس هەبوون، هەریەکەیان تەماشای ئەوی تری دەکرد بە نیگەی شەیتانیانی گاڵتە جاڕیانەوە. ئەو دوانە ماریە و هۆنتەر بوون. کە ئەو خۆنم بیرکەوتەوە بێڕەحمانە خەمێک دایکردم. سنتەری پۆستەکەم جێهێشت و دەستم بە ڕۆشتن کرد و بە زۆر خۆم کێش دەکرد. ئەوەندەی پێنەچوو خۆم لە باخچەی لاریکۆلیتادا دیتەوە. لەسەر کورسیەک لەژێر درەختێکی گەورەی سەوزدا دانیشتم. ئەو شوێن و درەخت و ڕێگانەی شاهێدی خۆشترین ساتەکانی ئێمە بوون. ڕێڕەوی بیرۆکەکانم گۆڕی. دوجار ئاخۆ چیم هەبوو دژی ماریا. خۆشترین چرکەکانی خۆشەویستیەکەمان ئاوردانەوەیەکی و نیگایەکی میهرەبان و دەستی کە یاری بە قژم دەکرد لەسەر خۆ بە میهرەبانیەوە ڕۆحی داگیر دەکردم، هەروەکو چۆن باوەش بە خەڵقندێکی ئازیزدا دەکەین کە تووشی ڕووداوێک بۆ و وای لە هاتووە بەرگەی بچووکترین دڵڕقی ناگرێ چەندیش کەم بایەخ بێ. ئیتر بە وردە هێمن بوومەوە و بەسەر خۆم دازاڵ بووم بەرەبەرە خەمەکەم بۆ بە پەرێشانی و ڕقم بۆ ماریا بوو بەڕق لە خۆم. حۆلبوونیشم بوو بە هەستێکی لەپڕ کە دەبێ بەرەو ماڵەوە خێراکەم. چەند لە مەرسەمەکەم نزیکتر دەبوومەوە ئاشکراتر درکم بەوە دەکرد کە چیم دەوێ قسە لەگەڵ ماریا بکەم، یەکسەر تەلەفۆن بۆ کێڵگەکە بکەم و هیچ کات بە فیڕۆ نەدەم، چۆن پێشتر ئەمە بە خەیاڵمان نەهاتووە. کات تەلەفۆنم بۆ کێڵگەکە کرد خەریک بوو توانای قسەکردنم نەدەمە. یەکێک لە خزمەتکارەکان وەڵامی دایەوە و داوام لێ کرد یەکسەر و بێدواکەوتن ماریا خانمم بداتێ. چەند چرکەیەک تێپەڕی دیسان گوێم لە دەنگی بۆ وتی ماریا خانم لە ماوەی سەعاتێکدا تەقریبەن خۆی لە تەلەفۆن بۆ دەکا. چاوەڕوانیەکەم درێژ و ناکۆتا دەهاتە پێش چاو. بە تەواوی لە بیرم نییە لەو گفتوگۆ تەلەفۆنیەدا چیمانوت، بەڵام لە بیرمە لە بری ئەوەی داوای لێبوردنی لێ بکەم بەهۆی ئەو نامەیەوە کە ئەو نامەیە هاندەرم بوو بۆ ئەم تەلەفۆنە بینم شتی ڕقترم وت لەوەی لە ناوڕۆکی نامەکەدا هەبوو. بێگومان ئەمە بەبێ هۆکارێکی معقول ڕووی نەدا. سەرەتا بانیانی و بێ فیزیەوە دواندم، بەڵام ئەو ئازارەی لاتۆنی دەنگیدا بوو وەڵامدانەوەی هیچ یەک لە پرسیارە سنووردارەکانم هەروەکو هەموو جار تووڕیان کردم. دیالۆگەکە یا قسە یەک ڕتمیەکەم تونتر دەبوو. چەندی ماریا ئازاری دەچێشت، ئەمەش تووڕەتری دەکردم لەبەر ئەوەی دڵنیا بووم لە ڕاستی هەڵوێستەکەم و ئازارە درۆینیەکەی ئەو. تاکار گەیشتە ئەوەی بەڕوویدا هەڵشاخێم و پێی بڵێم خۆم دەکوژم و ئەو هیچ نییە جگەل لە ڕیاکارێک و من زۆر پێویستم بە بینینیەتی هەر ئێستا لە بوینس ئایرس. وەڵامی هیچ یەک لە پرسیار دەست نیشان کراوەکانمی نەدایەوە، بەڵام بەهۆی پێداگرتن و هەڕەشەی خۆکوشتنم پەیمانیدا کا ڕۆژی دواتر بگەڕێتەوە بە بوینس ئایرس هەرچەندە نەشی دەزانی بۆ. بە دەنگێکی کزوتی هیچمان دەست ناکەوێ جگەلەوەی دیسانەوە دڵڕقانە ئازاری یەکتر بدەین. پێم وت ئەگەر نیت خۆم دەکوژم، باش بیر بکەرەوە پێش ئەوەی هیچ بڕیارێک بدەیت. تەلەفۆنەکەم داخستەوە بێ ئەوەی هیچ وشەیەکی تر بڵێم. لەو چرکەیەدا هەر بەڕاستی سوور بووم لەسەر خۆکوشتن ئەگەر نەهاتایە بۆ ڕوونکردنەوەی هەڵوێستەکە. هەستم بە ئاسوودەیەکی سیر کرد کە لە دڵی خۆمدا دەموت دەبینی هەروەکو ئەوەی شتەکە هیچ نەبێ جگە لە جۆرێ لە تۆڵە سندنەوە. بەشی 32 لاپەڕا 173 ڕۆژێکی بێزراو بوو. بە تووڕەیی مەرسەمەکەم جێهێشت، پەست بووم هەرچەندە بۆ ڕۆژی دواتر دەمبینی. هەستم بە ڕقێکی قۆڵی شاراوە کرد. ئێستا لەو باوەڕەدام ڕقەکە ئاراستەی خودی خۆم کرابوو لەبەر ئەوەی دەمزانی جنێوە ناشرینەکانم هیچ بنەمایەکی ڕاستەقینیان نەبوو. بەڵام ئەوەی وای دەکرد شۆڕشی تووڕەیەکەم کڵپە بسەنێ ئەوە بوو ماریا هیچ بەرگریەکی لە خۆی نەکرد و دەنگی کاتەژی بوو لە ئازار و ملکەچی لەبەری ئەوەی هێورم بکاتەوە زیاتر و زیاتر کەلەی دەکردم. ئەسری ئەو ڕۆژە خۆم سوک کرد و شەرابێکی زۆرم خواردەوە کە بۆ هۆی ئەوەی لە یەکێک لە مەیخانەکانی شەقامی لیاندرۆ ئەلیمدا شەڕ و هەرا بنێمەوە. ئەو ژنەی لە هەمویان سۆزانی تر دیار بوو داگیرم کرد. تەحەدای دەریاوانێکیشم کرد لەبەر ئەوەی بانوکتێکی چەپەڵ سوعبەتی لەگەڵدا دەکرد. دوای ئەوە هەر ئەوەندەم لە بیرە لە نێو هەڵای هەموواندا کردمان بە شەڕ. هەندێک لە ئامادەبووان هاتنە ناوەوە تالێکمان بکەنەوە. اینجا لە بیرمە لەگەڵ ئەو ژنەدا بە شەقامەکەدا ڕۆشتم. ساردی جەوەکە ژیاندمیەوە. لە بەرەبەیاندا بردم بۆ مەرسەمەکەم. هەرکە گەیشتیم دەستی کرد بە گاڵتە پێکردنی تابلۆیەک کە لەسەر ستاندەکە بوو. نازانم وتومە ئەو تابلوانەی دوای دیمەنی پەنجەرەکە وردە دەکۆڕان، هەروەکو ئەوەی ئەو کەس و شتانی ناو کارە هونەریە کۆنەکانم کارەساتێکی گەردونیان بەسەر هاتبێ. دواتر باسی ئەمە دەکەم چونکە دەمەوێت ئێستا باسی ئەو بکەم کە لەو ڕۆژەیەک لای کەڕەوانەدا ڕوویدا. ژنەکە سەیری تابلۆکەی دەکرد و پێدەکەنی. ئینجا ئاوەڕی بۆ من دایەوە هەروەکو ئەوەی داوای ڕوونکردنەوە بکە.
پێم وت کات بەشتی پڕپوچە بە فیڕۆمەدا. هەروەها دەتوانن تەقدیری ئەو بکەن کە هەر ڕایەک ئەو دامەوە بەرامبەر کارە هونەریەکانم دەری بڕێ بەقەت مێرولەیەک بەلامۆبایخی نییە. پێکەوە لە پێخەفەکەدا بووین کە لە پڕ بیرۆکەیەکی ترسێنەر بە مێشکم داهات. لە کاتێکدا لەگەڵیدا بووم ئەو ڕۆمانیە شتێکی کرد لەوە دەچوو کە جارێکیان ماریا کردبووی وەکو شێت هاوارم کرد و بە قێزەوە لەی دوورکەوتمەوە. پێم وت سۆزانی، بێگومان ئەو سۆزانیە. ڕۆمانیەکە هەروەکو مار خۆی خست بەدەما و گازێکی لە قۆڵم گەر تا خوێنی لێهێنا. وای دەزانی مەبەستم ئەوە. پەلامارم دایەوە و پڕ بووم لە ڕق و کینە بەرامبەر هەموو مرۆڤایەتی. ئەنجا لە مەرسەمەکە و ڕام کێشا بە دوای ئەوەی پڕشەقم کرد و پێم وت ئەگەر یەکسەر نەڕوا وەکو سەگ دەیتۆپێنم بەدەم قیژە و جنەودانەوە چوە دەرێ. سەرڕای ئەو بڕەپارەی بۆم فڕێدا وەقم وڕما بوو. ماوەیەکی زۆر لە ناوڕاستی مەرسەمەکەمدا وەستام. نم دەزانی دەبێت چی بکەم و چۆن پێی بۆ ببم کە یارمەتیم بدا بۆ ڕێخستنی هەست و بیرۆکەکانم. بەڵام لە کۆتاییدا خۆم یەکلایی کردەوە. چوومە حەمامەکە، بانیەکەم پڕ کرد لە ئاوی سارد، جلەکانم داکەند و تێدا پاڵکەوتم. دەمویست باڕوونی بیر بکەمەوە، لەبەر ئەوە لە ئاوەکەدا مامەوە تا بە تەواوی وریا بوومەوە. توانیم وردە چالاکی ئەقڵم بە تەواوی بگەڕێنمەوە. هەوڵمدا بە وردێکی ڕاها بیر بکەمەوە، لەبەر ئەوەی هەستم کرد گەیشتومەتە خاڵێکی یەکلایی کەرەوە. خاڵی سەرەتا چی بوو؟ کە ئەو پرسیارم لە خۆم کرد و شەگەلێک لە زەینمدا سەیری کرد. ئابم جۆرە بوو. ڕۆمانیەکە ماریا، سۆزانی، لەزەت، زۆر لەخۆکردن. بیرم کردەوە کە دەبێت ئەم وشانە تەمسیلی ئەو یەکەم ڕوودا و حەقیقەتە جەوهەریە بکات کە دەبێت لێوی دەست پێ بکەم. کۆششێکی زۆرم کرد تا بەو شێوەی ڕێکی بخەم کە دەبێ هەبێ تا گەیشتمە فۆرمالەکردنی بیرۆکەکە ئالە و فۆرمە ناشرینەدا کە هیچ گومانی تێدا نییە. ماریا و سۆزانیەکە ئاماژەیەکی لە یەکچوان نیشاندا. سۆزانیەکە خۆی وان نیشاندا لەزەت دەبینێ، ماریاش خۆی وان نیشاندا لەزەت دەبینێ، کەواتە ماریا سۆزانیە. لە بانیۆکە دەرپەڕیم و هاوارم کرد. سۆزانی ئەقلم دەستی بە چاکی کرد هەروەکو ڕۆیشتن ڕۆژگارم. بە ئاشکرا بینیم کە دەبێت بیبڕێنمە و جارێکی تر تەسلیم بە فێڵ و تەڵەکەی دەنگە خەمبار و ڕۆحە فێڵبازەکەی نەبم. ناشبێت هەر بەتەنیا ملکەچی ڕێنماییەکانی لۆژیک بم، بەڵکو نابێ لەگەڵ گوزارە شوێوێنرا و جۆڵە و پێدەنگی شاراوەکەیدا بم تا کۆتایی بەبێ بچووکترین ترس. وەکو ئەو کەسە بووم کە لە خەونێکی ناخۆشدا چەند تارماییەک نمایش بکات لە نێو پەڵە ڕووناکیەکی بری قەداری گەورەدا بسوڕێتەوە. لە کاتێکدا بەرگەکانم بەپەلە لەبەردەکرد هەموو چرکەکانی گومان و دوودڵی تێپەڕین. یەکەم تەلەفۆنکردنی کە توانایەکی سەرسوڕهێنین لەگەڵدا بوو بۆ زۆر لەخۆکردن و کارامەیەکی درێژخاین کە ئەنجامەکەی گەمەکردن بوو باتۆنەکانی دەنگی. با گوزارە شاراوەکانی ئەو تارمایە نادیارانەی دەوری هەڵدەماڵی ترسی ماریا لەوەی ئازارم بدا ئەو ترسە هیچ مانایەکی نییە جگەلەوەی بادرۆکان و ناکۆکیم و ڕەفتارە شاراوە و سوز و هەستە دەستکردەکانم ئازار بدەدەم. ئەگەر بەڕاستی خۆشی بیستمانی دەتوانی ئازارم بدا. دیمەنە ئازار بەخشەکەی شخارتەکان چۆن سەرەتا تەنانەت لە ماچەکانیشم دەسڵەمیەوە چۆن تەسلیم بە چێژی جەستە بوو کە خستمە بەردەم دوو هەڵبژاردنەوە یان دەم بۆ دەبنێت کە لە خۆشیەکانی جەستە دەسڵەمێتەوە و بێزی لێ دەکاتەوە یان لە باشترین حاڵەتدا دان بۆ دابنێت کە خۆشەویستیەکەی بۆ من هیچ نییە جگە لە گزارشکردن لە هەستی دایکایەتی یان خوشکوبراتی. ئەمەش لە هەردوو حاڵەتدانی دەهێشت باوەڕ بەو مچۆرکەی چێژانی بکەم کە دەینواند یان ئەو شانەی دەیوت یان ئەو مەستی نەژئەی ئەدگارەکانی داتەپۆشی. شارەزاییە سێکسیە وردیەکانی کە زەحمەتە لە فەیلسوفێکی سەنگینی وەکو ئەجێندیەوە پەیدای کردبێ وەڵامەکانی لەبارەی خۆشەویستەکەی و بۆ مێردەکەی کە جارێکی دی ئەوەی دەسەلمات کە توانای فێڵ و دروستکردنی هەست و سوزی هەیە. ئەڵقەی خێزانەکەی کابرتی بوون لا زنجیرەیەک لە دووڕووی و درۆزنی. ئەو سەنگین و کارامەیی پەنای بردەبەر تا هەردوو ئامۆزاکەی بخەڵەتێنێ لا مەسەلەی تابلۆ درۆینەکانی بەندەرەکەدا. دیمەنی نانی ئێوارە لە کێڵگەکە مشت و مڕی قاتی یەکەم هەستی غیرەکردن کە بە وردی بە هۆنتەرۆ دیار بوو. ئەو گوزارەی لای کەنارەکەوە لە دەمی دەرچوو وەکو ئەوەی کە جارێک هەڵم کردووە لەگەڵ کێ و کەی و چۆن. ڕووداوە سەختە زریان ئاساکە کە لە کوڕی مامەکەی تری ڕووی داوە. ئەوانە چەند گوزارەیەک بوون بێ ئاگا لە دەمی دەردەچوون بۆ هۆی بێدەنگی و وەڵام نەدانەوەی لەبارەی ئەو ڕوونکردنەوانەی داوام لێکرد لەبەر ئەوەی گوێم لێ نەبوو. ئەوە بە سادەیی گوێی لێم نەبوو لەبەر ئەوەی بەرەو مناڵی خۆی گەڕابەوە. ڕەنگە ئەوە تاقەت دانپیانانێکی ڕەسەن بوو بێ کە لە حزوری مندا درکاندبێتی و دەستم کەوت بێ. دوجار ئەو دیمەنە ناشرینەی ڕوویدا لەگەڵ ژنە ڕۆمانی یا ڕووسیەکەدا یان هەر کەسێکی تردا بوو بێ. دەکرێت ئەو ئاژەڵە پیسەی گاڵتەی بە تابلۆکانم دەکرد و ئەو خەڵقەندە ناسکەی هانی دەدام بۆ وێنەکێشان هەمان مچڕکەی چێش دەربڕین لە چرکێک لە چرکەکانی ژیانیاندا. ئەی خوایە ئەمە نابێتە هۆی بێئومێدی لە تەبیعەتی مرۆڤ.
بەتەنیا بە بیرکردنەوە لەوەی تونێلی تاریکی شاراوە درێژ دەبێتەوە لە نێوان هەندێک لە ئاوازەکانی براهمز و زێرابی پیساییەکاندا. بەشی 33 لاپەڕا 178. دوای ئەو پشکنینە بە ئاگا وێنەکاریە لە ڕادەبەدەرا گەلێک لەو ئەنجامانەی پێی گەیشتم چەند گریمانەیەک بوون نەمتوانی ڕاستیەکان بسەلمێنم. هەرچەند دڵنیا بووم کە هەڵە نەبووم، بەڵام لە پڕێکە دەرکم بەوە کرد کە من تا ئەو چرکەیە بوارێکی گرنگی تر کە بە دوواداچوونە ملەکی سخۆم دەدەم، واتە ڕابۆچوونی کەسانی دی. ئیتر بۆ یەکەمین جار هەستم بە ئاسوودەیەکی زۆر و بەرچاوڕوونیەکی وا کرد کە قەت پێشتر لە ئیشێکی وادا هەستم پێ نەکردووە. کەسی گونجاویش لارتیکی هاوڕێی هۆنتەر بوو، هاوڕێی نزیکەکەی. لە ڕاستیدا ئەویش وەکو خۆی هیچ و پوچە. دیوانە شعرێکی نووسیوە لەبارەی لە خۆبایی بوون لە هەموو مەسەلە مرۆڤایەتیەکان، بەڵام هەمیشە گلەی ئەوەی دەکرد خەڵاتی نیشتیمانی پێ نەدراوە. تەلەفۆنم بۆ کرد و بە قێزێکی زۆرەوە، بەڵام بە توندیکی وە هیچ دوودڵیەکی تیا نەبێت کە دەبێ هەر ئێستا بیبینم. چون بۆ ماڵەکەیان بۆ دیداری و ستایشی دیوانە شعرەکەیم کرد. دەیویست لەسەر باسکردنی خۆی بڕوە، لەبەر ئەوە پەست بوو کاتێ بەو پەڕی ڕاشکاویەوە پرسیارێکم لێ کرد کە پێشتر ئامادەم کردبوو. پێم وت لەکەی و ماریا ئێریبارنی بۆ بە عاشقەی هۆنتەر. دایکم قەت لی نەدەپرسین کە ئاخۆ سێومان خواردووە، چونکە ئێمان و کۆڵیمان لێ دەرکرد، بەڵکو دەیپرسی چەند سێومان خواردووە. ئەوە بەدانەیی لە شتەکەی دەکۆڵیەوە تا بیزانێ ئاخۆ میوەمان خواردووە یان نا. ئێمەش بە ئاسانی و لەژێر کاریگەری پرسیارەکەدا بەکێش دەکران بۆ وتنی بڕەکەی و لا وەڵامدا دەمانوت ئێمە یەک سێومان خواردووە. لارتیک لە خۆبایی بەڵام گێل نییە، گومانی دەکرد کە پرسیارەکەم شتێکی نادیاری لە خۆ گرتووە. وایزانی خۆی لە خلیسکان بە دوور دەگرێت کاتێ وەڵامی دایەوەتی هیچ شتێک لەو بارەیەوە نازانم. اینجا دەستی کردەوە بە باسکردنی دیوانەکەی و خەڵاتەکە، بە قێزێکی زۆرەوە هاوارم کرد. چ ستەمێکی گەورەیان دەرهەق بە دیوانەکەت کردووە. بەپەلە چوومە دەرەوە. لارتیک گێل نەبوو، بەڵام درکی بۆ نەکرد کە ئەو وشانەی بۆ من بەس بوون. سەعات نزیکی 3 عەسر بوو، دەبوو ماریا گەیشت بێتەوە بۆینس ئایرس. لە یەکێک لە قاوەخانەکانەوە تەلەفۆنم بۆ کرد، خۆم پێ نەگیرە تا دەگەمەوە مەرسەمەکەم، کە وەڵامی دامە و پێم وت دەبێت هەر ئێستا بتبینم. هەوڵمدا کینەکەم بشارمەوە نەکا گومان بکات و نێت بۆ دیدارەکە. ڕێکەوتین لەسەر ئەوەی وەکو هەموو جار لە باخچەی لاری کۆلیتا یەکتری ببینین. بە خەفەتەوە وتی دەی باشە، بەڵام من هیچ سوودێک لەمە نابینم. وەڵامم دایەوە وتم گەلێک شت. بە دەنگێک تێکەڵ لە بێئومێدی پرسی لەو باوەڕە دای؟ وەڵامم دایەوە وتم بێ هیچ گومانێک. وتی بەڵام من لەو باوەڕەدام هیچ ناچینینەوە جگە لە ئەزیەتی زیاتر و زیاتر و ڕۆخاندنی ئەو پردە لاوازانی پێکمانەوە دەبەستێتەوە. دڵڕقانەش ئازار یەک دەدەین، بۆیە هاتمەوە چونکە تۆ پێت داگەر دەبوو لە کێڵگەکە بمێنمەوە، چونکە هۆنتەر نەخۆشە. لە دڵی خۆم داوتم درۆیکی تر. بەنا بە دڵی وەڵامم دایەوە وتم سوپاس، کەواتە لەسەر سەعات 5 تاو ڕێک کەوتین. هەناسێکی ئەو کێشا و ڕەزامەندی دەربڕی. بەشی 34 لاپەڕا 181. پێش سەعات 5 لە باخچەی لاری کۆلیتا بووم. لەسەر هەمان ئەو کورسیەی هەمیشە پێکەوە لەسەری دادەنیشتین چاوەڕوانم دەکرد. هەر ئەوەندەی درەخت و ڕێگە و کورسیەکانم بینی کە شاهێدی خۆشەویستەکەمان بوو، خەم بەسەر مازاڵ بوو. خەمۆکی ڕۆحی داپۆشیم. نائومێدان و بە حەسرەتەوە بیرم لەو چرکانە کردەوە کە لە نێوان باخچەی لاری کۆلیتا و باخچەی فەڕەنسادا بەسەرمان بردو، چۆن باوەڕم بە نەمری خۆشەویستیەکەمان هەبوو کە ئەو کاتە دوورە دەست دیار بوو. هەموو شت سیر و پرشنگدار بوو. ئێستا هەموو شت تاریک و ڕق و تەق دیارە لە جیهانێکدا کە هیچ مانایەکی نییە. لە ترسا دوودڵ بووم لەوەی ڕەنگە ئەوەی لە خۆشەویستیەکەمان مابێتەوە کاولی بکەم و ئیتر بۆ ناکۆتا بەتەنیا بمێنمەوە. بیرم لەوە کردەوە هەموو ئەو گومانانەی ئازارم دەدەن بیان خەمە ئەولاوە، حەقم چیە بەسەر ماریاوە لە دەرەوەی پەیوەندیەکەمان، کە ئەو دار و درەخت و کورسیانم بینی وەمزانی قەت ناتوانم دەستگیرۆی ئەو لە کیس خۆم بدەم. تەنانەت ئەگەر هیچیشم بۆ نەمابێتەوە لەو چرکەی ویساڵ و خۆشەویستیە سەیرەی کۆمان دەکاتەوە. چەند لەو تێڕامانەدا نقم دەبووم بیرۆکەی پەسەندکردنی خۆشەویستیەکەی زیاتر داگیری دەکردم. خۆشەویستیەک وەکو ئەوەی کە هەیە و بێ هیچ مەرجێک و بیرۆکەی مانەوەم بەتەنیا و مایەپوچ زیاتر و زیاتر دەیترسانم. هەر لەو تۆقینەوە بەرەبەرە جۆرە لە خاکێتی نوشونمای دەکرد کە دەکرێت لە لای ئەو خەڵقندانە هەبێ کە هیچ ئیرادێکی هەڵبژاردنیان نییە. دوجار بەختەوەریەکی بێسنوور داگیری کردم کە گەیشتمە ئەوەی هێشتا کار لە کار نەترازاوە و دەتوانم لەم چرکەی بەرچاوڕوونیەوە ژیانێکی نوێ دەست پێ بکەم. بەڵام بەداخەوە جارێکی دی ماریا ڕووزەردی کردم. سەعات 5:30 دوای ئەوەی کەوتمە دڵەڕاوکێ و شێتگیر بووم تەلەفۆنم بۆ کردەوە. پێم وترا کتوپڕ گەڕاوەتەوە بۆ کێڵگەکە.
بێ ئەوەی بزانم چی دەکەم بەسەر کارەکەرەکەدا نەڕاندم. پێم وت ئێمە ڕێکەوتە بووین سعات 5 ببینین. بە شتێک لە ترسە وەڵامیدایە وتی بەڕێز من هیچ نازانم. تۆزە لەمەوبەر خانم بە سیارەیەک چۆ دەرێ و وتی هیچ نەبێت هەفتەیەک لەوێ دەمێنێتەوە. هەفتەیەک بەلانی کەمەوە هەستم کرد جیهان دەڕمێ هەموو شتێک ناماقوڵە و بێکەڵکە. لە قاوەخانەکە هاتمە دەرێ بێ ئاگا دەڕۆیشتم. شتگەلێکی پڕوپوچم بینی. گڵۆب خەڵکی دەهاتن و دەچوون هەروەکو ئەوەی خەڵکی هەبێ. عەسری ئەو ڕۆژە چەند تامۆزرۆی بینینی بووم. چەند پێویستم پێی بوو. چەند کەم و بچووک بوون ئەوەی ئامادە بووم داوای کەم بەڵکو لی سوڵ بکەم. بە خەفەتێکی زۆرەوە بیرم کردەوە ئەگەر بکرێ هەڵبژێرێ لە نێوان دڵدانەوەی من لە یەکێک لە باخچەکاندا یان خەوتن لەگەڵ هۆنتەردا لە کێڵگەکەدا. بە هیچ جۆرە بوارێک نییە بۆ گومانکردن. لە کاتێکدا لەو بیرکردنەوەیدا نقم بووم بیرۆکەیەک هات بە مێشکمە بەڵکو لە شتێک دڵنیا بووم. بەڕاکردن ئەو چەند مەترم بڕی تا بگەمە مەرسەمەکە. لێەوە تەلیفۆنم بۆ ماڵی ئەجەندی کرد. پرسییم کە ئاخۆ خانم پێش ئەوەی بڕوات هیچ تەلیفۆنێکی لە کێڵگەکە بۆ کراوە. کارەکەرەکە دوای ماوەیەکی کەم لە دوودڵی وەڵامیدایە وتی بەڵێ. پێم وت تەلیفۆنەکە لە بەڕێز هۆنتەرەوە بووە نییە. جارێکی تر کارەکەرەکە من جەمنجێکی کرد و لە یادەوەریمدا یەکەم و دووەم دوودڵیەکەیم تۆمار کرد و دوجاروتی بەڵێ. ئالو کاتەدا تاڵاوی سەرکەوتنێکی شەیتانانە داگیری کردم. کەواتە مەسەلەکە وەکو ئەوەیە کە تەسەوڕم دەکرد. هەستی تەنیایەکی ڕەها داگیری کردم. هەروەکو لە خۆبایبوونێکی گەوجانە لە هەمان کاتدا لە خۆبایبوونێک کە من هەڵە نەبووم. بیرم لە مابیلی کردەوە کە بیرۆکەکەم هات بە مێشکمدا لەسەر پێبووم بۆ دەستپێکردن. چوومە چێشتخانەکە چەقۆیەکی گەورەم هەڵکرد. گەڕامەوە مەرسەمەکە. لە کارە هونەری کۆنەکانی خوان بابلۆ کاستیل چەند کەمی ماوەتەوە. ئەو هیچ و پوچانی کە بە ئەندازیاردیان شوبهاندم ئێستا هۆکارگەلێکی تر دەدۆزنەوە بۆ ئەوەی پێم سەرسام بن. هەروەکو ئەوەی مرۆڤ بەڕاستی بتوانێت شت بگۆڕێ. کیرە و دەبەنگانە درکی بۆ کردبوو کە لە پشت ئەندازەکەم و لایەنە فکریەکەمەوە بورکانێکەیە کە خەریکە بتەقێ. هیچ کەس. بەڵام ئێستا کاتی زۆریان لە بەردەستدا دەبێ تا ئەو کارە بەرزانە ببینن هەلا بووە. ئەو پیکەرانەش پارچە پارچە بووە. ئەم پاشماوانەش بۆ بە دووکەڵ و ئەم پلیکانەنەش بۆ بە دۆزاخ. لێرەدا ڕۆژی لە ڕۆژان وەکو مۆزەخانەی کاموسەکان بۆ بەبەر وەکو مۆزەخانەی بێئومێدی و ڕسوایی. بەڵام لەوێدا شتێک هەبوو دەمویست لە توپەتی بکەم و ئاسەواری لێ نەمێنێتەوە. دوانیگام تێگرت هەستم بە خنکانێکی ئازاراوی کرد. بەڵام دوودڵ نەبووم. لامیانی فرمێسکە ڕژاوەکانمەوە بینیم ئەدگارە ترسناکەکانی ئەو کەنارم بینی و ئەو ژنە دوورە نیگەرانە و ئەو چاوەڕوانی دوور و درێژم بینی چۆن هەلا دەبێ و دەڕمێ. پێم نابلاشەکانیدا و لە خۆڵم وەردا تا بوو بە پەڕۆی پیس. ئەو چاوەڕوانی پوچە لەمە و دوا قەت هیچ وەڵامێک وەرناگرێ. لە هەموو کاتێک زیاتر زانیم کە ئەو چاوەڕوانیە بە تەواوی نەزۆکە. ڕام کرد بۆ ماڵی مابیلی لەوێ نەبوو. پێم وترا کە دەشی لە کتێبخانەی فیۆ بێ. بەرەو کتێبخانەکە چووم لەوێ دۆزیمەوە. قۆڵم ڕاکێشا و بردمە ئەو لاوە و پێم وت زۆر پێویستم بە سیارەکەیەتی. بە حەپەساویەوە سەیری کردم و لێی پرسییم کە ئاخۆ شتێکی خەتەر هەیە. بیرم لە هیچ شتێک نەکردبەوە. هات بە خەیاڵمدا پێی بڵێم کەوا حاڵەتی باوکم زۆر مەترسیدارە. شەمەندەفەرەکەش تا سبەی ناڕوە. ویستی خۆی بمگەێنێ. ڕەتم کردەوە. پێم وت پێم باشترە خۆم بەتەنیا بڕۆم. دیسان بە سەر سوڕماوی تەماشای کردمەوە. بەڵام دوجار کلیلەکانی سیارەکەی پێدام. بەشی 35 لاپەڕا 186 سعات 6 ئێوارە بوو. تەقدیری ئەوم کرد کە بە سیارەکەی مابیلی بە 4 سعات دەگەم واتە سعات 10 شەو لەوێ دەبم. بیرم کردەوە کاتێکی گونجاوە. هەر ئەوەندەی لە شارەکە دەرچووم و ڕێخۆم گرتە بەرەو ماردل بلاتە ئیتر بە خێرایی 130 کیلومتر لە سعاتێکدا پێم پیانە. هەستم بە نەشئەیەکی سیر دەکرد. ئێستا ئەو نەشئەیە دەگەڕێنمەوە بۆ ئەو باوەڕم کە دوجار من شتێکی دەستنیشان کراوی لێ دەکەم. لەو ژنەی کە لەو دەچێت لە پشت دیوارێکی شوشەی قایمەوە وەستا بێت کە لەوەی دەیبینم. بەڵام مەحاڵە گوێم لێ بێت یان دەستی تێوە بدەم. ئابم جۆرە لەگەڵ نائومێدی و خەمۆکیدا ژیاین. دیوارێکی شوشەی لە مابینماندا بوو. لە گەرمەی ئەو نەشئەیەدا هەستی گوناه و خۆشەویستی و ڕقدای گرتم. یەک بەدوای یەکدا دەرکەوت و ون دەبوو. خۆی بە نەخۆش لە قەڵەمدا. ئەمە زیاتر خەمباری کردم. لەسەر حەق بووم کە جارێکی تر تەلەفۆنم بۆ ماڵی ئەجەندی کردەوە ئەوە پڕخەمی کردم. ئەو ماریایە کە لە ژێرەوە پێ بکەنێ و یا لە نێو هەردوو قۆڵی ئەو داوێن پیسەدا تەسلیم بێ. ئەو بێ ئاپڕوە ئەو فشەکەرە لە خۆباییە. ماریە چەند شانی سوکایەتی پێکردن بوو. چەند بە دۆ لەزەتێکی ئازاراویدا دەگەڕام کاتێ دوا بڕیاری ماریام لە دزێویترین شێوەدا دێتە پێش چاو. لەلایەک من هەبووم دەبوو ئێوارەی ئەو ڕۆژە بمبینێ. بۆ تا لەبارەی شتێکی شارەوە و تاڵەوە قسە بکەین تا دیسانەوە لە ڕێی ئەو دیوارە شوشەیەوە بەرامبەر بە یەک بوەستین. تا لە نیگا پەرۆشە بێ ئومێدەکانمان ڕابمێنین. تا لە تەلیسمەکانمان تێبگەین.
تا بێهودا خوازیاری ئەوە بین هەر یەکەمان دەست لێویدی بدات و بیلاوێنێ تا جارێکی تر ئەو خەونە مەحاڵ ببینین. لەلایەکی ترەوە هۆنتەر هەبوو ئەوەی هەر ئەوەندەی بەسە تەلەفۆنەکە هەڵگرێ و داوای چوونی لێ بکات تا بەپەلە و بە هەڵە داوان خۆی بگەێنێتە پێخەفەکەی. هەموو ئەمە چەند پێکەنی ناوی و چەند خەمهێن بوون. سەعات 2:04 گەیشتمە کێڵگەکە. سیارەکەم لەسەر ڕێگا گشتیەکە جێهێشت تا دەنگی مەکینەکەی سەرنجڕانەکێشێ. ڕۆشتم. گەرمەکەی تەحەمل نەدەکرا. هێمنێکی قورس باڵی کێشا بوو. هیچ دەنگێک نەدەبیسترا جگە لە بەریەک کەوتنی شەپۆلەکان. تریفی مانگەشە و جاروبار لە نێو هەورە ڕەشەکانەوە دەردەکەوت. توانیم بێ هیچ تەختێکی وە ڕێگەی خۆم بدۆزمەوە بە درێژایی ڕاڕەوی کێڵگەکە کە بە درەختێکی کینا دەورە درابوو. کە گەشتمە خانووەکە بینیم گوڵۆپەکانی قاتی زەمینی هەڵکراون. وامدانا کە هێشتا هەردووکیان لە ژوورینان خواردنن. هەستم بەو گەرما وەستاوەک دەکرد کە عادەتەن پێش زریانە سەر شێتەکانی هاوین دەکەوێ و هەڕەشی هەڵکردنیان دەکا. شتێکی ئاسایی بوو کە دوای نانی ئێوارە بچنە دەرێ. لە باخچەکەدا خۆم شاردەوە لا گۆشەیەکدا کە بوارم هەبێت چاودێری ئەو بکەم بەسەر پلیکانەکەدا دەڕوات و چاوەڕێم کرد. بەشی 36 لاپەڕا 189. چاوەڕوانیەکی درێژ و بێکۆتا بوو. نازانم چەند تێپەڕی بە پێی سەعات ژمێرەکە. لەو زەمانە گەردوونیە نادیارەی کە هیچ پەیوەندێکی بە هەست و چارەنووسەکان ماونەوە نییە. گوێ بە نەشئەی خۆشەویستی یا داڕمانی نادا. نەگوێش بە چاوەڕوانی مەرگ دەدا. بەڵام ئەوەی لە زەمەنی من تێپەڕی فراوان و ئاڵۆس بوو. ئاخنرا بوو بە شتومەک و یادگاریەکان. دەمێک ڕووبارێکی تاریک بوو هاژی دەهات. دەمێکی تر هێمن بوو. هێمنێکی سیر هەروەکو دەریایەکی وەستاوی ئەزەلی کە من و ماریاتیایدا ڕوبەڕوو وەستاوین. بێجوڵە لە یەکتری ڕادەمێنین. لە هەندێک کاتی تردا دەبوو بە ڕووبارێک و دەیبرتین هەروەکو ئەوەی لە خەونێکدا بین لە خەونەکانی مناڵی. دەمبینی بەسەر ئەسپەکەیەوە قژی با دەیبەر چاوانی سەراسیمە. خۆشم دەبینی لە گوندەکەم لە باشوور. لە ژوورەکەم نەخۆشم. دەم و چاوم نووساندۆ بە شوشەی پەنجەرەکەوە. منیش بە دوو چاوی سەراسیمەوە سەیری بەفر دەکەم. هەردووکمان وەکو ئەوە بووین پێکەوە لەسەرا بۆ تونێلێکی هاوتەری بدابژین. دوو ڕۆح و زەمەنی لێکچوو هیچ یەکێکمان نازانین بەتەنیشت ئەوی تردا دەڕوا. تا دوجار لا کۆتای ئەو تونێلانەدا خۆمان لە بەردەم دیمەنێکدا دەبینینەوە کە من وێنم کێشاوە. وەکو هێماکی تایبەتکراو بۆ ئەو بەتەنیا وەکو بانگەشێکی نهێنی بۆ ئەوەی کە من لەوێدا بووم و دوجار سەردابەکان یەکیان گرت و ساتی پێگەیشتن هاتووە. ساتی بەیەکگەیشتن هات. بەڵام ئایا بەڕاستی سەردابەکان یەکیان گرت و ڕەحمان پەیوەندیان کرد؟ ئای لەو گێلەتی کاشتیوا هات بە خەیاڵما. نا، هێشتا سەردابەکان وەکو جاران هاوتەری بن. ئەو دیواری جامان دەکاتەوە ئێستا بۆ بە دیوارێکی شوشەیی. دەتوانم لێوەی ماریا ببینم وەکو وێنێکی بێدەنگ کە ناتوانرێ دەستی لێ بدرێ. نا، ئەو دیوارە هەموو کات هەروانە بووە. هەندێک جار دەبێتەوە بە بەردی ڕاش. ئەو کاتە نازانم لەو دیوەوە چی ڕوودەدا و لەو ماوە نادیارانەدا چی دەکا. چ ڕووداوی سیر دەقەومێ. تەنانەت وام دەزانی لەو ماوەیەدا ئەدگارەکانیشی دەگۆڕێ و گرژێکی کاڵتە پێکردنیش ڕوخساری دەشێوێنێ. ڕەنگە لەگەڵ کەسێکی تردا پێکەوە پێکەنن. چیرۆکی سەردابەکانیش هیچ نەبن جگە لە هەڵبەستن و مەزەندەکردن کە مای گاڵتەجاڕیە. لە هەموو حاڵەتێکدا هەر یەک تونێل هەیە، تاریک و ترسناک. تونێلی من، ئەو تونێلەی مناڵی و هەرزەکاری و هەموو تەمەنم تیا بەسەر برد. لامیانی یەکێک لە پارچە شەفافەکانی دیوارە بەردینەکەوە ئەو کچەم بینی. ساویلکانە بڕوان بەوە کرد کە لە تونێلێکی ترەوە هاتووە کە هاوتەریبی تونێلەکەی منە، کەچی لە واقعدا بەسەر جیهانەکەی مندا فراوانە. سەر بە جیهانی ئەوانی لە تونێلەکاندا دەژین. ڕەنگە هەر بۆ فزۆڵەتی لە یەکێک لە پەنجەرە سەیرەکانم نزیک بوو بێتەوە. ڕوبەڕووی دیمەنی گۆشەگیری هەتا یەکەم بۆتەوە. یان زمانە لاڵەکە شەیدای کرد بێ. کلیلی نهێنی تابلۆکانم ئەو کاتەکە من هێشتا ڕۆدەچووم بەنێو سەردابەکانمدا ئەو لە دەرەوە ژیانی ئاسایی خۆی دەژیا. ژیانە پڕ هەراوهۆریاکەی ئەو کەسانی لە دەرەوە ژیانێکی سیر و هیچ دەژین کە هەمووی سەما و ئاهەنگ و ڕابواردن و بەرەڵاییە. هەندێک جار کە بە بەردەم یەکێک لە پەنجەرەکان ماڕەت دەبوو دەمبینی بە شەوقێکی بێدەنگەوە چاوەڕوانی دەکردم. بۆ چاوەڕوانی دەکردم؟ ئەی بێدەنگی و شەوقەکەی بۆ. بەڵام لە هەندێک جاری ترا درەنگ دەگەیشت یان ئەو خەڵقەندە داماوە زیندانیەکەی لەبیر دەچووەوە. لەو کاتانەدا لە دوورەوە دەمبینی. دەموچاوم بە دیوار شوشەیەکەوە نووسا بوو. دەمبینی خەمساردانە پێدەکەنێ یا سەمای دەکرد یان لەوەش خراپتر کە قەت نەمدەدی. تەسەوڕم دەکرد لە شوێنی قایم یان خراپ بێ. هەستم بە گۆشەگیریەکی ڕەها دەکرد. دەست تەنێتە بینی چارەنووسم لە سەر و سنوورەکانی هەموو ئەوەوەیە کە تەسەوڕم دەکرد. بەشی 37 لاپەڕا 192
دوای تێپەڕبوونی ئەو زەمانە بەربڵاوە زەمەنی دەریا و تونێلەکان لە پلیکانەکان هاتنە خوارێ. کابینیم قۆڵی کردو بە قۆڵیدا هەستم کرد دڵم سارد و ڕق بووە هەروەکو پارچەیەک سەهۆڵ. بە هێواشی هاتنە خوارەوە هەروەکو ئەوەی هیچ پەلیان نەبێ. بە خەفەتەوە بیرم کردەوە پەلەکردن بۆ ماریە دەیزانی زۆر پێویستم پێیەتی و عەسری ئەو ڕۆژە چاوەڕوانم دەکرد. بێهودە بەدەست خەتی هەر چرکەیەک لە چرکەکانی ئەو چاوەڕوانیە درێژەوە ئازارم دەچێشت. ماریە دەیزانی لەو هەمان چرکەیەدا کە چیژی لە هێمنی وەردەگرت دۆزەخێک لە بیرۆکە و وێناکردنەکان کە بەرگە نەگیرێ ئازاری دەدام. دەبێت چ دڕندیەکی دڵڕەقی سووکی پۆخڵ لە دڵی ناسکترین ژندا خۆی مەڵازدا بێ. ماریە دەیتوانی تەماشای ئاسمانە زریانیاوەکە بکات هەروەکو حاڵی خۆی لەو چرکانەدا و قۆڵ بکات بە قۆڵیا واتە قۆڵی ئەو پڕپوچە لەسەر خۆ بە باخچەکەدا پیاسە بکات و بۆنی عەتری گوڵان بکات لە تەنیشتەوە لەسەر گیایەکە دانیشێ هەرچەندە دەیزانی من لەو چرکانەدا بێهودە چاوەڕوانم دەکرد و تەلیفۆنم بۆ ماڵەکەی دەکرد تا هەواڵی سەفەرەکەی بۆ کێڵگەکە وەرگرم. من دەکەومە بیابانێکی ڕەشەوە و کرمی برسی بێشمار ئازارم دەدا و هەموو هەناوم بێوەستان و ونجر دەکا. سەرڕای ئەوە لەگەڵ ئەو ناپیاوە سووکەدا قسەی دەکرد. ماریە لەگەڵ ئەو کەسێتیە بۆ گەنەدا لەبارەی چیوە قسە دەکا. ئاخۆ بە چ زمانێک یان ڕەنگە من ئەو ناپیاوە پوچە بم. من ئەو کەسە نەبووم ئەوان لەو چرکێدا گاڵتەیان پێدەکرد. من ئەو گێلە دەبەنگە نیم و پیاوی سەردابەکە و نامەتەم و مژاویەکان نیم. زۆر بە باخچەکەدا گەڕان زریانەکە گەیشت هەورە گەرمە و بروسکە دڕیان بە تاریکیەکە دەدا. ڕەشەبا بە توندی هەڵی کرد و یەکەم دڵۆپە باران هەڵی گرتبوو. بەپەلە ناچار بوون خۆیان بکەن بە ماڵەکەدا. دڵم بەپەلە و ئازارەوە کەوتە لێدان. لە حەشارکەکەی خۆمەوە لا نێوان درەختەکاندا هەستم کرد دوجار چرکی ئاشکراکردنی نهێنێکی دزێ و دەبینم کە گەلێک جار هاتووە بە خەڵمدا. چاودێری گڵۆپەکانی قاتی یەکەمم کرد کە تاریکی دایپۆشی بوو. هەرزوو گڵۆپەکانی ژووری نووستنەکەی هۆنتەر هەڵکران تا ئەو چرکەی هەموو شتێک ئاسایی بوو. ژووری نووستنەکەی هۆنتەر بەرامبەر پلیکانەکانە. لۆژیک وایە کە یەکەم شت گڵۆپەکانی ئەو ژوورە هەڵبێن دەبێ ئێستا گڵۆپی ژوورەکەی تریش هەڵبێت. دڵەکوتەیە توندەکەم هەراوهۆریای ئەو چرکانی تۆمار دەکرد کە دەبێ گەیشتنی ماریا لە پلیکانەکانەوە بۆ ژوورەکەی بخایەنێ بەڵام گڵۆپەکەی تر هەڵ نەبوو. ئەی خوایە توانای ئەوم نییە گوزارش لەو تەنیایە ڕەهایە بکەم کە لە ڕۆحم دەتکا. هەستم کرد ئەو دوا بەلەمەی کە دەکرا لەو دوورگە چۆڵە ڕزگارم بکات لە دوورەوە تێدەپەڕێ و ئاماژەکانی داواکردنی یارمەتی من نابینێ. جەستەم لەسەر خۆ داڕما هەروەکو ئەوەی لە پڕ پیر بوو بێ. بەشی 38 لاپەڕا 195 لە کاتێکدا لە نێوان درەختەکان داوەستا بووم کە بایەری پێدەکرد و باران تەڕی دەکردم هەستم کرد زەمانێک کە ڕەحم ناکات بەسەر چووە پێش ئەوەی بۆ چاوانم کە ئاو فرمێسک تەڕی کردبوون ڕووناکی ژووری نووسنێکی تر ببینم هەڵدەکرێت. ئەوەی دوی ئەوە ڕوویدا وەکو ئەوەی کابوس بوو بێ لە بیرما کاتێ بەسەر شیشی پەنجەرەکەدا تاقاتی سەرەوە سەر دەکەوتم و زۆران بازیم لەگەڵ زریانەکەدا دەکرد. بەسەر سەربانەکەدا ڕۆشتم تا دەرگایەکم دۆزیەوە لێوی چوومە هۆڵەکەی ناوەوە بە دوای ژووری خەوتنەکەی ماریەدا گەڕام. تشکی ئەو ڕووناکی لە ژێر دەرگاکەیەوە دزەی دەکرد بێ هیچ گومانێک بەرەو لای ماریا ڕێبەری دەکردم. دەلەرزیم و تونج چەقۆکەم گرت. اینجا دەرگاکەم کردەوە کە بە دوو چاوی تۆقیەوە تێمی ڕوانی لە ناو دەرگاکە داوەستا بووم لە پێخەفەکەی نزیک کەوتمەوە کە لەی نزیک بوومەوە خەم دەیگرت و وتی خوان بابلۆک دەتەوێت چی بکەیت؟ تند قژیم گرت و پێم وت دەبێ بتکوژم ماریا تۆ وازت لێ هێنام. اینجا چەقۆکەم لە سنگی چەقاند و دەگریام. هەردوو شەویلیاگەی جوود بوو چاوانی داخست کە چەقۆکەم ڕاکێشایەوە و خوێنی لێ دەتکا بە کزی چاوانی کردەوە. بە ئازارەوە ملکە چانە سەیری کردم. لە پڕهەستم کرد شۆڕشی تووڕەیەکی سەرتاسەری داگرتم سنگ و هەناویم دایە بەر چەقۆ. اینجا چوومەوە سەربان و بەپەلە دابازیمەوە هەروەکو ئەوەی شەیتان بۆ هەتایە ڕۆحی داگیر کردبم. هەورە بروسکەکە بۆ دوایین جار دیمەنێکی لە بەردەم ماڕوو ناکردەوە کە لەلای هەردووکمان ئاشنا بوو. بەپەلە بەرەو بۆنس ئایرس تێم تاقاند. سعات دەوری 4 یان 5 جیبیانی گەیشتم. لە یەکێک لە قاوەخانەکانەوە تەلیفۆنم بۆ ماڵی ئەجەندی کرد و لە خەوم هەڵساند. پێم وت کە دەبێ هەر ئێستا بیبینم بێ ئەوەی هیچ کاتێ بەفیڕۆ بدرێ. اینجا بەپەلە چوون بۆ ماڵەکەیان لە شەقامی بۆ ساداس. خزمەتکارە پۆڵەندیەکە لای دەرگای بیناکەوە چاڕوانی دەکردم کە گەیشت مەقاتی پێنجەم ئەجەندیم بینی لە بەردەم ئەسانسۆرەکە داوەستا بوو. هەردوو چاوە کوێرەکەی لەسەر پشت کرابوونەوە. قۆڵم ڕاکێشە و پلکێشم کرد بۆ ژوورەوە. پۆڵەندیەکە هەروەکو دەبنگ شوێنم کەوت و بە حەبەساوی سەیری دەکردم. ئەجەندی داوای لێ کرد بڕوە. هەر ئەوەندەی ڕۆی هاوارم بەسەر کوێرەکەدا کرد و وتم من لە کێڵگەکەەوە هاتووم. ماریا عاشقەی هۆنتەر بوو. ڕوخسەری ئەجەندی ڕق بوو
ڕەنگی مردووی لێنیشت دانەجیڕەی پێکەوتوو بە کینێکی قۆڵا و هاواری کرد ئەی گێلە لەو شێتگیرتر بووم کە باوەڕی نەدەکرد قیژانم بەسەریا وتم تو گێلی ماری عاشقی منیش بوو عاشقی زۆر کەسی تریش بوو هەستم بە چێژێکی گەورە کرد لە کاتێکدا کوێرەکە وەکو پەیکەرێکی بەردین وەستا بوو بەڕوویە هەڵشاخام پێم وت بەڵێ دەمخەڵەتاندی ماریەش هەمومانی دەخەڵەتاند بەڵام ئێستا چیتر ناتوانێت کەس بخەڵەتێنێ تێدەگەی ناتوانێت کەسی تر بخەڵەتێنێ کوێرەکە وەکو دڕندێکی گۆشتخۆر هاواری کرد و بە دوو دەستی کە لە دوو چنگ دەچوون پەلاماری دام و دەیزریکاند پێیوتم هەی گێلە خۆم لە ڕێگاکەی لادا لە مێزێکی بچووک هەڵنووتا و کەوت بەسەر زەویەکەدا بە خێرایەکی سیر خۆی گرتە و هەڵسا بە هەموو لایەکی ژوورەکەدا ڕاوی دەنام لە کورسی و کەلوپەلەکان هەڵدەنووتا و دەیدایە هاڕێی گریان بێ ئەوەی فرمێسکێک بێتە خوارێ و یەک وشەی دەوتەوە پێی دەوتم هەی گێلە بەسەر پلیکانەکاندا بەرەو شەقامەکە ڕام کرد دوای ئەوەی خزمەتکارەکەمدا بە زەویدا کە ویستی ڕێم لێ بگرێ ڕق و کینە و بەزەیی دایکرد بووم کە لە مەخفەری پۆلیس خۆم تەسلیم کرد سعات نزیکی 6 بوو لە پەنجەرە بچووکەکەی زیندانەکەەوە بینیم چۆن ڕۆژێکی تازە لە دایک دەبێ ئاسمانەکەی بێهەور بوو هاتە بەرچۆم کە چەندین پیا و ژن وا لە خەو هەڵدەستن نانی بەیانی دەخۆن سیر و ڕۆژنامەکانیان دەکرد بەرەو کارەکانیان دەچن یان نان بە منداڵەکانیان یان پشیلەکانیان دەدەن یان باسی فیلمی شەوی ڕابردوو دەکەن هەستم کرد ئەشکەوتێکی ڕەش وردە وردە لە ناخمە گەورە دەبێ بەشی 39 لاپەڕا 1990 ئەم چەند مانگەی لە زینداندا بەسەری دەبەم گەلێک جار هەوڵم داوە بە وردی بیر لە دواوشەی کوێرەکە بکەمەوە کە دەیگوت ئەی گێلە بەڵام شەکەتێکی زۆر یان ڕەنگە غەریزەیەکی ڕەش بەردەوام ڕێگر بوو لە ئاست ئەمەدا ڕەنگە ڕۆژێ لە ڕۆژان بتوانم ئەمە بکەم ئەو کاتەش لەو هۆیانە دەکۆڵمەوە کە ئەجەندی پێی گەشتووە و وای لێ کردووە خۆی بکوژێ هیچ نەبێت دەتوانم وێنە بکێشم هەرچەندە دەزانم و دکتۆرەکان لا پاشملەم پێم پێدەکەن و گاڵتەم پێدەکەن هەروەکو چۆن لە کاتی وابزانم دادگاییکردنەکەدا بۆ پێدەکەنین کە باسی دیمەنی پەنجەرەکەم کرد یەک خەڵقمدا هەبوو لە وێنەکانم تێدەگەیشت ئەم تابلوانش دەبێت زیاتر و زیاتر ئەو بۆچوونە بۆ ئەو گێلانە بسەلمێنێ بەم جۆرە دیوارەکانی ئەم دۆزەخە ڕۆژ دوای ڕۆژ ڕقتر و قایمتر دەبێت